کاسێتی چوارەم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان بەشی 18. مەنگوڕی بابە گەورە لە ژێرزەمینی ئوتێلەکەی باوەجاندا چیرۆکەکەی بۆ هەمومان گێڕایەوە. ئەو بەدەنگە منگن و پشت لە کوڕەکەیەوە لە ناوەڕاستی هەمواندا وەستا و گوتی وەک دەزانن کامەرانی سەلما دووهەمین کەس بوو کە دەبێت بچێت بۆ لای کچەکەی گوڵدانچی. پێشتر هەردوو داواکارەکەی تر سەردانی ماڵی گوڵدانچیان کردبوو. من گوتم بە قەبری مردووم ئێمە تیا چوین، گوتم بە ناموسی عەزیزی هەمومان حسابمان پاکە، ئەگینا بۆ کچەکە ئێمەی خستووەتە دوای و دواوە. 3 ڕۆژ بوو من هەواڵی ناخۆشم دەبیست، 3 ڕۆژ بوو شوێنم بەخۆم نەدەگرت. هەموو دەیانگوت گوڵدانچیەکان بڕیاریان داوە کچەکەیان بدەن بە خالید. هەموو وە قسەیان دەکرد گەشتەکە بڕاوەتەوە کە زانیم ئامونیەکان کاکی محافیزیان خستووەتە سەر خەت. هیوا بڕاو بووم، هیوان بەچی بمێنێت، من و محافیزیان نەگوتووە. کامەرانی سەلما تەنیا منی هەبوو غەمی بخوات. منیش پیاوێکی بێدەسەڵات نیم، بەڵام گەر خۆیان مەسەلەکە بە جۆرێک لە جۆرەکان ببڕێننەوە و کچەکە ڕازی بێت، ئەوە لە قەندیلدا ڕاوە حوشتر ناکرێت. وانیە عەزیزی من، یوسف کەویار دەیگوت پیاوی ئازا ئەوەیە لە شەڕی دۆڕاو ڕابکات. هەموو دەیانگوت منگوڕ بەردەوام بە، منگوڕ باسی ئەوە بکە سەوسەن فیکرێت چی بە کامەران گوتووە. مەنگوڕ دەیزانی قسەکانی لە تەواوی شاردا بڵاو دەبێتەوە، لەبەرەوە بە شەوق و زەوقێکی زۆرەوە بۆ هەمومانی گێڕایەوە و گوتی کە کامەرانی سەلمان ڕۆی من دڵم لە مەستمدا بوو. تا بەردەرگای ماڵی فیکرێت گوڵدانچی لەگەڵی داچووم. دنیا شەو بوو، بە ناموسی هەرچی مەلایکەدا من لەبەر سەرما خەریک و زریکەم دەکرد، بەڵام کامەرانی سەلما گوێی لێ نەبوو، باکی بە سەرما نەبوو. من بەزەیم بە کوڕەکەدا داهاتەوە. وا سەیری مەکەن، کوڕەکە پێشتر لەگەڵ ژناندا سەر و سەودایەکی نەبووە. لەو مەسەلەیەدا هەر زۆڵەکتان بگرم لەو لێزانترن. کوڕەکە لە یەک کاتدا دەترسا و دڵیشی خۆش بوو کە لەبەر دەرگاکە سەیرم کردەوە، بە جۆرێک جوان و بۆشناق بوو. مەپرسم، دڵنیا بووم قۆزیەتەکەی لەو جۆرەیە ژنان لە هەموو گوناهێکی دەبورن. پیاوی ناشرین گەر گوناهی بە ئەندازەی موروویەک بێت، ژنان لێ دەکەن بە کێوێک، بەڵام بەس خوددا دەزانێت بۆ پیاوی جوان چ لێ بوردن. بەس خوددا دەزانێت کە چوە ژوورێ من چاوم پڕ بوو لە فرمێسک بۆی، حەزم دەکرد لەگەڵیدا بڕۆم تا کۆمەکی بکەم، بەڵام مەرجەکەوە هابوو. هیچ داواکارێک بۆی نەبوو کەس لەگەڵ خۆی دابەرێت. هەر کەسێک مەرجەکەی بشکاندایە حیسابی پاک بوو. هەموو بە یەک دەنگ هاواریان لێ کردەوە. مەنگوڕ دەمانەوێت بزانین لە ماڵی فیکرێت گوڵدانچی چی ڕوویدا، دەمانەوێت ئەوە بزانین، بەس قسەی پڕۆپوچ بکە بە ناویدا. مەنگوڕ دەیگوت گوێ بگرن کە کامەرانی سەلما دەچێتە ژوورێ، تێدەگەن کە دەچێتە ژوورێ فیکرێت گوڵدانچی خۆی پێشوازی ناکات، کچێکی جوانی تر پێشوازی دەکات، پێشی دەکەوێت، بەسەر قادرمەیەکی زۆر کەشخەدا سەری دەخات. من خۆم ئەو قادرمانەم بینیوە، خۆم بینیومە، دەزانم چه ڕیزە قادرمەیەکی جوانە. کامەرانی سەلما دەچێتە کتێبخانەیەکی گەورەوە، وەکو باسی دەکات هەزاران کتێبی تێدا بووە، هەزاران کتێبی گەورە گەورە. سەوسەن لە ژوورێکی وەهادا پێشوازی دەکات، کراسێکی زەردی لەبەردا دەبێت، لەوانەی خەتی سپیان تێدایە. کچەکە لەوێدا زۆر بە حورمەتەوە دەوقە لەگەڵ کامەرانی سەلما دەکات، زۆر بە حورمەتەوە چاو میوە دەخاتە بەردەمی. بە کامەرانی سەلما دەڵێت تۆ لە شارێکی چکۆلانەدا لەدایک بوویت، گەر لە شوێنێکی تری دنیادا لەدایک ببوویتایە لەبەر کچێکی وەک من، لەبەر خانمۆچکەیەکی نەخۆشی وەک من چەقۆت لە کەس نەدەدا. سەوسەن سەرزەنشتی کامەرانی سەلما دەکات تا دەتوانێت سەرزەنشتی دەکات، بەڵام ئەوەی من لە قسەکان تێگەیشتم ئەوەیە کە هەمووی لۆمە و گازندەی دۆستانە بوون. خانمە بچکۆلەکە لەگەڵ گلەیەکانیدا دەڵێت گەر تۆ گەورەی دنیات بزانی بە ئەوە ئاسان چەقۆت نەدەوەشاند. باش گوێ بگرن، ئالێرەدا سەوسەن هەڵدەستێت و ئەتڵەسێکی زۆر گەورە دەردێنێت، ئەتڵەسێک کارچی شتێک لەسەر زەوی هەیە، هەتا بچووکترین گوندیش، هەتا دوورترین کوێرە قۆخەڵەی دنیاشی لەسەرە. کچە بەدبەختەکە ماوەیەک خۆی هیلاک دەکات تا گەورەی دنیا پیشانی کامەرانی سەلما بدات. هەموو بەحرە گەورەکانی پیشان دەدات، هەموو کیشوەرەکان، کۆمەڵک شاری سیر کە شوێنەواری کۆنیان تێدایە.
کتێبێکی بەقەد و قەوارەی لەسەر کەشتی و کەشتی شازەکۆنەکان دەخاتە بەردەست. کامەرانی سەلما کە خۆی عاشق لە قوونی دەچۆڕێت بە لوتفی کچەکە ئەوەندەی ترپەکی دەکەوێت کە کچەکە ئەو هەموو نەجیبی و ناسکیە دەردەخات. کامەرانی سەلما لەوێدا دەکەوێت ڕاستەوخۆ ئەژنۆ دەدات و دەکەوێتە سەر چۆک وەک منداڵک دەست دەکات بە گریان و دەڵێت تکام وایە شوم پێ بکەیت. دەڵێت ناتوانم ئەوە بخەمە خەیاڵمەوە کە تۆ دەشێت بۆ کەسی تر بیت. پێی دەڵێت من کوڕێکی دەوڵەمەند نیم، من قومارچیم، چەقۆکێشێکی نامەردم، کەسێکی تووڕەم، بەڵام لەگەڵ تۆدا مێردێکی باش دەبم. کچەکە بێ ئەوەی شپرزە بێت وەک خۆی بۆ هەموو شتێک ئامادە کردبێت دەستی دەگرێت و هەڵی دەستێنێتەوە. بە ناموسی دایکم وایە خۆی دەستی دەگرێت و هەڵی دەستێنێتەوە هەتا ماوەیەکی درێژیش دەستی لە دەستیدا دەبێت. گوێ بگرن، یادی بەخێر کاتی خۆی جەمالی عنبەر دەیگوت 2 دقیقە دەستت لە دەستی کچێکدا بێت یعنی ئیشەکە تەواو بووە، یعنی هەموو شتێک بڕاوەتەوە. کامەرانی سەلما دەڵێت کچەکە دقیقەیەک زیاتر دەستی لە دەستیدا بووە. مانگۆڕ کەمێک بێدەنگ دەبوو هەرچی لە ژێرزەمینی ئوتێلەکەدا کۆبوو بووینەوە دەمانگوت ئەی دوایی چی؟ ئەی دوایی چی؟ مانگۆڕ ئەی دوایی چی؟ مانگۆڕ دەڵێت یوسف گەویار دەیگوت شەڕ بە پرسیار دەست پێ دەکات و بە پرسیار تەواو دەبێت. شەوەکەی کامەرانی سەلماش بە شتێک کۆتایی دێت کە باوەڕ ناکەن، شتێک لە چاوەڕوانی کەسدا نییە. کچەکە پرسیارێک لە کامەرانی سەلما دەکات، پێی دەڵێت ئامادەیت بە سەفەر بڕۆیت بۆ شوێنێکی زۆر دوور، سەفەرێک بۆ مەملەکەتێکی تر کە لەوانەیە چەند ساڵ بخایەنێت بەمەرجێ کە هاتیتەوە ئەوەت زامن نەبێت کە من ببم بە ژنت یان بتوانم شوت پێ بکەم یان هەر لە ژیاندا مابم. یەکێک دەڵێت خوای عالەم دەیەوێت بگات بە چی؟ دەیەوێت کوڕە بەسە زمانەکە بۆ کوێ بنێرێت. یەکێکی تر دەڵێت ئەم کچەتیوە چی لەسەردایە؟ مانگۆڕ تۆ بڵێ چی لەسەردایە؟ مانگۆڕ بە خێرایی قسەکان وەردەگرێتەوە و دەڵێت ئالێرەدا کامەرانی سەلما عاقلیەک دەکات لێم ڕانەدەبینی. دەم و دەست لە کچەکەی گوڵدانچی دەپرسێت خانم بەر لەوەی وەڵام بدەمەوە پێم بڵێ ئەم پرسیارەت لەوانی تریش کردووە یان ئەم پرسیارە هەر بۆ منە، بۆ منی بەدبەخت. کچەکە بە ئەرز و ئاسمان سوێندی بۆ دەخوات کە تا ئێستا بە چاوێکی جیاواز سەیری هیچ یەک لە داواکارەکان ناکات. هەرسێکیان لای ئەو وەکو یەکوان و هیچ یەکێکیانی هەڵ نەبژاردووە. ئەوە پرسیارێکە لە هەردوو داواکارەکەی تریشی کردووە. دەژڵێت شتەکان هەمووی لەسەر ئەو وەڵامە بەندە کە لە دەمی ئەوان وەری دەگرێتەوە. تکاش دەکات بیر لە پرسیارەکە بکاتەوە ئەوسا وەڵام بداتەوە. ئێوە دەڵێن چی؟ ها شتەکان ئەوها بوون. بە ناموسی ئەولیا کامەرانی سەلما کاتێک هاتە دەرێ ماوەیەکی درێژ قسەی بۆ نەدەکرا. من بە درێژایی ئەو ماوەیە لەو بەر سەرمایەدا هەڵدەلەرزیم و چاوەڕوانم دەکرد. ئەوەی لە حیسابمدا نەبوو قسەی لەو جۆرە بوو. دەمگوت ئێستا بە کوڕە بە سەزمانەکە دەڵێت کوا ماڵت، کوا ماشێنت، کوا کار و کاسبیت، تۆ قوونێکی بێخێر باسی ژنێنانی چی دەکەیت؟ بەڵام ئەوەی پرسیاری وەها بکات عەقڵم بۆشتی وەها نەدەچوو. هەموو ئەوانەی لە ژێرزەمینەکەی ئوتێلی باوەجاندا بووین بە خۆشانێکی زۆرەوە پرسیمان ئەی مانگۆڕ تۆ دەڵێ چی؟ تۆ چۆن لە مەسەلەیە تێدەگەیت؟ تۆ تەفسیرت چییە؟ مانگۆڕ بە ئارامی لەسەر کورسیەک بەرامبەرمان دانیشت و گوتی تاکە تەفسیرم ئەوەیە کچەکە لە کچی ئەم شارە ناچێت. لەو جۆرە نییە هەرچاویان بەلوتی یەکەم خوازبێنیکەر کەوت دەیکەن بە هەلهەلە لێدان. شتێک لە عەقڵایەتی بە کەسانی وەک ئێمە ناخوێنرێتەوە. هێشتا زووە کەس قسەی ڕاست و دروست بکات، بەڵام گرنگەوەیە لەم بەشەدا کەس لە خوازبێنیکەران بەڕاستی دەرنەچوون تاکە برەوەی ئەم یاریە تا ئێستا هەر ئەو کچە عەیارەی گوڵدانچییە. بەشی 19 مەنسوور ئەسرین گەلێک بیری لە هەموو چاوپێکەوتنەکە کردەوە. هەموو ئەو زانیاریانەشی بەراورد کرد کە ساقی مەحموود لە بازاڕ دەربارەی یەکتربینینەکانی سەوزەن لەگەڵ دوو داواکارەکەی دیدا کۆی کردبوونەوە. ئێستا چ بەرەی کامەرانی سەلما و چ ئامونیەکان بە وردی چیرۆکی خۆیان لە هەموو لایەک دەگێڕایەوە. بەڵام ساقی مەحموود و ڕاوێژکارەکانی دیکەی مەنسوور پێیان وابوو ئەوان تەواوی چیرۆکەکەی خۆیان بەنهێنی بهێڵنەوە.
چونکە ئاشکرانەکردنی چیرۆکەکە جۆرە پەشۆکان و دوودڵیەک لە هەموو لایەکدا دروست دەکات کە پێ دەچێت ماوەی ئەوە بێت پتر بکەونە هەڵەوە. مەنسوور لە ئێوارەی چاوپێکەوتنەکەدا سەیری لێهات کە سەوسەن گۆرانیەکەی ساقی مەحموودی بیست بوو، شیعرەکەی مستەفا هەژاریشی خوێندبووە، بەڵام زۆربەی قسەکانی لەگەڵ مەنسووردا دەربارەی گەورەی دنیا بوو، دەربارەی ئەو دوورگە دوورانەی سەرتاپەیان درەختە و ئەو بەندەرە شینانەی ئاسمانیان لەبەر باڵندە نابینرێت. مەنسوور لە عاشقە درۆزنەکان نەبوو، بە ڕێزێکی زۆرەوە گوتی: سەوسەن، من لە گەورەی دنیا زۆر دەترسم، من لەو کەسانم کە ژیانی ئەم شارەیان پێخۆشە، نامەوێت زۆر دوور بکەومەوە. سەوسەن گوتی: هەر دڵێک جیهان لە گەورەییدا نەبینێت بە هەژاری دەمێنێتەوە. بەڵام مەنسوور وەک عاشقە منداڵکارەکان وابوو، هەروە بە سادەییەوە گوتی: جیهان تەنیا ئەو کاتە گەورەیە کە تۆ لێمەوە نزیک بیت، گەر تۆ دوور بیت هەموو زەمین بچووکە. ئاشکرا کچەکەی فیکرەت گوڵدانچی لەو قسانە تێنەدەگەیشت، ئەو بە پێچەوانەی ژنانی دیکەەوە وا دەردەکەوت وەگەوەی قسەی عاشقانەی کەمبی بزوێنێت. بە غەمگینیەوە گوتی: تۆ بۆیە منت خۆش دەوێت چونکە جیهانت نەبینیوە، شارە دوورەکان و دارستانەکان و میلەتانی ترت لە نزیکەوە نەبینیوە. خۆشەویستی قسەیەکی پرۆپوچە، گەر تۆ نەزانیت چەند هەلی گەورەت بۆ ژیانی تر و خۆشەویستی تر لەبەردەستایە. دەبێت شاری تر و ژنی شوێنی تر ببینیت، ئەوسا دەزانیت بەڕاستی منت خۆش دەوێت یاخود نا. کچەکەی فیکرەت گوڵدانچی ڕایوا بوو پیاوان بۆیە ژندەیەنن بۆ ئەوەی چاو لە گەورەی دنیا داخن، بۆ ئەوەی هەستی دیکە تاقی نەکەنەوە. مەنسوور ئەو چەند جارە کەمەی لەوە بەر لەگەڵ سەوساندا قسەی کردبوو، ئەو دیوەڕەقەی لەم خانمەناسکەدا نەبینی بوو. ئەو ڕۆژە لەگەڵ کراسە زەردەکەشیدا لەگەڵ ئەوەی گەلێک لەسەرەخۆ و بە دەنگێکی هێمن دەدووە، هەستی کرد ئەم خانمە بە جۆرێک لە جۆرەکان هێشتا ئامادە نییە بۆ شوکردن. بە ئەزمموی خۆی هەستی دەکرد ئەو کچانەی ئامادەن بۆ شوکردن شتێکیان تێدایە لە سەوسەندا نییە، جۆرە پەشێویەک، جۆرە کرانەوەیەکی لە ناکاو، شێوە دڵخۆشیەک یان غەمگینێکی کتوپڕ کە هیچی لەگەڵ ئەو هێمنی و ساردی و خۆگریەی سەوسەندا ناگونجێت. کچەکەی گوڵدانچی هەمان ئەو پرسیارەشی لە مەنسوور کرد کە لە دوو داواکارەکەی دی کردبوو. مەنسوور ئێستانەی دەزانی چی بکات، لەگەڵ گەڕانەوەیدا هەستی کرد بە جۆرێکی سەیر و شێتانە ئەو کچەی خۆش دەوێت، هێندەی خۆش دەوێت بە سەعات بۆی بگری. بەڵام کیژەکە گەلێک تەلیسماوی و ئاڵۆز و نەگیرا و هاتە پێشچاو. کیژێک بوو ناسکیە زۆرەکەی باریکی و ڕەنگە کاڵ و نیگاس بیمارەکەی بانگیان دەکردی، بەڵام شتێکی نادیاریشی تێدا بوو وای دەکرد باوەڕ بکەیت کیژێکی سارد و بێباکە و غەمێکی ئەو تۆی بۆ هیچ شتێک تێدا نییە. ساقی مەحموود کە مەنسووری بەو حاڵە بینی گەلێک دڵی بۆی سووتا. سەعات 5 ئێوارە بوو، دنیا تەواو تاریک و پێکەوە سوار تاکسیەک بوون و لەبری ئەوەی بگەڕێنەوە بۆ ماڵەوە بردی بۆ بنکەی تیپی هەرزاڵ بۆ مۆسیقای میلی تا لەوێ پێکەوە بە هێمنی قسە بکەن. ئاشکرا کوڕە بەسە زمانەکە نەیدەزانی چ بڕیارێک بدات. هەستێکی هەبوو کە کیژەکەی زۆر دووردەست بینیوە و وا تێدەکات کە هەرگیز بۆ ئەم نابێت. دەبێت بڵێم کە تێوگلانی ساقی مەحموود گەرچی بەشێکی گەورەی لە پێناوی دڵی ئیبراهیم ئەسریندا بوو، هۆیەکی دیکەشی کینەیەکی قوڵی ساقی بوو بەرابەر مەنگوڕی بابە گەورە. ساقی لە گەنجیەوە ڕقی لە مەنگوڕ و خێڵە چەقۆکێشەکەی هاودەمی بوو. لە کۆتایی پەنجاکان و سەرەتای شەستەکاندا دەمانێک کە هەردووکیان گەنج بوون، چەند جارێک لە ئاهەنگەکاندا بەزمی گەورەیان بوو. مەنگوڕ ئەو زەمانە خۆی وەک دوژمنێکی سەرسەختی کۆمۆنیستەکان پیشان دەدا. هەمووش دەیانزانی ساقی مەحموود هەواداری کۆمۆنیستەکانە. مەنگوڕ سڵی لەوە نەکردبەوە جارێک ڕوبەڕوو پێی بڵێت تۆ لۆتیەکی شیوعیت. ئەوەی ئەو کات وای کرد بێدەنگ بێت، فشاری حیزب و ڕۆحی هونەرمەندەکەی ناوی بوو. ڕاستە دوای هەرسی شۆڕشی بەرزانی مەنگوڕ لە شاییەکدا دەستی کردبووە ملی و داوای لێبوردنی کردبوو، بەڵام ساقی مەحموود هەرگیز لە دڵەوە لەگەڵ مەنگوڕدا ئاشت نەبوو بۆوە. ئێستا
نەساقی مەحموود شوێعی بوو نە مەنگوڕیش مەیلی سیاسەتی مابوو، بەڵام تێوەگلانی مەنگوڕ لە بریندارکردنی کوڕەکەی ئیبراهیم ئەسریندا ئەو برینانەی کولاندەوە و ئەو کینەیی جارانی تیا زیندوو کردەوە. پرسیاری کچەکەی گوڵدانچی ساقی مەحموودیشی پەرێشان کردبوو. ئەو بەسمێڵە سپی و چاوەشینەکەیەوە هەموو دوودڵی و پەشۆکانێک ئاسان لەسەر ڕوخساری دەبینجا. مەنسوور ئەسرین بە ساقی گوت: خۆشەویستم، بۆ ئەو خانمە زۆر گەورەیە ئەمڕۆ گەر وەک من بدیبایە، وەک من لە نزیکەوە سەرنجی ئەو ناسکێت بدایە، ئەو لاوازێ سعداوێت لە چاو و دەنگ و هەستان و دانیشتنیدا هەست پێ بکرد بایە. دەتزانی باسی چی دەکەم؟ ڕۆحێکە وەک ئەوەی ئاو ڕوونی خۆی و تەنکی خۆی و تاریکی نهێنی خۆی خستی بێتە ناو، کە لە نزیکیەوە دەوەستیت ناتوانیت خۆشت نەوێت. لە منی پرسی: تۆ دەتوانیت وەک کامەرانی سەلما لە پێناوی خۆشەویستی مندا خەڵک بکوژیت؟ من گوتم: خۆشەویستی تۆ ڕێگای ئەوەم لێ دەگرێت ئازاری مرۆڤەکانی تر بدەم. لێی پرسییم: ئێگەر ناچار بوویت لە پێناوی مندا بچیت بۆ شەڕ، ببیت بە سەرباز، لە خۆت ببووریت و بڕۆیت بۆ کوشتار لەگەڵ ئێرانەکاندا، دەچیت یان نا؟ من نەمزانی چی وەڵام بدەمەوە، خۆی هەستی کرد نازانم چی وەڵام بدەمەوە. پێی گوتم: ئەو کەسەی ئەم یاریە دەکات دەبێت وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە. ئاخۆ ئامادەیە لە پێناوی خۆشەویستەکەیدا بمرێت یان نا؟ ئامادەیە بچێت بۆ شەڕ یاخود نا؟ ئامادەیە سەفەری زەمینی دوور بکات؟ ئامادەیە بەبێ هیواش درێژە بە خۆشەویستیەکەی بدات؟ دواتر بە هەموو ناسکی خۆیەوە گوتی: ئەگەر من داوات لێ بکەم کامەرانی سەلما و خالید ئامۆن بکوژیت، تۆ چی دەکەیت؟ هێند ناسک بوو، وشەکان وەها سیعراوی لە لێوی کەوتنە خوارێ. وەک ئەوە نەبوو باسی کوشتن بکات بێ ئەوەی بزانم، بێ ئەوەی بیر بکەمەوە. وەڵامێکم دایەوە کە هەموو عاشقێکی دنیا لە دێر زەمانەوە دەیدەنەوە و گوتم: خۆشەویستی تۆم لە خۆم و دنیا لا گرنگترە. هیوادارم ئەوە مەرجی تۆ نەبێت، بەڵام گەر بزانم ئەوە خۆشەویستی من دەسەلمێنێت هەموو شتێ دەکەم. برادر، نازانم چۆن وام گوت، بەڵام دڵنیابە لەو کاتەدا قسەکان لە ناخی دڵمەوە دەهاتنە دەرێ. مەنسوور ئەو شەوە لە هەر کاتێکی دی باریکتر و لاواازتر دیار بوو. بە دەنگێک قسەی دەکرد، تۆنی پەشۆکانێکی قوڵی پێوە بوو، لاوازیەک لە هەناسەدان و دەست جوڵاندنیدا بوو. مرۆڤ بەزەیی پێدا دەهاتەوە. دیار بوو بای زستان زۆر یاری بە قژی کردووە. هەر کە دەتبینی هەستت دەکرد بە ناو سەرمایەکی زۆردا تێپەڕیوە، وەکەوەی لە ڕۆحیدا بەفرێکی زۆر باری بێت، گەرچی لە گرنگترین چاوپێکەوتنی ژیانی داهاتەوە. بەڵام جلەکانی گەلێک سادە بوون، کەمێک ڕیشی هاتبوو، کەمێک پەرت بوون و ناتەبایی بە هەموو شتێکیەوە دەبینجا. ساقی مەحموود زۆر هێزی دایەبار. سەرەتا تەنیا نیازی بوو ئەو ڕۆحی لاوازیە لە مەنسوور ئەسریندا بکوژێت، بەڵام نەیدەزانی چۆن دەست پێ بکات. ژوورەکەی تیپی هەرزاڵ شوێنێکی سارد بوو کە ئەو تەنیا عەلادینە بچکۆلەیە گەرمی نەدەکرد کە ساقی دایگیرساند. مەنسوور ئەسرین هەستی دەکرد سەرمای ژوورەکە زیاتر ئازاری دەدات. سەرمایەک بوو ژێرزەمینەکەی خدرۆ دوویاری بەیادا دەهێنایەوە. ئەو ساتەی هەستی بە ئازاری چەقۆکەی کامەرانی سەلما کرد لەسەر سنگی. ساقی مەحموود گەرچی گۆرانی بێش بوو، گەرچی لەگەڵ چووزە لەو دەفدا گۆرانی دەگوت، گەرچی گۆرانەکانی زۆر بەیان بەزم ساز و سەرگەرمکەر بوون، بەڵام لە ژیانی خۆیدا کەسێکی هێمن بوو. لە جێگایەکی تایبەتی بوتڵێکی عارەقی دەرهێنا کە دیار بوو پێشتر کەمێکی لێ خواردوتەوە و گوتی: مەگەر بە یارمەتی عارەق باش بیر بکەمەوە. چاوی ساقی: من تا مەست نەبم ناتوانم شتێکی باش بڵێم، بەڵام کوڕی من، تۆ ئێستا وەک ڕەمزی خۆفیداکاری عاشقان وایت. هەر دەروزەمانێک یەکێک وەکو ڕەمزی عاشق دەردەکەوێت. ئەو ڕووداوەی ژێرزەمینەکەی خدرۆ دویار تۆی کرد بە کەسێکی تر. شارەکە و کچ و کوڕەکانی پێویستیان بە شتێکە، پێویستیان بە یەکێکە باسی بکەن و چاوی لێ بکەن. ئێستا گەر تۆ بڵێیت من عاشقم، بەڵام سوپاس لە ماڵی خۆمدا دادەنیشم، عشقم تا بەردەرکی ماڵی خۆمان بڕدەکات و ئیتر بەسمە. دەزانیت چی دەبێت، دەزانیت چی دەقەومێت. هەرچی سیعرێک
لە دەوری ناوی تۆ دروست بووە بەتاڵ دەبێتەوە. ساقی مەحموود پێکێک عارەقی تێکرد و هەڵیدا و گوتی کچەکەی گوڵدانچی لەوانە نییە بەس بیەوێت شوو بکات، زۆربەی کچی شار دەیانەوێت شوو بکەن و خوا حافیز، بەڵام ئەم کچە لەو جۆرە نییە، ئەوەی وا دەربکەوێت کە دوو دڵیت کە ناتەوێت قوربانی گەورە بدەیت، وا دەزانم کیژەکەت لەدەست دەدات. ساقی مەحموود قومێکی لە عارەقەکە دەدا و جگەرەیەکیشی لەگەڵدا دەگیرساند و دەیپرسی بەڵام مەنسوور ئەسرین، بەڕاستی تۆ ئەم کیژەت خۆش دەوێت؟ مەنسوور بە غەمگینی گوتی ئەوەندەم خۆش دەوێت، دەترسم توانام و بەختم خیانەتم لێ بکەن، دەترسم ئەم خۆشەویستیە هەموو لاوازیەکانم دەربخات، دەترسم بە جۆرێک بێهێز بم نەتوانم شەڕی بۆ بکەم، بە جۆرێک پڕم بکات لە خۆشەویستی، ئەو کینەیەم تێدا نەبێت کە هەموو عاشقێک پێویستی پێێتی. ساقی مەحموود جگەرەکە بە لێویەوە بوو، کەمێک گڕی عەلادینەکەی زیاد کرد بێ ئەوەی جگەرەکەی دابنێت، گوتی ئەمەیان تەنیا خۆشەویستی نییە، شەڕێکی گەورەیە. من لەو دەقیقەیەوە کە چیرۆکەکەم بیست زانیم مەسەلەکار خۆشەویستی نییە بەڵکو شەڕە، بەڵام هەر تاقمە و بە چەشنی خۆی دەیکات. مەنگوڕی بابە گەورە و تاقمەکەی تەنیا چەقۆبازی دەکەن، ئەو سەگسارانە جگە لە چەقۆوەشاندن هونەرێکی تریان پێ نییە. مەنگوڕ خۆی سەگێکی دڕ و بێویژدانە. تۆ لە من بپرسە سەردەمێک بەس خوددا دەزانێت چۆن و چەند ئازاری خەڵکی ئەم شارەیان دەدا، تێدەگەیت خەریک بوو بتکوژن، من ئەوەم لەبیر ناچێتەوە. تۆ کوڕی نزیکترین هاوڕێی من شەمپانزیەکی وەک مەنگوڕ بداتە بەرچەقۆ، هەروە سووک و سادە لەسەر چی؟ لەسەر ئەوەی کچێکی وەک خۆتت خۆش دەوێت؟ ئەو قەبیلەی مەیمونە چاقۆ زیاتر هیچی تر نازانن. ئێستا کچەکەی فیکرت گوڵدانچی وا دەزانێت هاتۆتە ناو شارێکەوە پیاوەکانی هەموو وەک سەگ وەهان، هەموو حەقێکیش دەدەم بۆ کچە گەر هەمومان وەک کۆمەڵێک وەحشی و جانەوەر سیر بکات. خانمەکە وەک تۆ دەڵێیت لە ناو کتێب و زانستدا گەورە بووە، ئەم سەگ بازاڕەی نەدیوە، نەیبیستوە یەکێک بێت و هەموو شتێک بکات بە ئاهەنگی مەیمون و مەسەلەی ژن و ژنخوازی بەو جۆرە بگۆڕێت بۆ بەزمی کۆمەڵێک سەگ. ساقی مەحموود کە تووڕە دەبوو چاوانی زیاتر دەدرەوشانەوە. مەنسوور بە وردی گوێی لە ساقی گرت و بە غەمگینی گوتی دەزانم دەبێت ئەو توانایە لە خۆمدا دروست بکەم کە دڕ بم، بتوانم دەست بۆ شێنم، گەروانەکەم شانسم نییە. ساقی پتر سوور دەبووە، جگەرەکەی دادەگرت و کەمێک سنگی پاک دەکردەوە و دەیقڕغاند و دەیگوت ئینجا ئەم ئامونیانە تێدەگەیت کە هیچ نین جگە لە عەبدی پارەکانیان، قەبیلەیەکن لەسەر بەرماڵی دینار نوێژ دەکەن، بەس خوددا دەزانێت چەندە لە پیاوانی دەوڵەتەوە نزیکن، چەندە لەگەڵ ئاسایشی دەوڵەتدا دەستیان هەیە. من گۆرانی بێژێکم خەریکە بە ساڵدا دەچم، بەڵام عەقڵم هەیە کە گۆرانی دەڵم چاوم ئیش دەکات. تێدەگەیت لە ئاهەنگەکاندا کە دەیکەمە بەزم هۆشی خۆم ناخەوێنم. خەڵکی دەڵێن دەنگم پیر بووە، دەڵێن تۆنەکانم بەڕاستی وەک جاران بۆ دەرنایەت، هەستانەکانم وەک جاران نەماون. هەمووی ڕاستە، بەڵام مەسەلەکە ئەوەیە هەموو وەخت بەدڵ گۆرانی ناڵێم کە ئەو سەگسارانە دەمبەن و ناچار دەبم بۆ پارەی مەعیشەتەکە فووی پیا بکەم. لە دڵەوە نایڵێم، شتێک نەمجوڵێنێت ناتوانم لە دڵەوە بیڵێم. دایان بینم هەموو قەبیلە ساغدەچیەکانی ئەم شارە دەبینم، ژنە بەڕێز و مێردە باشەکانیان چەند لەو ئەمنە عەرەبانەوە نزیکن، نابێت سەوسەن بکەوێتە دوای داوی ئەوان. ساقی مەحموود هەرکات لە دڵەوە قسەی بکردایە پاکێکی قوڵ لە ناویدا دەدرەوشایەوە. قژەماش و برنجەکەی ئەو نووسانەکەمەی دەنگی کە بە کاریگەری خواردن و جگەرە دروست بوو، ئەو چەمینەوەکەمەی بە حوکمی پیری تیا دەردەکەوت زیاتر تایبەتمەندیان پێبەخشی بوو. بە درێژایی ژیانی بەجلی کوردیەوە دەسوڕایەوە، هەمیشە بۆنی تووتن و جگەرە و عارەقی لێدەهات، هەموو وەک گۆرانی بێژێک دایان ناسی کە لە کاتی گۆرانیەکانیدا پێ ناکەنێت.
کە خەڵک بە ئاوازەکانی داهات نەجۆش ئەو وچانەکانی بەکاردێنا تا زیاتر قوم لە ئارەقەکەی بدات کە لەسەر شانۆیەک بایە دەبوو لە پشت پەردەکانەوە شوێنێک بۆ بوتڵی مەیەکەی ساس بکات زۆر دەی خواردەوە بەڵام کەس بەدمەستی پێوە نەبینی بوو کەچی تووڕەبوونەکانی خێرا بوون هەمیشە بە جۆرێکی کتوپڕ سوور هەڵدەگەڕا هەموو دایانگوت پیری ساقی مەحموودی جوانتر کردووە چرچە قوڵەکانی دەموچاوی زیاتر سیمان لە سیمای هونەرمەند نزیک کردبووە ئەو شەوە گوتی بەشی هەرە زۆری ئێمە نازانین چیمان دەوێت بەڵام کچەکەی فکرەت گوڵدان چی دەزانێت چی دەوێت ڕەنگە ئێستا باوەڕم پێ نەکەن بەڵام کچەکە شتێکی دۆزیوەتەوە کە ئێمە لە ژیانی خۆماندا ونمان کردووە کچەکە دەزانێت دەڵێت چی و چی دەپرسێت ڕەنگە تاکە ژنێک بێت لە ژیانمدا بینی بێتم کە دەزانێت چی دەوێت من عمرم لەم بەزمی مەیمونەدا بردووەتە سەر خەڵکی ئەم شارە زۆربیان لە هۆش و گۆشی خۆیان بەخەبەر نین و نازانن چیان دەوێت لەم شایی چەقەڵەدا کەس نازانێت بۆچی هەڵدەپەڕێت بەڵام ئەم سەوسەن گوڵدانچیە لە توخمێکی ترە بۆیە هەر هەڵەیەکی بچووک شانسی ئێمە لە لای ئەو دەکوژێت کچەکە بۆ ئاوازێک دەگەڕێت گەر شتێکی تری بۆ بژەنین سوودی نییە دەبێت بزانین کە دەیەوێت گوێی لە چی بێت گەروە نەبێت ئێمە دۆڕاوی یەکەمین ئەو شەوە تا درەنگ قسەیان کرد لەسەر ئەوە تەبابوون کە مەنسوور بە سەوسەن بڵێت ئامادەم لە پێناوی تۆدا بڕۆم بۆ دوورترین شوێنی زەمین بێ ئەوەی ئومێدی ئەوەم هەبێت کە دەگەڕێمەوە تۆ بۆ من بیت ئەوە ئەو ڕستە سعریە بوو کە سەوسەن داوای دەکرد ئەو ڕستەیە بوو کە دەبێ مەنسوور ئەسرین لە دڵەوە بیڵێت بەشی 20 لەو هەفتەیەدا چاوەڕوانێکی گەورە باڵی بەسەر هەموو شاردا کێشا هەمووان بە جۆرێک لە جۆرەکان سەرگەرمی بیرکردنەوە لەمانەی قسەکانی کچەکەی گوڵدانچی بووین بەڵام لەو ڕۆژانەدا هەواڵێکی ئەوتۆ گرنگ لە ماڵی ئەوانەوە ناهاتە دەرێ خەڵکانێکی زۆر شاهید بوون کە سەوسەن گوڵدانچی لەگەڵ باوکیدا دووجار لە بەڕێوەبەرایەتی پۆستەوە لەگەڵ ژمارەیەکی دەرەوەی وڵاتدا تەلەفۆنی کرد هەردوو جارەکە سەوسەن کراسێکی سپی لە بەردەوە ملوانکەیەکی ڕەشی لە ملدا بوو هەردوو جارەکە لە تاکسێکی کۆندا لە بەردەم پۆستدا دابەزی و هەر بە هەمان تاکسیش گەڕایەوە بۆ ماڵێ لەو دوو هەفتەیەدا هەمان چاوەڕوانی ئەویان دەکرد سەوسەن وەک جاران لەگەڵ کچانی دیکەی خێزانی گوڵدانچیدا لە بازار و قەیسەری و کوچەی کۆنەفرۆشەکاندا دەربکەوێت بەڵام پێدەچوو کچانی بنەماڵی گوڵدانچی بۆ هۆی ڕەشەبا و سەرما و نالەباری ئەو وەرزەوە هەموو چوونە دەرەوەکانیان دواخست بێت کەسانێک کە خۆیان بە دۆستی نزیکی گوڵدانچیەکان دادەنا هەوڵێکی زۆریان دا شتێک دەربارەی بیرکردنەوە و بڕیاری سەوسەن لە ناسیاوەکانیانەوە بزانن بەڵام ماندووبوونیان بە هەدەر ڕۆی چونکە گوڵدانچیەکانیش نەیان دەزانی سەوسەن چۆن بیر دەکاتەوە هەتا پڕوشەی خوشکیشی زانیاریەکی ئۆتۆی لەسەر نیازی سەوسەن نەبوو هێند هەبوو لە دوای چاوپێکەوتنی داواکارەکان سەوسەن بە تەواوەتی کشایەوە بۆ ناو کتێبخانەکە لە جاران زیاتر چای دەخواردەوە لە جاران زیاتر بایەخی بە ئینجانەی گەڵاچاکان دەدا زیاتر حێل و شەکری بەکاردێنا زۆربەی کات لە کتێبخانەکەدا لەسەر کۆمەڵک نەخشەی گەورە ئیشی دەکرد دەیەها ئەنسکلۆپیدیای گەورە و ئەتڵەسی تایبەتی بە جوگرافیای هەموو کیشوەرەکانی سەرزەمین لەسەر مێزەکەی کەڵەکە ببوون بە گەلێک ڕاستە و پڕگال و ڕۆژمێری کۆن شت گەلێکی حیساب دەکرد کە کەس بە دروستی نەیدەزانی چین بەڵام لە جارانی زیاتر تووشی سەرێشە دەبوو زیاتر حەپی دەخوارد و ڕنگپەڕیوتر دەردەکەوت شەوانیشتەنیا کاتێک دەچوە ژێرجێگاکەوە کە هەمان خەوتبوون و کەس ئاگاداری نەبوو ئەو هەفتەیە فکرەت گوڵدانچی زۆر بە وردی چاوەدێری هەموو ڕەفتارەکانی کیژەکەی کرد هەتا خۆشی بە پێچەوانە عادەتی خۆیەوە زۆر کەم لە ماڵ دەچوە دەرێ دیارە سەختی زستان ڕۆڵێکی گەورەی لە قەتیسبوونی فکرەتدا هەبوو بەڵام بەشێکیشی ئەوە بوو کە دەیویست لە نزیکەوە ئاگاداری سەوسەن بێت کە هێدیەدی بۆ باوکەکەش وەک تەلیسمێکی گەورەی لێدەهات دوای هەفتەیەک فکرەت گوڵدانچی بۆ یەکەم جار چووە کتێبخانەکەەوە هەر کات فکرەت گوڵدانچی لە بەردەم کچەکەیدا دەوەستا وەک ئەوە بوو لە بەردەم بوو کە شوشەیەکدا بوەستێت کە خۆی ڕۆحی کردووە بە بەردا فکرەت ئاگاداری ئەوە بوو کچەکەی چی پرسیارێکی لە داواکارەکان کردووە دوای دوو شەویش لە چاوپێکەوتنی داواکاران داوای لە باوکی کرد لە ڕێگەی برادەرەکەیەوە لە ئینگلتەرا
یەکێک لە هەرە گەورەترین و گرنگترین فەرهەنگە تایبەتیەکانی باڵندەی لە دنیادا بۆ بێت. لەگەڵ چەند ئەتڵاسێکی زۆر گران کە دابەش بوونی مەل و پەلەوەرەکان لەسەر زەوی نیشان دەدەنەوە، بەوەدا باوکی بە دروستی نەدەزانێت کیژەکە چی دەوێت. بۆ ڕۆژی دوایی بە تاکسیەک بردی بۆ بەڕێوەبەرایەتی پۆست تا خۆی ڕاستەوخۆ لەگەڵ هاوڕێ دێرینەکەیدا قسە بکات. بەڵام سەوسەن تا ئەو کاتە شتێکی ئەو تۆی لای باوکی نەدرکاند پیشانی بداتەوە چی لە خەیاڵدایە. کاسێتی پێنجەم دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. بەڵام سەوسەن تا ئەو کاتە شتێکی ئەو تۆی لای باوکی نەدرکاند پیشانی بداتەوە چی لە خەیاڵدایە. ئاشکرا کچەکە خواستێکی قوڵی تێدا بوو شتەکانی خۆی بەنهێنی بهێڵێتەوە. بەڵام فیکرەت گوڵدانچی هەستی کرد وردە وردە کێشەکە دەچێتە جێگایەکەوە دوور نییە بەرەو مەترسی گەورە بڕوات. ئەو شەوە کە چوە ژوورەکەی سەوسەن و لە قەنەفە چەرمەکەی خۆیدا بەرامبەری دانیشت، وەها خۆی دەرنەخست کە هاتووە شتێکی تایبەتی لە کچەکەی دەربهێنێت. ماوەیەک لە کتێبێکی کۆندا دەربارەی پادشاک دێرینەکانی فارس شتێکی خوێندەوە و دواتر لەسەر دوا هەواڵەکانی شەڕی عێراق و ئێران قسەیان کرد. هەردووکیان بەردەوام لە دوو ڕادیۆی جیاوازەوە گوێیان لە هەواڵەکانی جیهان دەگرت. خولیای سەوسەن بۆ ئەوەی وەک پیاوە پیرەکان گوێ لە دەنگ و باسی ڕادیۆ بیانەکان بگرێت هەردەمایی سەرسامی فکرەت گوڵدانچی بوو. سەوسەن لە هەموو شتێکدا پێچەوانەی پرۆشە بوو. جیاوازەکانیان بە چەشنێک بوو لە دوو نێار دەچوون. پرۆشە بە هۆشیاریەوە بێئاگایی لە جیهان هەڵبژارد بوو. کچێکی گەلێک دڵناسک و ڕۆح بەکوڵ بوو. نەحەزی بە دەنگ و باس بوو نەدەیویست بزانێت لە دنیادا چ باسە. پرۆشە جگە لە شتە بچووکەکانی دەور و پشتی بەیاخێکی ئەو تۆی بە هیچ نەدەدا. لەو کاتەوەی هاتبوو نەشار هەموو خەیاڵی لەسەر جوانکردنی دیکۆرەکان و پاککردنەوەی شتە ئەنتیک و توحفەیاتەکانی باوکی بوو. پاککردنەوەی ڕۆژانەی ماڵ و شتنی بەردەوامی پەردەکان و پاکڕاگرتنی شێتانەی حەوش و حەیوانەکە بەشێک بوو لە ڕیتواڵێکی دەرونی قوڵ کە ئەگەرچی زۆر کامەرانی دەکرد بەڵام لەگەڵ گەنجی و قەشەنگی ئەودا نەدەگونجا. پرۆشە کە دەچووە بازاڕیش گەڕان بە دوای قاپی قەشەنگ و سفرەی تایبەتی و تابلۆی ناوازەدا خولیای هەرە گەورەی بوو. ئەمە جگەلەوەی هەموو جلە سەربازی و قاتە مەدەنیەکانی مێردە گەنجەکەی و براکەی بە خاوێنی لە دۆڵابێکدا هەڵگرت بوو کە ناوی نابوو دۆڵابی یادگارە تاڵەکان. بەوەدا خوشکە بچووکەکەی بە شتێک لە لووتبەرزی و لە خوشکە بەوەدا خوشکە بچووکەکەی بە شتێک لە لووتبەرزی لە خوشکەکەی دەڕوانی. بەردەوام شتێک داهاتە پێشێ وای لە پرۆشە دەکرد دەست بکات بە گریان. بەوەدا کچەکە بە دەگمەن کتێبێکی بخوێند بایەتەوە بە دەگمەن بایەخی بە دەنگ و باس بدایە. هیچ شتێکی لەسەر مێژووی دنیا نەدەزانی. ئیدی سەوسەن هەمیشە بۆنەیەکی دەدۆزیەوە برینداری بکات بە شێوەیەک فکرەت گوڵدانچی بەردەوام بەڵام بێدەرەنجام لە هەوڵی ئەوەدا بوو پەیوەندی دوو خوشکەکە ئاسایی بکاتەوە. ئەو شەوە گوڵدانچی دوای ئەوەی باسی دوا هەواڵەکانی دنیای لەگەڵ سەوسەندا کرد لە کیژەکەی پرسی ئاخۆ سەبارەت بە خوازبێنیکەران گەیشتووەتە بڕیارێکی تایبەتی. سەوسەن گوتی گرنگترین بڕیارێک پێگەیشتبم ئەوەیە ئەو سێ کەسە بە سەزمانە ڕزگار بکەم. ئەوان دەبێت من و ئەم شارە و ئەم دنیا بچووکەی ئێرە بیر بکەن. هەرسێکیان شایستەی ئەوەن یارمەتیان بدەم. منیان بە جۆرێکی شێتانە خۆش دەوێت. سێ گەنجن و سێ دڵی گەرمیان هەیە. شوو بکەم بە هەر یەکێکان دڵی ئەوانی تر دەشکێت بەڵام ئەوان منیان بۆیە خۆش دەوێت چونکە هیچ شتێک دەربارەی دنیا نازانن. ڕۆژێک کە شتێک دەربارەی دنیا فێر بوون لەوانەیە ئیتر منیان خۆش نەوێت. ئیتر ئەو کات ڕقیان لە یەکتر نابێت. فکرەت گوڵدانچی بە تێفکرینێکی قوڵەوە قاچی خستە سەر قاچی و گوتی ڕق ڕۆژێک لە ڕۆژان لە دڵی مرۆڤدا نامرێت. دڵی بەشەر دەتوانێت ڕق بە جۆرێکی باشتر لە خۆشەویستی هەڵگرێت. ئەزمۆنی من لەگەڵ ژیاندا پێم دەڵێت خۆشەویستی شتێکە دێت و دەڕوات بەڵام ڕق ناڕوات یان زۆر بە زەحمەت دەڕوات. ڕەنگی دەگۆڕدرێت بەڵام لەناو ناچێت. سەوسەن بە زەردەخەنەیەکی تاڵەوە گوتی هۆکەی ئەوەیە مرۆڤ لە جێگای خۆی ناجوڵێت
گوڵدانچی مانەوەی دوور و درێژ لە یەک جێگادا کینە دروست دەکات. مرۆڤ گەر کۆچ بکات گەورەی دنیا تاقی بکاتەوە کاتی بۆشتی بچووک نامێنێت. هەڵبەت کچم زانیاریەکانی تۆ لەسەر مرۆڤ هێشتا وەک پێویست قوڵ نین. مرۆڤ مەخلووقێکی گەڕۆک نییە. مرۆڤ چەند دوور بڕوات هەر دەگەڕێتەوە بۆ نیشتیمان. پێم بڵێ بۆ سەندیباد لە دوای هەموو سەفەرێک دەبوو بچێتەوە بۆ بەغداد، بۆ یۆلیسۆس دەبوو بگەڕێتەوە بۆ ماڵی خۆی. تۆ هەموو ئەو تێکستانە دەناسیت و لە منداڵیەوە بیستوتن. خۆشەویستی و ڕق لەکوێ بن؟ مرۆڤ دەگەڕێتەوە بۆ ئەوێ. سەوسن کتێبەکەی داخست و بۆ ئێستێک دەستی خستە سەر سنگی و وەک بە زەحمەت بتوانێت هەوا هەڵمژێت هەناسەیەکی وەرگرت و وەک شتێک لە خۆی دوور بخاتەوە دەستی جوڵاند و گوتی گوڵدانچی گوێم لێ بگرە، گەر ئەو سێ پیاوە لەم شارەدا بمێننەوە دەکەونە گیانی یەک، تۆ نازانیت چەند ڕقیان لە یەکە. من دەتوانم هەرسێکیان ڕەت بکەمەوە. من عاشقی کەسیان نیم، وا ناڵێم لەبەر ئەوەی تۆ باوکمیت یان شەرم دەکەم، بەڵکو لەبەر ئەوەی دڵی من بە جۆرێک لە جۆرەکان خاڵی دروست بووە، بەڵام ئەوان هەرسێکیان کوڕی باشن، هەریەکەیان جوانیەکیان تێدایە، ئەویتریان نیەتی، هەرسێکیان دەتوانن ببن بە سێ مێردی دڵسۆز. دڵنیات دەکەمەوە گوڵدانچی هەرسێکیان دەبن بە سێ مێردی باش، ڕەنگە بۆ هەر کچێکی دی لە پور و ئامۆزاکانم مێردی زۆر باش بن، بەڵام گوڵدانچی من بە جۆرێکی تر دروست بووم. لە ئێستادا من هەر یەکێکیان هەڵبژێرم، دوانەکەی تر بە حەسرەتەوە دەکوژم، لەوانەیە ئەمە حەسرەتە لە کۆتاییشدا هەر بمێنێت، بەڵام باشتر وایە بڕۆن، بەڵکو لە جێگایەکی زەمیندا بوەستن، بەڵکو لە دوورگەیەک یان شارێکی دنیادا ژنێکی دی ببین و عاشقی ببن و لەوێ نیشتەجێ بن و من لایەت بکەن. من نازانم ئاخۆ دەگەڕێنەوە یان نا، بەڵام لە ئێستادا باشترە دوور بکەونەوە. من تەنیا ئەوەم بۆ دەکرێت دووریان بخەمەوە، بۆ ئەوەی جیهان ببینن، بۆ ئەوەی گەرگەڕانەوە شتێکی ئەم دنیا گەورەیەم بۆ بهێنن، شادم بکات. یان تۆ لەو باوەڕەدانیت من شایستەی ئەوە بم کەسێک بڕوات و لەو سەرەوە شتێکی ئەم دنیایان بۆ بهێنێت؟ ها بە شایستەی ئەوەم نابینیت؟ گوڵدانچی سەری بادا و گوتی نا سەوسن، تۆ شایستەی ئەوەیت، بەڵام من دەپرسم بۆ واز لە چیرۆکی ئەم شوکردنە ناهێنیت و خۆت بڕۆیت لەم کتێبخانەیە وەرە دەرەوە و بڕۆ. من باوکتم، هەموو شتێک دەکەم بۆ ئەوەی بۆ هەر جێگایەک بتەوێت سەفەر بکەیت. سەوسن بێ ئەوەی بیر بکاتەوە بۆ وەستێت گوتی گوڵدانچی من هەندێک جارکە لەگەڵ خودادا قسە دەکەم دەڵێم خودایە بۆ زەویت وەها گەورە دروست کرد، بۆ کیشوەرەکان بەم جۆرە بەرین و دەریاکان بەو چەشنە بێسنوورن، بۆ مرۆڤ لەم گەردونە گەورەیەدا مەحکومە بە بینینی هەندێک شوێنی چکۆلانە، مەحکومە بە دیلی لە یەک ماڵ و لە یەک شار و یەک بستە زەویدا. باوکە من دەزانم من هەتایە لەم قەفەزەدا دەبم. من باڵم نییە، نامەوێت زۆر بیر لە هۆکان بکەمەوە، بەڵام سەیرم کە من کچێکی نەخۆشم و باڵم نییە. یەکێکی وەک من کە تەنیا باوکێکی پیر و بەدبەختی هەیە ناتوانێت ببێت بە دنیا دیدا. ناتوانم تۆ و ئەم کتێبخانەیە جێبهێڵم، ناتوانم لەبری ئەوە دەمەوێت شوو بە پیاوێک بکەم کە بۆنی دنیای لێدێت، بۆنی ئەم ئەستێرەی لێدێت کە دەست لە دەستی دەدەم. دەبێت بزانم کە دەستی بەر گوڵە سەیرەکان کەوتووە، بزانم لە ئاوە دوورەکاندا دەموچاوی شتووە کە دەست لە سنگی دەدەم هەوای دارستانە دوورەکانی تێدا بێت، دەست بکەم هەست بکەم لەسەر ئەم ئەستێرەیە ژیاوە. من بەزەیم پیاندا دێتەوە کە دەڕۆن کە ئەم شارە بەجێ دەهێڵن، بەڵام گەر تا مردن لەم شارە بچکۆلەیەدا بژین ئەو کات زیاتر بەزەیم پیاندا دێتەوە. بەزەیم پیاندا دێتەوە کە بەجلی سەربازیەوە بیان بینم بە خۆیان و پۆستاڵ و بێریەکانیانەوە بچن بۆ جەنگ و بۆ ئابزانن جیاون. مرۆڤ گەر یەک ڕۆژێش بچێت بۆ جەنگ تا مردن بۆنی باروتی لێدێت. باوکە من ماوەیەکی درێژە بیر لەوە دەکەمەوە گەر لێرە بژین چیان بەسەر دێت، دەبن بە فەرمانبەری بچووک یان دەبنە دوکاندارێک کە بەدیار بۆ درە و حەترەوە پیر دەبێت یان لە شەڕە چەقۆیەکدا دەکوژرێت. باوکە
من چەند بیری لێ دەکەمەوە ناتوانم گوناهی وەهایان بەرامبەر بکەم، ناتوانم لە ژیانێکی وەهادا گیریان بکەم، سبەی دەڕۆن یان دوو سبەی یان هەر ڕۆژێکی دی. هەموو هیوام ئەوەیە کە تا ماندوو دەبن زەوی بگەڕێن، گەر هەرگیز نەگەڕانەوە ئەوە من لە دڵەوە دوعایان بۆ دەکەم بەختەوەر بن. ئەوان خۆیان نازانن کە چ ژیانێکی پوچ دەژین، هیچ مرۆڤێک لەم شارەدا نازانێت چ ژیانێکی پوچ دەژی، هیچ مرۆڤێک. بەڵام باوکە کاتێک بڕۆن و دنیا ببینن منیان لەبیر دەچێتەوە، لە قوڵایی دڵەوە حەز دەکەم منیان بیر بچێتەوە، بەڵام گەر منیشان بیر نەچێتەوە هەر بەختەوەر دەبم، چونکە ئەو کاتی ئیتر دڵنیا دەبم کە عاشقی گەورەم هەیە، عاشقێک بینینی دنیا، بینینی ژنە جوانەکانی سەر زەمین منی لەبیر نەبردوێتەوە. گەر لە شارە دوورەکاندا بۆنی خاکی تر و درەختی تر مەستی کردن، ئەو کات گوڵدان چی ڕەنگیان دەگۆڕێت، ژیانیان دەگۆڕێت، ئیتر کاتێک دەگەڕێنەوە بۆ ئێرە دەبن بە کەسێکی تر. بەڵام دڵنیام زۆر کەس تێم ناگەن، نە لێرە و نە لە دەرەوە، زۆر کەس تێم ناگەن. باوکە لە هەر شتێک گرنگتر ئەوەیە ببینم کە ئەوان دوای ئەوەی دنیا دەبینن چۆن سەیری من دەکەن. ئاخۆ من کچێکم، دوای بینینی دنیاش مرۆڤ هەر دەتوانێت عاشقم بێت؟ ئەوە لە پرسیارەکانی تر گەورەترە. من نازانم چۆن دەتوانم خۆشەویستی پێک قبول بکەم کە هیچ لە دنیا نازانێت. بیرۆکەکەی سەوسەن فیکرەت گوڵدانچی زۆر سەرسام کرد. پێشتر حکایەتی ئافرەتێکی نەبیست بوو بۆ چەشنە لە مەراقی وێنەی خۆی دابژی، ئەوەی تێبگات داواکارەکانی چۆن دەیبینن دوای ئەوەی جیهان دەبینن. سیرترین تاقیکردنەوەیەک بوو مەخلووقێک خۆی بۆ تەرخان بکات. پێشتر تەنیا و مرۆڤانەی بینی بوو کە بایەخێکی ئەو تۆ بە وێنەی خۆیان نادەن، یاخود بە وێنەی یەکەمی خۆیان ڕازی دەبن و تا دەمرن پێوەی دەژین. بەڵام ئەوەی سەوسەن پێی وابێت ئەو مرۆڤانەی جیهانیان نەبینیوە ناتوانن بەڕاستی هیچ ببینن، بڕوایەکی نائاسایی بوو. فیکرەت گوڵدانچی هەمیشە باوەڕی وا بووە کە جیهان ئاوێنەیەکی گەورەیە، بەڵام چەشنە ئاوێنەیە کە مرۆڤ بۆ ئەوەی وێنەی خۆی تیا بدۆزێتەوە دەبێت بچێتە ناوی. تەنێ ئاوێنەیەکە لەم دیوە و وێنەی خۆمان نابینین، بەڵکو دەبێت بڕۆینە ئەو دیوی و لە ناویدا مەلە بکەین. ئەوانەی کە دەچنەوە ئاوێنەکەەوە شتەکان بە جۆرێک دەبینن، جیاوازە لە بینینی ئەوانەی کە نەچوونەتە ئەو دی و ئاوێنەکە. بەڵام سەوسەنی کچی ئەوەتەی لەدایک بووە لەو کتێبخانەیەدا دەژی. کچەکە ناتوانێت ڕاستەوخۆ پەیوەندی بە دنیاوە بکات. کچەکەش وەک ئەو دیلی ئەو کتێبخانە گەورەیە بووە. ئێستا دڵنیا بوو هیچ زیندانێک لە زیندانی کتێبخانە قایمتر و تاریکتر و ئەسوورتر نییە. هەر کەس یەک جار کەوتە زیندانی کتێبخانەوە ئیتر تا مردن ناتوانێت بێتە دەرێ. لە دڵی خۆیدا گوتی کتێب تەنیا زیندانە، مرۆڤ لێی دەرناچێت. لە نیهانی خۆیدا گوتی کچەکە دەیەوێت هەموو دنیا لە ڕێگەی کتێبەوە بناسێت. ئەو بۆ پیاوێک دەگەڕێت لە کتێبێکی گەورە بچێت، بتوانێت سەیری چاوی بکات و دنیای لە ناودا بخوێنێتەوە. فیکرەت لەو شەوەدا وا بیری کردەوە. بۆ ئەوەی کچەکەی بژی دەبێت لەو زیندانە بێتە دەرێ. ئێستا دڵنیا بوو تەنیا لەسەر حسابی وێرانبوونی ئەم کتێبخانە گەورەیە سەوسەن دەتوانێت ببێتەوە بە مرۆڤێکی ئاسایی کە لە ماڵێکی ئاساییدا ژیانێکی ئاسایی بژی. دوای ئەو هەموو ساڵە ئێستا ڕقی لە کتێبخانە گەورەکەی خۆی بوو. زۆر ڕقی دەی بوو. هەستی دەکرد ئەم شارە خۆشەویستی کتێب و فێربوونی تیا کوشتووە. دڵنیا بوو هەموو ئەو زانستانەی لە ژیانیدا کۆی کردوونەتەوە سوودێکیان نییە جگە لەوەی مرۆڤ دەخەنە ناو زیندانێکی گەورەوە. لەم شارەدا سوودێکی ڕاستەقینەیان نییە. ئەو شەوە بە جۆرێک لە زانست و کتێب تووڕە بوو، دەیتوانی ئاسان هەموو کتێبەکان بسووزێنێت. بەشی 21 هەموو دەمانزانی کە هەرسێکیان یەک وەڵام بە سەوسەن فیکرەت دەدەنەوە. هیچ کەسێک نەبوو لە شاردا چیرۆکەکەی ببستێت و لەو باوەڕەدا بوو بێت یەکێک لە داواکاران پەشیمان دەبێتەوە. بەڵام ئەو کات هەموو وامان دەزانی پرسیارەکەی خانمی گوڵدانچی پرسیارێکی سادەیە و هیچی دیکەی بەدووادا نایەت. لە ماوەی 10 ڕۆژدا لە چەند کاتێکی جیاوازدا هەر سێ داواکارەکە بە 3 نامەی تایبەتی وەڵامی سەوسەنیان دایەوە.
جگە لە سەوسن فیکرت هیچ کەسی دی نامەڕاستەقینەکانی نەبینی. سەوسن هەر سێ نامەکەی بە داخراوی وەرگرت و هەرسێکیانی بە تەنها خوێندەوە و دوای خوێندنەوەیان هەرسێکیانی لە جێگایەکی نهێنی و تایبەتدا هەڵگرت. ناوەڕۆکی نامەکەی خالید ئامون و مەنسوور ئەسرین ساڵانێکی زۆر بەنهێنی مایەوە، بەڵام نامەکەی کامەرانی سەلما هەر هەمان ڕۆژ لە بازاڕ لە بەردەستی زۆر کەسدا بوو. هەتا هەندێک کەس کۆپیەکی نامەکەیان پێبوو لە گوزەری هەلاجەکان و لای شەربەت فرۆشەکان و لە مەزادخانەی گەورە بە دەنگی بەرزدایان خوێندەوە. تا ئێستاش هەندێک کەس ئەو نامەیەیان لەبەرە. نامەیەکی جوان نەبوو، بەڵکو سادەیەکی تێدا بوو، مرۆڤی غەمگین دەکرد. کامەران بە خەتە سادە و ناڕەکەکەی خۆی نووسی بووی: سەوسن خان، بمنێریت بۆ هەر جێگایەکی دنیا دەڕۆم، هەتا بۆ ئەو پەڕی دنیاش، گەر شوشم پێ نەکەیت هەر دەڕۆم. تۆ چیت دەوێت دەیکەم، بە چ شتێک دەتوانم خۆشەویستی خۆم بسەلمێنم دەیسەلمێنم. بڕۆم بۆ هەر جێگایەک، گەر لەسەر داوای تۆ بێت دوودڵی ناکەم. بۆ ئەوەی بزانیت کامەرانی سەلما چەند حەزی لە تۆیە و چەند دڵی بە تۆیە. باڵ لە باڵندە و تەیر و تیور قەرز دەکەم، بێ ئەوەی مەرجم هەبێت شێتی تۆم، بێ ئەوەی مەرجیشم هەبێت هەر شتێک تۆ داوایکەیت من دەیکەم. من دوێنێ شەو بە هاوڕێکانی خۆم گوت کە لە ماڵی ستیق سێدایان دانیشتبووین و قسەمان دەکرد کە من پێویست ناکات بیر بکەمەوە، چونکە نازانم چۆن بیر بکەمەوە یان لە چی بیر بکەمەوە. من پێشەوەی لەو ژوورە گەورەیەدا تۆ ببینم کە پڕ بوو لە کتێب تۆم خۆش دەویست. ئێستا کە دەزانم تۆ ئەو هەموو کتێبەت خوێندوتەوە شەیداتر بووم. من بە هەموو ڕەفیقەکانم گوت کە تۆ تاقیم بکەیتەوە، باشترە لەوەی تاقیم نەکەیتەوە. من حەز ناکەم زۆر بە عەقڵ بیر لە شتەکە بکەمەوە. مەنگوڵی ڕەفیقم دەڵێت عەقڵ درۆزنە و هەر بە درۆزنیش دەمێنێتەوە. ئەو دەڵێت عەقڵ هەموو مرۆڤێک تێک دەدات، بۆیە من بە عەقڵ بیری لێ ناکەمەوە. تۆ چیت دەوێت من دەیکەم؟ یەک شت کە ناتوانم بیکەم ئەوەیە کە تۆم لە خەیاڵی خۆم بۆ دەرناکرێت. وعدت دەدەمێ ئەوەیان قەت نابێت. من قەت سەوسن خانم لەبیر ناچێتەوە. لەوە دەچێت هەموو شتێکی تر دەکەم. هەموو کەس دەیانزانی کە مەنگوور کۆمەکێکی زۆری بە کامەرانی سەلما کردووە تا نامەکەی دابڕێژێت. هەر خۆشی سوور بوو لەسەر ئەوەی ناوی لە نامەکەدا بێت. سەوسن لە هەر سێ نامەکە نیگەران بوو. هۆی دڵتەنگی و نیگەرانەکەی تەنیا ئەوە نەبوو کە هەر سێ نامەکە وەک ساڵانێک دواتر خۆی بۆی باسکردین بە سێ داڕشتنی خراپ داڕژراون، بەڵکو ئەوە بوو هیچ یەک لەو سێ داواکارە سەرڕۆ و جەسوورە پاشەکشیان نەکرد. ئەو کات کەسمان نەمان دەزانی کە سەوسن بەڕاستی نایەوێت شوو بە کەسیان بکات، بەڵکو بە پێچەوانەوە ڕامان وابوو ئەو لە دڵی خۆیدا یەکێک لە سێ داواکارەکەی بە دڵە و تەنیا لە ترسی شتێکی نادیار ناتوانێت بڕیار بدات. چەند ڕۆژێک دوای گەیشتنی نامەکان دووبارە فیکرەت گوڵدانچی و سەوسنمان لە بەردەم دائیرەی پۆستدا بینیەوە. پێکەوە چوونە ژوورەوە و دوو پێشراوەی گەورەیان وەرگرت و بە تاکسیەکی کۆن گەڕانەوە بەرەو ماڵ. دواتر زانیمان ئەو پۆستە دوو گەورەترین فەرهەنگی تایبەتی باڵندەی لە دنیادا تێدا بووە. لەو ماوەیەدا ئامونیەکان لە لای خۆیانەوە کەسانێکیان دیاری کرد تا شەو ڕۆژ چاودێری ماڵی فیکرەت گوڵدانچی بکەن. مەنگوڕی بابە گەورەش لە بەردەم ئێمەدا وا خۆی دەنوات کە کەسی تایبەتی داناوە هەواڵی بۆ بهێنن، بەڵام زۆربەمان باوەڕمان پێ نەکرد. هەڵبەت توانای مەنگوڕ بە ئامونیەکان بەراورد نەدەکرا. ئامونیەکان خەڵکی ئەجگار دەستڕۆیشتوو بوون، بەڵام مەنگوڕش خەڵکی خۆی هەبوو کاریان بۆ دەکرد، وەک قەپۆز، جوقڵی و لچ قۆقز کە لە بزێوترین چەورەکانی شار بوون. هەردووکیان بە جۆرێک وریا بوون، دەیانتوانی هەواڵی زۆر حاسی لە کونجی زۆر سەختەوە دەربهێنن. ئێوارەیەک حیزەت گوڵدانچی لەگەڵ خەندە گوڵدانچی و حیسمەتی خوشکیاندا بە تایبەت چوون بۆ ماڵی فیکرەت تا تێبگەن کیژەکە چ نیازێکی هەیە. پێدەچوو گوڵدانچیەکانیش بە جۆرێک لە جۆرەکان سەبریان نەمابێت. ئەوەی بابەتی شوکردنەکەی سەوسن لەسەر هەموو زارێک بوو بێزاری دەکردن. هەندێک لەوان ئەو دەنگویانیان بۆ پاشەڕۆژی کچوو کوڕەکانی خۆیان بە هەڕەشەیەکی گەورە دەزانی. ئەوە یەکەمین دانیشتن بوو کە بە دەنگی گەورە لە نێو گوڵدانچیەکاندا تەواو بوو. لەو کاتەوەی فیکرەت لە بەغداد گەڕابووەوە پەیوەندیەکان هێمن و سادە بوون،
بەڵام دراوسەکانی ماڵی گوڵدانچی گویان لە حیزەت گوڵدانچی و مەحسومەی خوشکی بوو کە هەردووکیان بە دوو پاڵتۆی درێژ و دوو چەتری درێژەوە بە تووڕەییەوە لە ماڵی فیکرەت هاتنە دەرێ و بە دەنگی بەرز دایانگوت شێت بووە خانم شێت بووە و عەقڵی فیکرەتیشی تێک داوە. بەڵام تا دوای دوو ڕۆژیش کەس بە تەواوەتی نەیدەزانی لە ماڵی گوڵدانچیدا چی بووە و چی ڕوویداوە. ئێوارەیەک دواتر لە شاردا بڵاو بووە کە سەوسەن داوای کردووە هەر سێ داواکارەکە بە یەکەوە ببینێت. داواشی کردووە هەرێکێک لە داواکارەکان یاوەرێک و کەسێکی نزیک لەگەڵ خۆیاندا ببن. سەرەتا شتەکە تەنیا وەک داواتێکی ئاسایی وەسفکرا. ئێوارەخوانێکی گەورە کە سەوسەن تێیدا لەسەر یەک سەفرە لەگەڵ خوازبێنیکەرانیدا کۆ دەبێتەوە. هەندێک شتەکە واتە گەیشتن کە کیشەکە دەیەوێت بە چەشنی کچە میرە کۆنەکان داواکارەکانی خۆی لە نزیکەوە و ڕوبەڕوو تاقی بکاتەوە. هەندێک دەیانگوت کیشەکە بەنیازە لە ئەتەکێتی خواردن و دانیشتن و قسەکردنیان ورد بێتەوە. هەندێکیش دەیانگوت کیشەکە وەها خۆی تیار کردووە هەرسێکیان ڕیز بکات و کورت و درێژیان بگرێت و چ شتێک لە لەشیاندا دەپێورێت بیپێوێت و دواتر بڕیاری خۆی بدات. دەبێت بڵم کە هەواڵی ئەو داوەتە هاوبەشە لە هەموو بارەکاندا شبەرزەیەکی زۆری دروست کرد. مێژووی شارەکە و نێرێتەکانی ئاسان خۆی بۆ ئەو جۆرە شتانە نەدەکردەوە. پێشتر کەس ئەوەی نەبیستە بوو خێزانێک کیشەکەیان داواکاری زۆری هەبێت و بەو چەشنە هەمویان بۆ سەر یەک سفرە داوات بکەن. بەڵام بەوەدا داوەتەکە بە جۆرێکی ڕەسمی بوو لەسەر کارتی تایبەتی نووسرا بوو. کارتەکان لەبری ناوی سەوسەن ناوی هەریەک لە فیکرەت گوڵدانچی و خەندان گوڵدانچی خوشکە بچووکی هەڵگرتە بوو. کەس هەستی بە ناڕێکێکی گەورە نەکرد. دیار بوو بیرۆکەی ئەو داوەتە لە پشت شەڕی ناوخۆی نێوان گوڵدانچیەکانەوە بووە. بۆدا حیزەت گوڵدانچی خۆی بە پارێزەری گەورەی ئیرسی گوڵدانچیە دێرینەکان دەزانی کە پێکرا خەڵکانێکی بێدەنگ و بەنەریت و محافەزەتکار بوون. ئەو داوەتەی بە ناشایستە و دەرچوون لە ئوسوڵ دەزانی. یەک ئەوەی گوڵدانچیەکان بە هاتنی پۆلی خوازبێنیکەران بۆ کیشەکانیان بەختەوەر و خۆشحاڵ بن کیژانیان وەها جۆرە سەرنج و ناوداریەک ڕابکێشن. حیسمەت گوڵدانچیش لە برا گەورەکەی کەمتر تووڕە نەبوو. ڕۆژی زویریەکە ئەویش دەستی بە مێزی هۆڵە گەورەکەی ماڵی فیکرەتدا کێشا و گوتی چ ئابڕوو چوونیەکە بە کچەکانمان بڵین پیاو لە دەوری خۆیان خڕدەکەنەوە. دەبێت بڵێم گەر ئەو ڕووداوە سەیرانە نەبایە کە دواتر هاتنە پێشێ لەوانە بوو خەڵکێکی زۆرتر دەم لە فیکرەت گوڵدانچی و کیشەکەی بکەنەوە. بەڵام پێشهاتەکانی دی بە چەشنێک خەیاڵی و نائاسایی بوون. خەڵک زوو قسە و باسی ئەو داوەتە نائاساییان لایەت کرد. دیار بوو داوەتکراوانیش هەموو ترسیان لەو دانیشتنە هەبوو. هەر داواکارە و بە ئومێدی ئەوە بوو جارێکی دی دانیشتنێکی تەنیا لەگەڵ سەوسەندا هەبێت. هەر یەکە و کینەیەکی شارداوای بەرامبەر ئەوانی دی لە دڵدا بوو. بەڵام ڕۆژی دانیشتنەکە هەمووان هەوڵیاندا هێمنی خۆیان بپارێزن و بەسە بەردەربکەون. مەنگوڕی بابە گەورە بە کامەرانی سەلمای گوت ئەوە فرسەتێکی باشە بە ویقار بازاڕی ئەوانی تر بشکێنین. کامەرانی سەلمان تەنیا داواکارێک بوو بەجلی کوردیەوە چوو بە داوەتەکە. هەموو کەس دەیزانی کە مەنگوڕ یاوەری ئەوە و تا کۆتاییش یاوەری ئەو دەبێت. کەسانێکی تریش لە مەنسوور ئەسرینەوە ئەو هەواڵانەیان پشت ڕاست کردەوە کە ساقی مەحموود یاوەری مەنسوورە. بەڵام تا ڕۆژی داوەتەکە ڕوون نەبوو ئامونیەکان کێ لەگەڵ خالیددا دەنێرن. وادەی داوەتەکە سەعات 12 یەکێک لە ڕۆژانی هەینی بوو. هەر شەش داوەتکراوەکە لە نێوان سەعات 12 و 12 و چارەکدا گەیشتنە ماڵی گوڵدانچی. جگە لە خالید ئامون کە لەگەڵ قەلەندەر ئاموندا بە ماشێنێکی توێتای نوێ گەیشتناوێ چوارەکەی دیکە بە تاکسی گەیشتنە بەر قاپی گوڵدانچی. هەموو سەرسام بوون لەوەی ئامونیەکان لەبری فەوزی بەگ و سەلامی ئاسنگەر یەکێکی وەک قەلەندەر ئامونیان هەڵبژارد کە وەک پیاوێکی شەڕانی و کەم حوسەڵە ناسرا بوو. پێکرا پێمان وا بۆ ئامونیەکان قەلەندەریان بەرابەری مەنگوڕ داناوە و بە ڕۆحی جەنگەوە چوونەتە ناو ئیشەکەوە. ئەو کات نەمان دەزانی ئەو هەڵبژاردنە چ کاریگەریەکی لەسەر هەموو بەسەراتەکان دەبێت. میوانەکان سەرەتا لەلایەن فیکرەت گوڵدانچی و خەندانی خوشکیەوە لە ساڵۆنە گەورەکەدا پێشوازیان لێکرا. هەموو بە جوانترین شێوە خۆیان گۆڕی بوو. هەموو هەوڵیاندا ویقار و هێمنی دەربخەن. هەر لەو ساڵۆنەدا دەبایە فیکرەت گوڵدانچی دەست بکاتە ملی کامەرانی سەلما و دەستی بگرێت و داوا بکات تەوقە لەگەڵ مەنسوور ئەسریندا بکەن. ئەو ئاشتبوونەوەیە یەکەمین و گرنگترین شتی سەرەتای دانیشتنەکە بوو. خەڵکانێکی زۆر سوسەی ئەویان کردبوو کە گوڵدانچیەکان دەشێت کارێکی وەهایان بەدەستەوە بێت
تاوەک خێزانێکی باش و ئاشتی خواز دەربکەون. لە ڕاستیدا و ئاشتبوونەوەی هەڵاو دەنگوویەکی وەها گەورەی نەنایەوە کە چاوەڕوان دەکرا، چونکە دواتر شتەکان شێوەیەک و سروشتێکی وەهایان وەرگرت. زۆربەی خەڵک شەڕی ژێرزەمینەکەی دوکانی خودرۆ دوویاریان لەبیر چووە. لە ساڵۆنەکەی ماڵی گوڵدانچیدا ماوەیەک جگە لە بێدەنگیەکی قورس هیچ شتێکی دی سەروەر نەبوو. ئەو ئاو و شەربەت و چکلێتە شیرینانەی پڕوشە گێڕانی کۆمەکێکی بەداوەتکراوەکان کرد لە بێدەنگی خۆیاندا قوڵتر ببنەوە، تاکە کەسێک کە لە ژێرەوە بەنهێنی لە هەموانی دەڕوانی خالید ئامون بوو کە هێمنی ڕوخساری نەی دەکرد کینەی شاردراوەی دڵی داپۆشێت، کە لە ساڵۆنەکەدا دانیشتبوون جگە لە هەندێک وشەی کەم کە ساقی مەحموود و مەنگوڕ دەربارەی ساردی زستان گۆڕیانەوە هیچی ئەو تۆ نەگوترا. کەمێک لەسەر خوتبەی مەلایەکی هەفتەی پێشوو قسەیان کرد کە هەڕەشەی لە ژنانی سفور کردبوو. مەنگوڕ گوتی مەلاکان حەق نییە قسەی وا بکەن، هەرکەس بەقوونی خۆیەوە دەچێتە قەبرەوە. قسەکانی مەنگوڕ فکرەت گوڵدانچی خستە پێکەنین. هەمووان ماوەیەک نەفەری ناو یەک پاس چۆن لەگەڵ یەکدا دەدوێن بەو چەشنە لەگەڵ یەکدا قسەیان کرد. سەوسان یەکەم جار لەسەر مێزی نانخواردنە گەورەکە دەرکەوت. فکرەت سەرەتا پێش میوانەکان کەوت بووە سەر مێزێکی گەورە کە تەواو بە خواردن ڕازا بووە. هەمووان لە هەمەڕەنگی و ناوازەیی سفرەکە سەریان سوڕما، بەڵام پێکرا سەرنجی ئەوەیاندا بە پێچەوانەی نەریت و چاوەڕوانیەوە هیچ چەشنە گۆشتێکی باڵندە لە نێو خواردنەکاندا نییە، بێ ئەوەی کەس هیچ بدرکێنێت و تێبینی خۆی ئاشکرا بکات. هەریەک لەسەر کورسی خۆی دانیشت. کاتێک سەوسەن هاتە ژوورێ هەمووان چەند ساتێک بوو لەسەر مێزەکە دانیشتبوون. کراسێکی سپی و جینزێکی کاڵی لەبەردا بوو. ئەو هەستەی لای هەمووان بەجێ هێشت کە هەر ئێستا لە کتێبخانەکەی هاتوۆتە خوارێ و تاو کاتە سەری بەسەر کتێبەکانەوە بووە. کەس چاوەڕوانی ئەوەی نەدەکرد کچێکی وەها بۆ داواتێکی وەها گرنگ نەمەکیاج بکات، نەخۆی بڕازێنێتەوە، نەشتێک بکات فریوی داواتکارەکانی بدات. لەگەڵەوەشدا سەوسەن هێشتا هەر گەلێک قەشەنگ و ناسک بوو. گەلێک قەشەنگ و ناسک دیار بوو. ئەو ماندیۆتێ زۆرەی، ئەو لاوازیەی، ئەو سپیالگەڕانەی ڕەنگی، ئەوەی بەنیگایەکی ماندوو بە دەنگێکی کەمێک کپ و لاوازەوە یەکەیەکە بە خێراتنی کردن و فەرمووی لێکردن دانیشن. هەرسێ عاشقەکەی تووشی تێکچوون و پەشۆکانێکی گەورە کرد. ئامادەبوونی لەسەر سفرەکە و ترسی لە هەموواندا خوڵقاند کە بە وردی پەیڕەوی ئەتەکێتی خواردن بن. سەوسەن چەند جارێک دووبارەی کردەوە کە هەمووان بێ هیچ کێشە و ئەتەکێتێک نان بخۆن. بەڵام ترسی میوانەکان هەروەکو خۆی بوو. هەرسێ داواکارەکە شتێکی کەمیان خوارد. هەرسێکیان لەبەر ناسکی دانیشتنەکە هەوڵیانداوە دەرکەون هەوڵیاندا وا دەربکەون کە کەمخۆری سروشتین. هەتا مەنگوڕیش کە زۆر بە سفرەکە سەرسان بوو دەستی گرتەوە و کەمی خوارد. دوای نان خواردن هەمووان گەڕانەوە بۆ ژووری گەورەی دانیشتنەکە. بێدەنگی پێش چاخواردنەوە و دوای چاخواردنەوە قورس و ترسناک بوو. سەوسەن نە لە کاتی نانخواردن و نە لە کاتی چاخواردنەوەدا بە شێوەیەکی تایبەتی سەیری هیچێک لە داواکارەکانی نەکرد. دوای تەواوبوونی چاخواردنەوە فکرەت گوڵدانچی ڕووی لە هەموو میوانەکان کرد و گوتی وەک هەموو دەزانن و تەواوی خەڵکی شاریش دەزانێت، بەڕاستان داواکاری کچەکەی من و پێکیشەوە لەسەر ئەو مەرجە ڕەزامەندن کە سەفەرێکی درێژ بکەن و هەر داواکاریەک سەوسەن بخاتە بەردەمتان بە دوای دابڕۆن. دیارە منیش تا ئێستا بە تەواوی نازانم سەوسەن بیر لە چی دەکاتەوە و نیازی چییە، بۆیە لەسەر داوای خۆی داوەتتان دەکەمە کتێبخانەکەی سەرەوەمان. ئەو جێگایی ئێوە پێی ئاشنان و پێشتر پێکەوە لەگەڵ سەوسەندا لێی دانیشتون. دڵنیام لەوێ سەوسەن هەموو شتێکتان بۆ ڕوون دەکاتەوە. ساتێکی ئاسایی نەبوو. هەر شەش میوانەکە بە هێمنی کەوتنە دوای فکرەت گوڵدانچی. لە ژووری کتێبخانەکە قەنەفەکان بە جۆرێک دانرابوون هەمووان بتوانن سەیری یەکدی بکەن و لە هەمان کاتیشدا ڕوویان لە سەوسەن بێت. ئەو ڕۆژە کە عاشقە شەیداکان لە شوێنی خۆیان دانیشتن پێکڕا بە جۆرێک لە ناوەوە خۆشا بوون. نان دەتوانێت هیچ شتێک بڵێن. سامێکی وەها سەیریان تێدا بوو ویان هەز دەکرد کە یەکەم جارە پێدەخەنە ئەم جێگایەوە. هەمووان ژووری کتێبخانەکەیان زۆر گەورەتر و بەرینتر لەوە بینی کە هەیە. کە دانیشتن و سەوسەن بەرامبەریان دانیشت، هەموو دەستیان کرد گرنگترین ساتی ژیانیان هەموو هەستیان کرد گرنگترین ساتی ژیانیان ئەم چرکەیە و گرنگترین ڕۆژی ژیانیان ئەمڕۆیە. ویقاریان، وەستانیان، جوڵەیان لە نێو کتێبخانەکەدا نائاسایی بوو.
سەوسەن بەهێمنیەوە بەرامبەریان وەستا و دەستی کرد بە قسەکردن بە زەردەخەنەیەکی کاڵەوە کە بە ئەستەم لەسەر لێوی سەمای دەکرد گوتی: ئێستا کاتیەوە هاتووە هەمووتان بزانن من چیم دەوێت. کەمێک لەسەر قەنەفەکەی پاڵی دایەوە بە غەمگینێکی زۆرەوە گوتی: بەڵام پێش ئەوە تکا دەکەم هەمووتان بێ ئەوەی دووتڵ بن دەتوانن داواکەی خۆتان بشکێننەوە. من زویر نابم، من هیچ شتێک لە دڵ ناگرم، بگرە بۆتان بەختەوەر و ئاسوودە دەبم، چونکە من دوجار لە ئاسوودەیی ئێوە زیاتر هیچ شتێکی ترم ناوێت. من دەمەوێت ڕقتان لە یەکتر نەبێت. مەنگوڕ بە زەردەخەنەیەکی گەورەوە گوتی: سەوسن خان، خوازبێنی وەکو تیر وایە کە لە کەوان دەرچوو ناگەڕێتەوە. تازە مەسەلەکە لە پەشیمانی دەرچووە، تیرێکە کەوانی تێپەڕاندووە. ئەوەندەمان لەسرە سەیری بکەین و بیبینین کوێ دەپێکێت. کاسێتی پێنجەم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. سەوسەن بێ ئەوەی سەیری مەنگوڕ بکات تەماشای هەر سێ داواکارە گەنجەکەی کرد و گوتی: لەوانەیە بڵێن ئێستا درەنگە، بەڵام من دەڵێم درەنگ نییە. بۆ ئەوەی لە خوازبێنیەک دەرچیت هەرگیز درەنگ نییە. هەمووتان دەتوانن لە هەر کاتێکدا بێت واز لە هەموو شتێک بهێنن. من زۆر لە هیچ کەس ناکەم. هیچ وەخت درەنگ نییە، نە ئێستا و نە بەیانی و نە دوو بەیانی و نە هیچ وەخت. کەمێک بە ماندووی چاوی لێک ناو گوتی: نا، هیچ کات، بۆ هیچ شتێک درەنگ نییە. زەمان ناکۆتایە. هەمووان کەمێک لە دواهەمین وشەی سەرسام بوون. ساقی مەحموود بە کەمێک دوودڵی و پەشۆکانەوە گوتی: ڕاستە، زەمان ناکۆتایە. سەوسەن لەسەرە خۆ سەیری هەمووانی کردەوە. مەنگوڕ ویستی شتێک بڵێت، بەڵام نەیزانی ئەو شتە چییە کە دەبێت بیڵێت. پاش ئێستێک و بە کەمێک ناکامیەوە گوتی: یوسف کەویار بە ڕەحمەت بێت دەیگوت: زەمان پردێکە هەموو بەسەریدا دەڕۆین. ئەو دەیگوت ئینسان بە هەڵەوا دەزانێت لە ناو خانوو و سەر جادە و ژوور و ئەو شتانەدا دەژی. ئینسان لە یەک ژووردا دەژی، ناوی زەمانەیە. ئەو وای دەگوت. سەوسەن دووبارە سەیری هەر سێ گەنجەکەی کردەوە و لەسەر هەمان ڕیتم گوتی: هەر ڕۆژێک ویستان لە هەموو ئەم پەیمانە دەربچن دەتوانن دەربچن، بەڵام بەر لەوەی من یەکێک لە ئێوە وەک شەریکی پاشە ڕۆژی خۆم هەڵبژێرم دەبێت ئێوە دنیا ببینن. ئێوە سێ گەنجن، هیچ شتێک لەسەر جیهان نازانن، هیچ شتێک. وا دەزانن دنیا لە کۆڵانەکەی خۆتانەوە دەست پێ دەکات و لەویادا تەواو دەبێت. ئەم شارە لای ئێوە وەک قەفەزی لێ هاتووە، دەبێت سەرەتا بفڕن، زۆر زۆر بەرز بفڕن، دواتر بگەڕێنەوە بۆ لای من خۆم ناتوانم بفڕم. من نەخۆشم، من کچێکی نەخۆشم. دەمەوێت لەگەڵ مرۆڤێکدا بژیم کە بزانم بەڕاستی دنیای بینیوە. قسەکانی بێدەنگێکی قوڵی دروست کرد. هەمووان بێدەنگ سەیری سەوسەنیان دەکرد. کەسیان نەدەزوڵان، کەسیان هەناسەی نەدەدا. جگە لە کۆکەیەکی چکۆلانەی قەلەندەر ئامون کەس دەنگی لێوە نەهات. سەوسەن گوتی: من دەزانم دنیا چەند گەورەیە. لە منداڵیەوە دەزانم، لە ڕێگەی ئەو هەموو کتێب و ئەتڵەس و فەرەنگانەوە دەزانم دەریا هەیە. لە قەراغی دەریاکاندا چەند کەشتی گەورە گەورە لەنگەر دەگرن. لەم شارە بچکۆلەیەدا لەناو ئەم شاخ و داغەدا ئێمە هیچ نازانین. ئەم شارە بچووکانە وا دەکەن مرۆڤ گەورەی دنیای بیر بچێتەوە، بەڵام من ڕۆژێک لە ڕۆژان گەورەی دنیام لە یاد نەکردووە. بە زەردەخەنەیەکی ماتەوە سەیری هەر سێ داواکارەکەی کرد و بۆ ئێستێک هەناسەیەکی کورتی وەرگرت و گوتی: زەوی ئەستێرەیەکی گەورەیە. ئێمە لەم شارە بچووکەدا وەکو ئەوە وایە لەسەر زەوی نەبین، وەکو ئەوە وایە نەزانین چەند جەنگەڵی گەورە و ڕووباری گەورە و بیابانی گەورە لەم دنیایەدان. گەر منتان خۆش دەوێت یەکەم جار دەبێت بڕۆن و دنیا ببینن. من ناتوانم لەوە دڵنیا بم کە ئێوە بەڕاستی منتان خۆش دەوێت.
گەر جیهانتان نەبینی بێت و شوێنی تر و نیشتیمانی ترتان تاقی نەکردبێتەوە کە دنیاتان بینی ئەو کات هەموو شتەکان بە چاوێکی تر دەبینن، منیش بە چاوێکی تر دەبینن. تەنیا کەسێک دەتوانێت بەڕاستی بزانێت بۆچی دەژی کە دنیای بینی بێت کە گەورەی زەوی دۆزی بێتەوە. یەکەم شت ئەوەیە دەبێت لەم وڵاتە دوور بکەونەوە، لەم شەڕ و شۆڕ و گۆشتارە بەردەوامانە دوور بکەونەوە. ئەوەی ئەم وڵاتە بەجێ بهێڵن مەرجی منە، بڕۆن و بەسەر زەویدا بگەڕێن. کچانی تر وەک مارەیی داوایی زێڕ و مرواری و ئەڵماس دەکەن. من داوای 100 باڵندەتان لێ دەکەم، 100 باڵندەی ناوازە کە لە شوێنی جیاوازی زەویدا دەژین. هەر یەکەتان 100 باڵندە لەمڕۆوە تا 8 ساڵ کاتتان هەیە بە دنیادا بگەڕێن. من دوای ئەوە دەتان بینمەوە، دەتوانن هەر کاتێک ویستان سەفەرەکەتان ببڕن و واز لە هەموو شتێک بهێن و گەڕێنەوە بۆ ئەم شارە. دەشتوانن نەگەڕێنەوە، دەتوانن لە هەر وڵاتێکدا ئارام بگرن و ژیانێکی ترتان خۆش بوێت و بژین. دەتوانن چ ژیانێکتان پێخۆشە و چ شارێکتان پێخۆشە هەڵی بژێرن و من لەبیر بکەن. من چاوەڕوانتان دەکەم، من 8 ساڵ چاوەڕوانتان دەکەم کە گەڕانەوە شوو بە یەکێکتان دەکەم، یەکێکتان هەڵدەبژێرم، سێری دڵتان دەکەم. دەبینم چەندە ڕووناکیتان پێیە، چەند بۆنتان پێیە. ئەو کات بڕیار دەدەم. ئێستا ناتوانم هیچ یەکێکتان هەڵبژێرم، چونکە ئێستا هەرسێکتان وەک یەک وان، هەرسێکتان لە یەک دەچن. هەموو پیاوی ئەم شارە لە یەک دەچن، وانییە هەمویان لە یەک دەچن. ئەوە لە هەرە ڕستە کوشندەکانی ئەو دوانی و ڕۆسەیرە بوو کە سەوسەن تێیدا داواکارەکانی خۆی سەرسام کرد. بەشی 22 لە ئێوارەدا هەواڵی داواکەی سەوسەن فیکرێت بە هەموو شاردا بڵاو بووە. سەرەتا زۆربەمان باوەڕمان پێ نەکرد، کەسمان لەو باوەڕەدا نەبووین کە هەر سێ داواکارەکە بکەونەوە هاداوێکەوە. زۆربەمان شتەکەمان وەک تەڵەیەک دەبینی، ئەو کیژە دای نابێت تا هەرسێ کوڕەکە لە کۆڵ خۆی بکاتەوە. شتێک لە نیگەرانی و تووڕەیی هەمومانی داگرتە بوو. هەر قسەیەک دەکرا پڕ بوو لە گومانی خراپ. ئەوەی هەر داواکارێک زەرفێکی تایبەتی وەرگرتووە کە وێنەیەکی سەوسەن و ناوی کۆمەڵک باڵندەی سەیر و ناوازەی لەگەڵ کۆمەڵک نەخشەدا تێدایە. هەمومانی ساکاند. هەر داواکارە و دەبایان وێنەرێک ڕاست بێرێت لەمەوەی ئەو 8 ساڵەدا وێنە و هەواڵی ئەو بە سەوسەن بگەێنێت. هەمووان لەسەر ئەوە تەبا بوون هیچ یەکێکیان بۆی نەبێت نامە بۆ سەوسەن بنووسێت، چونکە دەشێت یەکێک لە داواکارەکان لە ڕێگەی فریوی وشە و ئەو فێڵبازی و تەڵەکانەی لە ناو نووسیندا هەیە کارێکی خراپ لە سەوسەن بکات و داد و یەکسانی لە یاریەکەدا نەهێڵێت. ئامونیەکان لە هەمووان تووڕەتر بوون. ئەوەی کوڕێکی بنەماڵەکەیان 8 ساڵ لە پێناوی ژنێکدا ئاوارە بێت داوایەکی قورس بوو، ئاسان لای ئەوان قبوڵ نەدەکرا. ئەو ڕۆژە کە میوانەکان لە ماڵی فیکرێت گوڵدانچی هاتنە دەرەوە، خالید ئامون لە هەمووان ماندووتر بوو. هەستی کرد هێدی خۆشەویستی ئەم ژنە لە ناوەوە خاپووری دەکات. لای ئەستەم بوو ئەم شارە و ئیشەکەی و خزمەکان و کۆبوونەوەی ئامونیەکان بخاتە لاوە و بەرەو دەرەوە بڕوات. ئەوەی دنیا گەورەیە یاخود بچووکە ڕۆژێک لە ڕۆژان غەمی ئەو نەبووە. لە منداڵیەوە فێر بووە ئەوەندە بیر لە دنیا بکاتەوە کە پێویستی پێیەتی. دنیا لە دەروی ئەم شارە لای ئەو سێبەرێکی تاریکە کە هیچ شتێکی گرنگی تێدا نییە بۆی بژی. شەرمەزاریەکی گەورە بوو چەندین ساڵ لە دووی داوای ژنێک ئاوارە بێت. ئەوە پێچەوانەی کولتوری جوامێری و پیاوەتی خێڵەکەیان بوو. پێچەوانەی ئەو شەریعەتە بوو کە ڕێگای نەدەدا ژن چارەنووسی پیاو دیاری بکات. دەبێت ئامونیەکانی تر چی بڵێن؟ دڵنیا بوو دوجار وەک هەمیشە پشتی دەگرن، بەڵام دەشیزانی هەندێکیان تا مردن وەک کەسێکی لاوەست سەیری دەکەن کە لەسەر داوای ئافرەتێک بە دنیادا ئاوارە بووە. ئەو شەوە بە درێژایی لە ژوورەکەی خۆیدا مایەوە تا درەنگ بەتەنیا لەو ڕووبەرە بچکۆلەیەدا دەهات و دەچوو. هەستی دەکرد ئەو داوایەی سەوسەن زۆر ئازاری دەدا،
دەیخاتە بەر ئەزمونێک لەوانەیە ڕۆحێکی ئاڵۆستری بۆ دروست بات. ئەوەی دنیا زۆر گەورەیە، شاری زۆر نەناسرا و سەیر هەیە، هەستێکی تایبەتی تیانە دەبزواند. هەستی کرد گەرچی هەمووشیانی لەم شارەدا بردووەتە سەر، بەڵام هێشتا لە زۆر شتی تێناگات. لای خۆشتر بوو لە ژیانی ئەم شارەدا نوقم بێت، نەوەک لە جیانێکی بێسونوردا خۆی ون بکات. بەڵام دەیزانی ئەم قسانە ئێستا نرخێکی ئەوتویان نییە. گەر سەوسەنی دەبێت بڕوات، نەی دەویست زۆر بیر بکاتەوە. دەیزانی بیرکردنەوە بەرەو هیچ جێگایەکی نابات. ئەویش بە درێژایی ژیانی زۆر باوەڕی بە بیرکردنەوە نەبوو. ئەویش باوەڕی وابوو بیرکردنەوە کێشەکان ئاڵۆز دەکات و چارەیان ناکات. شەوی دواتر چوو بە ماڵی قەلەندەر ئامون و بڕیاری خۆی پێڕاگەیاند کە بەڕاستی دەیەوێت دوای باڵندەکان بکەوێت. ئەو شەوە ئامونیەکان کۆبوونەوەیەکی گەورەیان هەبوو. هەواڵەکە بە چەشنێک سەیر و هەموو دەیانویست لە زاری خالید ئامون و یاوەرەکەی و ڕاستەقینەکان ببیستن. کۆبوونەوەکە لە ماڵی فەوزی بەگ ساز کرابوو. فەوزی بەگ تەنیا کەسێک بوو هەواڵەکە خۆشحاڵی کردبوو. بیرۆکەکەی سەوسەنی بە جۆرێک لا قەشەنگ بوو هەمووانی نیگەران کرد. ماڵی فەوزی بەگ ئەو ڕۆژە بە جۆرێکی بێوێنە جەنجاڵ بوو. چەندین ساڵ بوو هیچ کۆبوونەوەیەکی ئامونیەکان هێندە خەڵکی ڕانەکێشا بوو. ژووری دیوەخانەکە بە جۆرێک پڕ بوو مرۆڤ بە زەحمەت دەیتوانی هەناسە بدات. سفرەکان جار دوای جار دادەخران و هەڵدەگیرانەوە. ئاوگێڕەکان بێوچان بەڕێوە بوون. بەوەدا ژوورەکە زۆر گەورە و پڕ بوو. مرۆڤ بە زەحمەت گوێی لە دەنگی هاوسەکەی دەبوو. تا ئەو ساتەی خالید ئامون و قەلەندەر گەیشتن، هەمووان بێسرەوت قسەیان دەکرد. فەوزی بەگ بە جەنجاڵەکەی خۆیەوە پێشوازی لە هەردووکیان کرد. بە دەنگی بەرز گوتی: خالیدی کوڕم، دڵنیا بە ژنێکی نایابت هەڵبژاردووە. ئەم ژنە لە ژنی ناو حیگایەتە کۆنەکان دەچێت، لە کچی پاشا کۆنەکان. هەموو ژیانم تەمەنام کردووە ژنێکی وا ببینم. وام هەست دەکرد کە ئەو جۆرە ژنانە 300 ساڵیشە لە دنیادا نەماون. بەڵام خودای گەورە ویستویەتی بەر لە مردنم ژنێک لە شارەکەدا ببینم کە بەڕاستی لە پەری ناو کتێبە کۆنەکان دەچێت. خوای گەورە بەڕاستی ئەوەی ویستووە. قسەکانی فەوزی بەگ دەنگەدەنگ و هەڵایەکی گەورەیان دروست کرد کە میوانە تازەکان دانیشتن. جۆرێک لە ئارامی گەڕایەوە بۆ ژوورەکە و میوانەکان دوای ئەوەی کەمێک پشویاندا، قەلەندەر ئامون ڕووی کردە هەموو ئەوانەی لە دیوەخانەکەدا دانیشتون و گوتی: ئەوەی بیستوتانە ڕاستە. ئەو کچە دەیەوێت خالیدی خزممان بڕوات بۆ دەرەوەی وڵات. دەڵێت پێشەوەی شوو بە هیچ یەکێک لەو سێداواکارە بکەم دەبێت دنیا ببینن. دەیەوێت کوڕەکە ماوەیەک بە دوای کۆمەڵێک باڵندەدا بگەڕێت، باڵندەی تایبەتی و ناوازە. دەبێت یەکەیەکە ئەو باڵندانە لە هەرێمی جیاوازی دنیادا کۆ بکاتەوە و لە ماوەی 8 ساڵی دیدا بگەڕێتەوە بۆ ئێرە. کە هەر سێداواکارەکە گەڕانەوە، 3 ڕۆژ لەگەڵ هەرسێکیاندادا دەنیشێت و دواتر بڕیار دەدات شوو بە کێیەکات. ئەوە کورتەی چیرۆکەکەیە. بەڵێ ئەوەیە، هیچی تر نییە. نا، هیچی تر نییە. ئێمە دوێنێ لە ماڵی فیکرێت گوڵدانچی ئەو قسانەمان بیست. لەو کاتەدا 3 گەنج بە 3 سینی گەورەی شەربەتەوە بەسەر میوانەکاندا دەگەڕان. هێشتا قەلەندەر ئامون قسەکانی تەواو نەکردبوو کە بوو بە دەنگەدەنگێکی زۆر. قسەکانی تووڕەیەکی کتوپڕیان دروست کرد و یەکێک گوتی: ئەم کچە خۆی بە چی دەزانێت؟ یەکێکی تر گوتی: ئەگەر پەریزادەش بێت ئەوە ناهێنێت 8 ساڵ بۆی ئاوارە بیت. یەکێکیش کە لەو سەری هۆڵەکەەوە بۆ گوتی: ها، ئەمە فیتێکی تری گوڵدانچەکانە کە بە درۆ خۆیان وەک خەڵکێکی بێوەی و بێمەزەڕەت نیشان دەدەن. سوێن دەخۆم، مەسەلەکە هیچ نییە جگە لە فێڵێک بۆ ئەوەی داوای پارەیەکی زۆرترمان لێ بکەن، سەروەتێکمان لێ بستێنن کە ئێمە بۆ ژنهێنان نەمانداوە. دەمانەوێت دواتر بڵێن سیر بکەن چۆن ئامونیەکانمان هێنایە سەرچۆک. دەست دەدەم بە قورئاندا کە وایە هەموو دەزانن ئێمە بۆ ژن دەست ناکرینەوە، چی لە گیرفانماندایە دای دەنین، دەیانەوێت بماندۆشن. سەیکەرەم هەمووانی هێور کردەوە و گوتی: ئێمە بۆیە ماوین چونکە هەمیشە ڕێزمان لە قسەی یەک گرتووە، حورمەتی یەکترمان لایە، تێدەگەن قسەی ساحێب مەسەلەکە لەسەر و هەموو شتێکەوەیە. لێگەڕن با خالید خۆی قسە بکات. خالید ئامونی کە ئامادەبوونی ئەو حەشاماتە سەرسامی کردبوو،
بێ ئەوەی بشڵەژێت یاخود دوودڵ بێت لە شوێنی خۆی هەستا و گوتی بە ئیجازەی هەمووتان تکا لە شەربەتگێڕ و ئاوگێڕەکان دەکەم تۆزێک بۆستن. حەزیزان، ئێوە ئامونین و منیش ئامونیم، هەموو شانازی بەوە دەکەین کە پشتی یەک نادەین لە زەوی. هەمووان شانازی بەوە دەکەین. کاتێک باپیرانمان لە گوند دابەزینە شار، ئێمە خۆشەویستی و خزمایەتیمان نەدۆڕاند، وانییە نەمان دۆڕاند. چاوانی خالید دەبریسکانەوە، دەموچاوی لە هەر کات باریکتر و نیگای ڕەقتر و پڕ نهێنیتر بوو. کەس تا ئەو کات ئەو دەنگە گەرمەی لێ نەبیست بوو. غەمێک لە گەرویدا بوو. هەرکەس لە ژیانیدا یەک ڕۆژ عاشق بوو بێت دەیزانی ئەوە دەردی خۆشەویستیە. گوتی تکا لە هەموو برایان دەکەم تفەنگ بە تاریکیەوە نەنێن. خۆتان دەزانن هەموو ژنێکی دنیا کەشوو دەکات مەرجی هەیە. لەم سەر ئەستێرەیە یەک ژنم بۆ بدۆزنەوە بەبێ مەرج شووی کردی بێت. مەرجدانان لە خوێنی ئەو جنسەدایە. ئێمە هەموو پیاوین و دەزانین ئەو مەرجانە بۆ ئێمە چەند قورسن. هەیانە داوای سامانی زۆر دەکات، هەیانە بە کێشی خۆی زێر دەوێت. بەڵام سەوسەن فیکرت جۆرێکی ترە. دڵنیاتان دەکەمەوە کە چاوی لە سامانی ئێمە نییە. دڵنیاتان دەکەمەوە هێند هەیە دەیەوێت لەگەڵ کەسێکدا بژی کە دنیای بینیوە. من بڕیارم داوە بچمە ژێر باری ئەو مەرجەوە. بڕیارم داوە بڕۆم. بڕیارم داوە زەوی بە دوای ئەو باڵندانەدا بگەڕێم کە ئەو داوایان دەکات. دەزانم زۆرتان وەک شەت سیرم دەکەن، بەڵام لە یەکەم ڕۆژەوە کە ئەو کچەم بینیوە بڕیارم داوە بۆ من بێت بە هەر نرخێک بووە. من بیر لەوە ناکەمەوە ڕاستم یاخود هەڵم. هیچ ئامونیەک تا ئێستا بیری لە ڕاست و هەڵە نەکردوێتەوە. وەک هەموو ئامونیەکی تر لە هەر کوێ بین دەبێت براوە بین، لە شار بین یاخود لە لادێ. لێرە کۆگاکان و قەیسەریمان هەبێت، یاخود لەسەر مەرزەکان قاچاقێتی و قاچاقچێتی بکەین. لە شار بین یاخود لە چیا، هەر شتێک بێت و لە هەر شوێنێک بێت. ئێمە تەنیا بیرمان لە بردنەوە کردوێتەوە. ئەوە لە خوێنی ئێمەدایە، ئەوە دینی ئێمەیە. منیش ئێستا تەنیا بیر لە بردنەوە دەکەمەوە. شتێکی سارد لە نیگەیدا بوو مرۆڤی دەترساند. شتێک لەگەڵ ئەو گەرمێ قوڵەی دەنگیدا نەدەگونجا. فەوزی بەگ دووبارە هەستایەوە و گوتی تۆ ژنێکی بێوێنەت هەڵبژاردووە. گوێم لێ بگرن. تۆ ژنێکت هەڵبژاردووە، شوێنی حورمەتی منە. بۆیە ئەم پیاوە باشانەی تووڕە کردووە، چونکە لە ژنەکانی خۆیان ناچێت. تێدەگەیت لە ژنەکانی ئێمە ناچێت کە پێو وەک مریشکی نەخۆش دەخەنە قەفەزەوە. ژنە بێمێشکەکان کە هیچ شتێک نازانن جگەلەوەی شەو ڕۆژ بیر لەوە بکەنەوە چۆن پیاوەکانیان زیندان بکەن. ئەمە ژنێکە باڵ دەدات بە پیاو. هەموو ئەمرم بیرم لەوە کردوێتەوە ژنێک ببینم باڵ بدات بە پیاو، فێری بکات بفڕێت. ژن تاکە مەخلوقێکە دەتوانێت یان پیاو فێری فڕین بکات یان فڕینی لەبیر بەرێتەوە. من 40 ساڵی شەوەم دەزانی جنسی ئەو جۆرە ژنانەی باڵ دەدەن بە پیاو تەفروت و نابوون. ئێستا دەمەوێت پێش ئەوەی بمرم ئەو ژنە ببینم. پیرۆزباییت لێ دەکەم. من پیرم، باوەڕ ناکەم تا تۆ لە سەفەر دەگەڕێیتەوە بژیم، بەڵام پێت دەڵێم هەموو شتێک بکە ئەوە ببێتە ژنت. ژنی وا دەهێنێت مرۆڤ ساڵەهای ساڵ خۆی بۆ ئاوارە بکات. وا مەزانە کارێکی نەکردە دەکەیت. هەزاران کەس پێش تۆ لە پێناوی ژنی زۆر ناشایستەدا مردوون یان کەوتونەتە زیندان. ئەو تۆ دەنێرێت دنیا ببینیت. لە هیچ مەترسە و سڵ لە هیچ مەکەرەوە. بڕۆ و گوێ لە کەس مەگرە. کەم جار فەوزی بەگ بۆ جۆرە دڵگەرم دەرکەوت بوو، وەک ئەوەی هەواڵەکە حەسرەتێکی قوڵی لە ژیانی خۆیدا زیندوو کردی بێتەوە لێوی دەلەرزی. هەموو بینیان بە جۆشێکەوە بۆ ئەو مەسەلەیە دەدوێت. پێشتر لە کەم کێشەدا وەها خڕۆشی تێگەڕا بوو. سەیکەرەمی ئامۆنی کە زۆر گوێی لە فەوزی بەگ دەگرت ڕووی کردە یەکێک لە ناڕازیەکان و گوتی تۆ دەڵێی چی؟ تۆ بۆ ناڕازیت؟ پیاوێکی چکۆلانە بوو، ناوی ئەسعەد ئامون بوو. بە دەنگێکی بەرز گوتی ها بۆ ناڕازیم؟ هەر من نیم کە ناڕازیم. مەسەلەکە ئەوە نییە ئێمە ژنەکانمان زنجیری خست بێتە قاچمانەوە، بەڵام هەموو دەترسین خالیدمان لەدەست بچێت. شەڕ هەموو دنیای تەنیوە. کوڕەکە بۆ هەر جێگایەک بچێت دەکەوێتە ناو ئاگری بەڵایەکەوە.
هەمووتان دەزانن شەڕ دنیای تەنیوە. ها من لە ژیانی خۆم دەترسم، من لە ژیانی خۆی دەترسم. دووە ئەوە هەندێک باڵندە هەیە ڕاوکردنیان ئاسان نییە، هەموو باڵندەیەک ڕاو ناکرێت، شتەکە لە توانای ئینسان بەدەرە. ئەو کچە دەیەوێت کوڕەکە بە کوشت بدات، تا ئێستا کەس ئامونیەکی بەو جۆرە نەخستۆتە داوەوە. فەوزی بەک بە تووڕەییەوە گوتی تۆ بێدەنگ بە بێدەنگ، هەموو وەکو کەوی واڵکراوە بەسەر ڕێقنەی خۆماندا کردکەوتوین، کەس ناوێرێت مەترێک بۆ ئەو دی و حەوشەکەی خۆی فجوق بکات. سەرمان لە دەرگا برد بەو دیودا، وا دەزانین هەموو بەڵای خوا بەسەر ئێمەدا دەبارێت. تۆ بێدەنگ بە کە ناوێرێت هاوینانش لە سەربان بخەویت، چونکە ژنەکەت وا دەزانێت دەفڕیت. ها تێدەگەیت ئێمە تازە پیر بوون و تااقەتی فڕینمان نەماوە، لێگەڕە گەنجەکان بژین، بە ناوی مەحەبەتەوە باڵی کوڕەکە مەشکێنە. ئەسعەد ئامون گوتی ها من ژنەکەم خۆشی دەوێم، بۆیە ناهێڵێت هاوینان لە سەربان بخەوم، وەک تۆ نیم 6 مانگی ژوون بێت لە ماڵەوە پێت 6 مانگی ژوون بیت لە ماڵەوە پێت نازانن. بەڵام فەوزی بەک پێم بڵێ گەر کوڕەکەت 8 ساڵ ئاوارەی وڵاتان بوو، دواتر کچەکە شووی کرد بە یەکێکی دی چی دەکەیت؟ ئەو کات هەر وەک ئێستا سایشی کچەکەی گوڵدان چی دەکەیت؟ لەو کاتەدا خالید ئامون هەستا و گوتی من نامەوێت دنیا ببینم، من بە عەقڵی یەکێکەوە دەڕۆم کە کارێکی هەیە و دەبێت جێبەجێ بکات. من باڵندە لە دوای باڵندە دەیگەێنمەوە ئەم شارە، بەڵام گەر بزانم ناحەقیم بەرابەر دەکرێت، سوێند دەخۆم بەخوای گەورە کە لە کەس نابورم، نە لە سەوسەن فیکرەت و نە لەو کەسەی کە شووی پێدەکات، سوێند دەخۆم کە نابورم. تا ئەمڕۆژ هەر ئامونیەک لەو شەوەدا ئامادە بوو بێت ئەو قسانەی خالیدی لەیادا کە بەڕاستی لە قوڵایی دڵیەوە هاتنە دەرێ. هەواڵی دانیشتنی ئەو شەوە بۆ بەیانی هەموو بازاڕی هەژاند. ئامونیەکان لەو شەوەدا سوێندیان خوارد لە پشت خالید ئامونەوە بن، پارەی سەفەرەکەی دابین بکەن و لە هەر شوێنێکی دنیا بێت کۆمەکی بکەن. ئەوەی هێزێکی گەورەیدایە کوڕەکە تا لە کۆتایی شەودا هەست بە خۆشبەختی و بەختەوەری بکات. بەر لە کۆتایی دانیشتنەکە خالید بە دەنگی بەرز گوتی بەر لەوەی 8 ساڵەکە تەواو بێت بە خۆم و باڵندەکەونەوە لێرە دەبم، 8 ساڵی تر دڵنیاتان دەکەم چاوەڕوانم بکەن. لە کۆتایی شەودا خالید ئامون ماڵاوایی لە ئامادەبوان کرد و گوتی ئەو چەند شەوە کەمەی بەدەستیوێتی تەنیا دەتوانێت بۆ خوا ئامادەکردن و خۆکۆکردنەوە تەرخانی بکات. ئەو یەکەمین کەس بوو لە پێش هەردوو داواکارەکەی دیکەوە نیشتیمانی بە دوای باڵندەکاندا بەجێهێشت. بەشی 23 شەوی ماڵاوایی مەنسووری ئەسرین شەوێکی گەلێک تایبەتی بوو. دەیان شاعیر و مۆسیقار و نیگارکێش و گۆرانی بێژ لە چەشن و چیزەی جۆراوجۆر کۆبووبوونەوە. گردبوونەوەی ئەوان لە دەوری مەنسوور وەک وەڵامێک بوو بۆ کۆبوونەوەی ئامونیەکان. ئیبراهیم ئەسرینی باوک گەلێک بەوە خۆشحاڵ بوو کوڕەکەی حرمەتی لەناو کۆمەڵە خەڵکێکی لەو جۆرەدا هەیە. ئەو شەوە بێ پلانێکی ڕاستەقینە و پێشوەخت بوو بە هەنگێکی پڕ بەزم کە لەگەڵ سروشتی هێمن و غەمکینی مەنسوور ئەسریندا نەدەگونجا. ئەو کات لە نیوەی دووەمی ساڵانی هەشتادا جۆرە شەوی وا ڕەنگاوڕەنگ لە مێژووی شارەکەدا کەم و دەگمەن بوو. شەوێک بوو شاعیر و مۆسیقارەکان بە شێوازە بۆ هیمەکەی خۆیان ماڵاواییان لە یەکێک دەکرد کە وەک سەمبولی عەشق سەیریان دەکرد. ماڵی ئەسرین هۆڵێکی گەورەیان گرتبوو، ژمارەیەک لە خزمانی خۆیان بانگ کردبوو، بەڵام ڕێژەی گەورەی ئامادەبووان لە ئەهلی هونەر و ئەدیبانی شارەکە بوون. ئیبراهیم ئەسرین هەتا جورئەتی کرد و نامەیەکی داوەتیشی بۆ سەوسەن فیکرەت و باوکی نرد تا لە شەوی ماڵ ئاوایەکەدا ئامادە بن، بەڵام ئەوان بە نامەیەکی هێمن و پڕێزەوە وەڵامیان دایەوە کە گوایە بەهۆی ناساغی فیکرەت گوڵدانچیەوە ناتوانن بێنە داوەتەکە. هەڵبەت هەموو دەمانزانی کە هاتنی فیکرەت گوڵدانچی یاخود کچەکەی نیشانەیەکی خراپ و ئاماژەیەکی نابەجێ دەبێت بۆ دۆخی ڕۆحی و باری دەرونی دوو داواکارەکەی دیکە. هەموو ئەوەمان پێ باش بوو کە سەوسەن تا کۆتایی 8 ساڵەکە بە یەک مەودا و لە یەک دووریەوە بەرامبەر هەر سێ گەنجەکە بوەستێت. نهاتنیشی بڕیارێکی ڕاست و دروست بوو، بەڵام هەندێک ئامادەبوونی مریەم گوڵدانچیان بە فرسەت زانی تا هەندێک پلاری نابەجێ بگرن. لەگەڵەوەشدا زۆر بەمان ئاگادار بووین و دەمانتوانی لەو شەوەدا کە پڕ بوو لە خوێندنەوەی شعری عاشقانە، پڕ بوو لە پارچە مۆسیقای شێتانە، حورمەتی ئاهەنگەکە ڕابگرین. ساقی مەحموود و گۆرانی بێژەکانی دی بە گۆرانە دیێرینەکان هەمومانیان خستە سەر جۆش و سەما.
مەنسوور ئەسرین بە درێژایی شەوەکە هەڵی دەدا ڕووخۆش دەربکەوێت و خۆی وا دەربخات کە لەناوەوە ئارامەیەک و هێمنێکی قوڵی هەیە، بەڵام نەیدەتوانی. گەرچی لەگەڵ گۆرانی بێژەکاندا گۆرانی دەگوت، گەرچی لەگەڵ خەڵکدا چەپڵەی بۆ شاعیران لێدەدا، بەڵام جۆرە پەشەویەکی تێدا بوو لە چاوان ون نەدەبوو. لە کەسێک نەدەچوو بەیانی بڕوات بۆ سەفەر، لە یەکێک دەچوو لە شەقامێکی درێژدا بێ ئومێد بوون بوو بێت. چاکەتێکی ڕەش و بلووسێکی سووری ملداری لەبەردا بوو، ئەوەی خوشک و پورەکانی زۆریان لێکرد کە وەک زاوایەک خۆی بگۆڕێت یان جلی کوردی لەبەر بکات، بێ ئەنجام مایەوە. خۆی ئەوەی پێخۆش بوو بێدەنگ شارەکە جێبهێڵێت و بێ ئەوەی کەس بزانێت بڕوات. ویستی جانتایەکی چکۆلانە بخاتە سەر شانی و بکەوێتە ڕێ، بەڵام خواستی ئیبراهیمی باوکی کە هەنگێکی ماڵ ئاوایی بۆ بکات، چونکە نەیدەزانی ئاخۆتا 8 ساڵی دیکە دەژیان دەمرێت. هۆیەکی گەورەی نەرمبوونی مەنسوور بوو بۆ ئەم ئاهەنگە. شەوێک بوو شاعیرە لاوەکان بە خۆیان و بوتڵە عارەقەکانیانەوە دەهاتن و بۆ هیمیترین شعری خۆیان دەخوێندەوە. مۆسیقارەکان بەمەستی دەچوونە سەر شانۆی هۆڵەکە، گۆرانی بێژەکان چه ئاوازێ بزوێن و خرۆشێنەر بایە دایان چڕی. لە کۆتایی شەودا کە سەر مێزەکان تەواو بە قاپی زەڵاتە و پاشماوی لەفە و شوشەی خاڵی بیرە و پەرداخی شەربەت پڕ بوو. مەنسوور ئەسرین وتەیەکی ماڵ ئاوایی خوێندەوە و گوتی: تەنیا شتێک کە دڵنیام لێی ئەوەیە کە من ژنێکم خۆش دەوێت، ئەوە تاکە ڕاستیەکە کە دەزانم ئەوەش کەم نییە. من سبەی سەفەر دەکەم و هەوڵ دەدەم کە 8 ساڵی تر لێرە بم. دەزانم سەفەرێکی زۆر سەختم لەبەرە، گەڕان بە جیهاندا سەختە، بەڵام هیچ شتێک لە دنیادا لە خۆشەویستی ژنێک سەختتر نییە. کەوای گوت هەمان چەپڵیان بۆ لێدا، هەمووان لەبەری هەستان، ئەو سوپاسی کردن. پورەکانی بەج لە کوردیە شۆڕەکانیانەوە باوەشیان پیا کرد و گریان. خزمەکانی یەکەیەکە ماڵ ئاواییان لێ کرد و لە دڵەوە ئومێدی باشیان بۆ خواست. هەندێک لە شاعیر و مۆسیقارەکان کە تەواو سەرخۆش بوون توند دەستیان گوشی و پێیان گوت: شارەکە پێویستی بە تۆیە، شارەکە پێویستی بە کەسێکی وەک تۆیە. لە هەر شوێنێک بوویت ئەوەت لەبیر نەچێت. هەندێک بەڕاستی مەنسووریان لە ئامێز گرت و هەندێکیان گوتیان: شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە دوا شەومان لەگەڵ ئێوەدا بەردەسەر، ئەومان بیر ناچێتەوە. ئەو شەوە بە جۆرێک لە جۆرەکان لە یادەوەری هەمووان دامایەوە، نەتەنیا لەبەر خۆشی و ڕەنگی ئاهەنگی ماڵ ئاواییەکە، بەڵکو لەبەر هەندێک ڕووداوی دواتر. ئەو شەوە یەکەم شەوی دەستپێکردنی پێکدادانی ڕاستەقینە بوو لە نێوان خێزان و هەوادارانی داواکارە جیاوازەکاندا. لەو شەوەدا قەلەندەر ئامون بە کلکە دەمانچە سەری مستەفا هەژاری شاعیری شکاند. ڕووداوەکەوە هابوو لە کاتێکدا مستەفا هەژار و سەعید بیمار کە ئەوی شاعیر بوو لە هەنگی ماڵ ئاوایی مەنسوور بە سەرخۆشیاتنە دەرەوە. بەو شەوە درەنگە لەسەر جادەکە قەلەندەر ئامونیان بینی کە لەسەر عەرەبانەی پاقلە فرۆشێک پاقلەی دەکڕی. قەلەندەر بە درێژایی ژیانی لێ تەمەنی 14 ساڵیەوە ڕۆژێک نەبووە دەمانچە هەڵنەگرت بێت. مستەفا هەژار کە یەکێکە لە هەرە بەدمەستەکان بینینی قەلەندەر ئامون بە فرسەت دەزانێت و پێی دەڵێت: هێی قولوندەر، واتان دەزانی دەتوانن سەوسەنگ گوڵدانیش بە پارەکانتان بکڕن، ئەم جارەوە دەرنەچوو. ها، من دڵنیام کوڕەکەتان مریشکی مەکینەشی بۆ ناگیرێت، تێدەگەیت؟ ها کەچەڵی لوتبڵ، سوێن دەخۆم کوڕەکەتان ناتوانێت قەتەیەکی نەخۆشیش ڕاو بکات. سەرەتا قەلەندەر ئامون لەسەر خواردنی پاقلەکەی خۆی بەردەوام دەبێت. خۆی وا دەردەخات کە گوێی لە هیچ نەبووە. گەر ئێوە قەلەندەر ئامونتان بناسی بایە، تێدەگەن ئەوە چ لە خۆبردنێکی گەورەیە کە قەلەندەر نیشانی داوە. قەلەندەر لەشێکی زل و سەرێکی باریک و درێژی هەبوو، سەری لە هەموو لاکانەوە وەکو یەک ڕووتا بووەوە. قژی بە چەشنێک تەنک بوو، لە هەموو گۆشەیەکەوە پێستە دێزەکەی سەری دیار بوو. ناوبانگی وەک بەرپرسی تۆپخانەکانی شۆڕش لە حەفتاکاندا جۆرە شانازیەکی هەمیشەیی تێدا سەوز کرد بوو. باشکرا لە هەموو جێگایەک بە گۆڕی شەیدان و بەرزانی سوێندی دەخوارد. ئەوەی شەوان دوای خواردنەوە لە بەردەم دەرگای یانەی فەرمانبەراندا پاقلەی دەکڕی و بەڕێگاوە دەیخوارد خویەکی کۆنی بوو. جۆرە هەیبەت و شانازیەکی هەبوو، هەندێک جار ئامونیەکانی تریشی سەغڵەت دەکرد. هەموو دەیانزانی قەلەندەر یەکێکە لە شارعانیترین ئامونیەکان. گەرمەستی نەبایە ئەو شەوە مستەفا هەژار نەیدەوێرا بەو چەشنە
لەگەڵ قەلەندەردا تێبکەوێت. کاتێک قەلەندەر وەڵامی یەکەم ڕیزەتوانج و جنێوی مستەفا هەژاری نەدایەوە، ئەو وای کرد مستەفا زیادەڕەوی بکات. دوای کۆمەڵێک توانجی زۆر بە دەنگێکی بەرز کە زۆر کەس گوێیان لێبوو گوتی: گوێ بگرە قولوندور، هیچ ئامۆنیەک نییە بە خۆشەویستی ژنیە نابێت. ئێوە قەبیلەیەکی کێوین کە تا ئێستا سەڵ ناکەنەوە لە ژن فراندن و ژن داگیرکردن. لە هەموو قەبیلەکەتاندا پیاوێکی تێدا نییە ژنێک عاشقی بوو بێت. من باوەڕ ناکەم ژنەکەی تۆ تۆسقالێک حورمەتی بۆت هەبێت. سوێن دەخۆم بەخوای عاشق کە ژنەکەت لە دڵەوە وەک سەگ سەیرت دەکات، وەک گەماڵێکی سەرشۆڕ و زل. هەڵبەتەوە بریندارکردنێکی گەورە بوو کە نەوەک قەلەندەر هیچ مرۆڤێکی ئاسایش قوبوڵی نەدەکرد. ئەوانەی لە کاتی شەڕەکەدا لێوە بوون دەڵێن قەلەندەر ئامون بە هێمنی لولەی دەمانچەکەی فڕێدەدات و دەستی دەسخرێت و بێ ئەوەی هیچ قسە بکات یاخود خۆی وانیشان بدات نیازی شەڕێتی بێ دوو دڵی و بیرکردنەوە بە هەموو توانای خۆی دەکێشێت بە دەموچاوی مستەفا هەژاردا کە یەکسەر لەسەر زەویەکە لول دەبێت. سەعید بیمار کە ئەوە دەبینێت یەکسەر هەڵدێتە ئەو بەرشەقامەکە و تاکسیەک دەگرێت و ڕادەکات. هەموو باس لەوە دەکەن کە قەلەندەر بە ئاشکرا دامانچەکەی دەردێنێت و دەیخاتە سەر سەری مستەفا هەژار کە بە گریانەوە دەڵێت: ئەمونی قوندەر، خوای عاشق عەفوت ناکە، خوای عاشق عەفوت ناکە. کاسێتی شەشەم دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. بۆ ئێستێک هەموو وا دەزانن قەلەندەر خەریکە فیشەکێک بنێت بەسەری مستەفا هەژارەوە، بەڵام دوجار ڕای خۆی دەگۆڕێت و بە کلکە دەمانچە دەکەوێتە سەر و چاوی. کەس نازانێت ئەو دیمەنە چەند دەخایەنێت، بەڵام دوجار قەلەندەر بە هێمنیەوە دەمانچەکەی هەڵدەگرێتەوە و بێ ئەوەی ورتەی لە دەم بێتە دەرێ وەک شانازی بەوەوە نەکات کە لە پیاوێکی ڕیوەڵەی وەک مستەفا هەژاری داوە وەک شەرمێکی قوڵ دایگرتی بێت کەمێک عارەقەکەی خۆی دەسخرێت و بێ ئەوەی ئاوەڕ بداتەوە بەرەو گوزەری ئاسنگەران دادەگەڕێت. ئەو شەوە مەنسوور ئەسرین لەگەڵ ساقی مەحمووددا چوون بۆ خەستەخانە بۆ لای مستەفا هەژار. لە ڕێگادا بەرەو خەستەخانە گفتوگویەک لە نێوان ساقی و مەنسووردا ڕوویدا کە لەگەلێک ساڵ دواتر ساقی مەحموود بۆی گەڕاینەوە. شوێنی خۆیەتی لێرەدا بەشێکی بنووسینەوە. ساقی مەحموود ئەو شەوە لە مەنسووری پرسی: مەنسوور، تا دەگەڕێیتەوە من نوێنەری تۆم، شتێک دەکەم خەڵک یادت بکەن و تویان لەبیر نەچێتەوە، بەڵام ئەم شەو هەرچەند سەیرم کردیت هەستم دەکرد بەختەوەر نیت. تۆ دوو ڕۆژی تر دەڕۆیت، دەمەوێت بەڕاستی بزانم هەست بە چی دەکەیت. مەنسوور بە کەمێک تێفکرینەوە گوتی: ساقی، لە ڕاستیدا شتێک زۆر لێی دەترسم ئەوەیە دنیا لەگەڵ خۆیدا بمبات. نازانم بۆە هەست دەکەم وەک ئەوەی سەوسەن داوام لێ بکات بڕۆم و نەگەڕێمەوە. من لە چاوانیدا ئەوەم خوێندەوە کە گەلێک بەختەوەر دەبێت گەر ئێمە ببین بە ڕێبوارێکی هەمیشەیی وەک ئەوەی وا تێبگات ڕزگاری ئێمە تەنیا لەوەدایە لەسەر زەوی وێڵ بین. ناساقی، مەسەلەکە ئەوە نییە لە خۆیمان دوور بخاتەوە. بە پێچەوانەوە هەست دەکەم ئێمە تاریکی بیر دەخەینەوە، بۆیە لە من و لە ئەوانی تریش دەترسێت. من چەند ڕۆژە بیر دەکەمەوە ئەو لە هەموو پیاوێک دەترسێت لەم شارانەدا گەورە بوو بێت. هەمومان تاریکی بیر دەخەینەوە، هەمومان زوڵمەتی ئەم شارە و ئەم دنیایی بیر دەخەینەوە. ساقی مەحموود بە کەمێک سەرسامیەوە سەیری کرد و گوتی: تۆ لەو باوەڕە دایت ئەم سەفەرە تا کۆتایی ڕابکێشیت؟ مەنسوور بە هێمنی گوتی: نازانم، ئێستا گرنگەوەیە دەڕۆم. دیارە نە من و نەدوو داواکارەکەی تریش کە سەوسەنمان خۆشویست بیرمان لە سەفەر نەدەکردەوە. خۆشەویستی لەم شارەدا گرێدراوی ئارەزوویەکی گەورەیە بۆ دانیشتن و ماڵ دروستکردن. کەسمان بۆ جۆرە بیرمان لێ نەدەکردەوە. سەرەتا ئەم خۆشەویستیە بۆ من وەک پاکبوونەوەوە هەبوو لە گوناهێکی نهێنی. ئێمە پیاوی ئەم شارە هەموو دەمانەوێت بە خۆشەویستی لە گوناهەکانمان پاک ببینەوە. هەموو هەستێکی گوناهباری لە دڵماندا هەیە. لە پڕێکدا دەمانەوێت بە خۆشەویستی ژنێک ئەو هەستە بسڕینەوە، بڵێن سیرکەن چەند پاکین، چەند مرۆڤین، دەتوانین عاشقی ژنێک ببین. بۆ کامەرانی سەلما چەقۆی لە مندا ها بۆ لەبەر ئەوەی دەیەوێت لە ڕێگەی خۆشەویستی سەوسەنەوە پاک ببێتەوە. خۆشەویستی پاکیەکی دەداتێ بتوانێت گوناهی تر بکات. منیش لە ڕێگەی مردنەوە لە پێناوی ئەو داویستم پاک ببمەوە. ئەو کچە ناخی هەمومان دەبینێت، بەڵام ئەو وا دەزانێت
ئەو پاکی ئێمە بۆی دەگەڕێین خۆشەویستی ئافرەت بەتەنانە نامانداتێت مرۆڤ تەنیا بە خۆشەویستی پاک نابێتەوە بەڵێ کاک ساقی وایە سەوسەن لەسەر حەقە یەکێکی وەکو من تەنیا لە ڕێگەی تێگەیشتن لە گەورەی دنیا لە سەختی خۆشەویستی تێدەکات ساقی گوتی تۆ مەسەلەکە وا تێدەگەیت وەک ئەوەی کۆی سەفەرەکە وانەیەک بێت بۆ ئێوە تا فێری مانای خۆشەویستی ببن مەنسوور گوتی وانە نا شتی لەوانە قوڵتر ساقی من وا تێدەگەم هیچ ژنێک نییە لە دنیادا لە ساتێک لە ساتەکاندا حەزی نەکردی بێت مێردەکەی بمرێت و بە جۆرێکی دی زیندوو ببێتەوە زۆربەی پیاوانیش هەر هەمان ئارەزویان هەیە سەوسەنیش هەر لەو جۆرەیە بەڵام ئەو هەر لە سەرەتاوە دەیەوێت ئێمە بڕۆین و بمرین و بە شێوەیەکی تر لە جەنگەڵ و ڕێگا و لە شاخەکانی ئەم دنیادا زیندوو ببینەوە ئەو ئێمەی بەم جۆرە ناوێت وەک ئەوەی ئەم شارە پەروەردەی کردوین ئێستا ئێمە لە چەشنە مرۆڤێکین ناتوانین خۆشەویستیمان ئێستا ئێمە لە چەشنە مرۆڤێکین توانای خۆشەویستیمان تێدا نییە ئەوەی سەوسەن لە ژنی ئەم شارە جیارەکاتەوە ئەوەیە دەزانێت هەموو ئەو هەستانەی لە دڵی پێوێکدا بەرامبەر ژنێک کۆ دەبێتەوە خۆشەویستی نییە شتێکە لە خۆشەویستی کەمتر من بۆیە لەم سەفەرە دەترسم چونکە دەزانم لەم سەفەرەدا زیاتر خۆم دەبینم زۆر زیاتر لەوەی بمەوێت یان بوێرم بیبینم ساقی گوتی گەر ڕوخسەتم بدەیت وا تێدەگەم وەک ئەوەی تۆ ماوەیەکی درێژ لە خۆت ڕات کردبێت و ئێستا بترسیت سەفەرەکە شتێک لە ناوتدا دەربخات کە خۆت ناتەوێت مەنسوور بە غەمگینیەوە گوتی ساقی سەیرم کە من چیتر منداڵ نیم دوای ئەو چەقۆیەش بەڕاستی واست دەکەم کە پیر بووم من لە دوای چاوپێکەوتنەکەی یەکەم جاری سەوسەنەوە لەم شارە دەترسم زۆر لەم شارە دەترسم بیهێنە بەرچاوی خۆت کە دیوارەکانی ئەم شارە هەموو ئاوێنن و تۆ لە بەردەمیاندا دەوەستیت و دەپرسیت و دەڵێیت من کێم جارێک و 200 جار دەپرسیت من کێم بەڵام دیارە دیوارەکان وەڵامت نادەنەوە من وا هەستەکەم سەوسەن پێش ئێمە ئەو بێدەنگەی تاقی کردوێتەوە کەس لێرەدا ناتوانێت بزانێت خۆی کێیە مرۆڤ لەم شارەدا تاقی نابێتەوە مرۆڤ تا ئەم شارە بەجێ هێڵێت بۆی تاقی نابێتەوە کە خۆی کێیە من بۆیە لەم شارەدا گەلێک دڵنیا دەژیم زۆر ئاسوودە بووم چونکە ئەم شارە یارمەتی دەدام خۆم تاقی نەکەمەوە هیچ جێگایەک وەک ئەم شارە یارمەتی مرۆڤ نادات لە خۆی ڕابکات ئەم شارە بەهەشتی ڕاستەقینەی من بوو ساقی مەحموودی برام جەهەنم لە تاقیکردنەوە خۆشترە ئەوەتەی هەم ڕقم لەوەیە خۆم تاقی بکەمەوە من لەوانم کە لە خۆیان ڕادەکەن هەموو کەسانەی کە لە خۆیان ڕادەکەن زۆر حەز دەکەن تا دەمرن لە یەک جێگادا بمێننەوە منیش تا دوێنێ لەو جۆرە مرۆڤانە بووم بەڵام چیتر ناتوانم وەک دوێنێ بم ئیتر ئەوە بۆ هەتایە بەسەر چوو ئێستا بەڕاستی دەمەوێت خۆم بدەمە دەست دنیا خۆم بدەمە دەست ڕێگاکان و ئاوەکان خۆم بدەمە دەست هەر نادیار و چارە نووسێک کە تووشم دێت بەشی 24 کێشەی گەورەی کامەرانی سەلما چۆنێتی پارە پەیداکردن بوو بۆ گەشتە درێژەکەی هەموو دەمانزانی سەفەرێکی لەو چێشنە پارەیەکی وەهای دەوێت لە توانای کە سوکاری کامەراندا نییە دابینی بکەن لەو ڕۆوە خالید ئامون و مەنسوور ئەسرین بەختەوەر بوون هەردووکیان خەڵکی پارەداری گەورەیان لە پشت بوو ئەرکی سەفەرەکەیان بۆ دابین بکەن بەڵام هەموو سەیرمان لێهات کە مەنگوڕ و کامەران غەمی پارەیان پێوە دیار نەبوو هەندێکمان ئەو بێباکیەمان دەگێڕایەوە بۆ ڕێکەوتنێکی نهێنی لە نێوان هەردووکیاندا بەپێی ئەو پەیمانە دەبایە مەنگوڕ لە ساڵانی سەفەر و ڕۆژانی سەختیدا دەست لە کامەران بەرنەدات بەڵام هەندێکی دیکەمان باوەڕمان وابوو ئەو بێباکێ دەگەڕێتەوە بۆ باوەڕی کامەران بەخۆی و بەتوانە گەورەکانی لە قوماردا کە دەشێت لە هەر شار و گۆشەیەکی دنیادا کۆمەکی بکات بەڵام دەبێت بڵێن کە هەردووکیان ئەم بابەتیان بە ئاشکرا لە پێشدەم هیچ مرۆڤێکدا باس نەکرد ئەو کاتەش کە پرسیمان لەو ڕۆوە چ پلانێکیان هەیە بە پێکەنینەوە گوتیان هیچ کەس لە برسا نامرێت و خوددا خۆی کۆمەکی غەریبان دەکات ئەو ڕۆژە کە چوین دووە هەواڵی خۆمە ئامادەکردنەکانی کامەرانی سەلما بزانین تازە هەواڵی شەڕەکەی قەلەندەر ئامون و مستەفا هەژار بە شاردا بڵاو بووبەوە مەنگوڕ بەدەنگی بەرز گوتی یوسف کە بیاری گەورە بە ڕەحمەت بێت دەیگوت تەنیا پیاوی بێغیرەت دوای سەعات 11 شەو شەڕ دەکات من لێم نەبینیوە دوای 11 شەو شەڕی کردی بێت ئەو کاتانە دەیگوت ئیدی کاتی خەوە منیش وا دەزانم لە دوای 11 شەوەوە مەخلوقات
هەموو دەبێت سەر بخەنە سەر سەرینە چڵکنەکەی خۆیان. کچەکە لەسەر حەقا، من دەڵێم ئەو خانمە چەند چیرۆکێکی لەم جۆرەی بیستووە. بۆیە دەیوێت کوڕەکان لەم شارە دوور بخاتەوە و بیان نێرێت بۆ دەرەوەی وڵات. بەڕاستی بەدەست من بێت خەڵکی ئەم شارە هەموو دەنێرم بە دنیادا بگەڕێن. من زۆر بیرم لە حیکمەتی ئیشی ئەو کچە کردوێتەوە. خانمەکە حیکمەت و وقارێکی تێدایە مەپرسن. من کە لە بەردەمیدا دانیشتم هەمان ئەو هەستەم هەبوو کە هەموو پیاوێک هەیەی. مەسەلەی شەیدایی پیاوان بۆ ئەو کاری بە جوانیەوە نییە. نا، بەڵام خالق هەر دەیبینیت یەکسەر لە خۆت دەپرسیت ئەم مەخلوقا، ئەم ڕۆح لەبەرە، ئەم ئیشە نایابەی خودا بۆچی دەبێت تەنیا ماوەیەکی کەم لەسەر زەوی بژی و بمێنێتەوە. یەکەم جار کە سەیرم کرد یەکسەر دڵم داخورپا و گوتم خوای گەورە، بۆ دەبێت ئەم جوانێ ماوەیەکی وەها کورد لە ناوماندا بژی؟ تێناگەم، بۆ یەکسەر خەیاڵم بۆ مردن چوو. دوایی کە هاتمە ماڵەوە کێشان بەسەری خۆمدا و گوتم خدری زیندە، ئەو هەستە ناخۆشە چی بوو لە مندا دروست بوو؟ پێشتر لە عمردا ژنێکم نەبینیوە یەکسەر بیر لە مردن بکەمەوە. ژنێکم نەبینیوە کە یەکسەر بیر لە مردن بکەمەوە. بە ناموسی باپیرم ئەوە یەکەم جارم بوو شتیوا لە من ڕووبدات. ئەوە یەکەم جارم بوو. نا، خراپ تێمەگەن. مەبەستم ئەوە نییە بڵێم کچەکە زوو دەمرێت و ئەو شتانە. مەبەستم ئەوەیە بڵێم ئەو شێوە و نیگارە هەر حەقە بمێنێتەوە. هەر دەیبینیت حەز دەکەیت ئەو سەر و ڕوخسارە خەڵکی هەموو دەور و زەمانێک بیبینن. پێت حەیف و خەسارە هەروە ئاسان بڕوات و نەمێنێت. حەز دەکەیت خەڵکێک کە 100 ساڵی تریش لەدایک دەبن بیبین و بڵێن تەحا لەو دەور و زەمانە پەح حەجەب ڕوخسارێکیان هەبووە. مەنگوڕ قسەی بۆ هەمومان کرد و جارجار سێری کامەرانی سەلمای دەکرد کە بێدەنگ چای دەخواردەوە. ئێمە پرسیمان بۆ ئەم کچەوە ها دەکات؟ بۆ ناوێت مێردێک هەڵبژێرێت و تەواو؟ بۆ دەوێت ئەم کوڕە گەنجانە ئاوارە بن؟ ئەوە چاقێکە مرۆڤ کەسێکی خۆش بێت و داوای وا قورسی لێ بکات. مەنگوڕ بە نیگایەکی گاڵتە ئامێز سەیری هەمومانی کرد و گوتی من بزانم کچە هەرسێ کوڕەکەی خۆش دەوێت، ناتوانێت بڕیار بۆ کەسیان بدات. با بۆتان بگێڕمەوە. جارێکیان فەرەیەک چاو حەزی لە دوو ژن کردبوو. هەڵبەت حەزەکەی لەو جۆرە نەبوو دڵی دوو کەڵ بکات یا بۆ کوڕوزی بگاتە ماڵە دراوسەکان. نافەرە لەو جۆرە نەبوو، بەڵام بەڕاستی حەزی لە دوان کردبوو. لەبەر ئەوەی نەیدەتوانی بڕیار بۆ یەکێکیان بدات قوونی خۆی هەڵگرت و چوو بۆ ئێران. 13 ساڵ نەگەڕایەوە. کە گەڕایەوە کچەکان 1.5 دەرزەن منداڵیان هەبوو کە هاتەوە فەرەوە ها دڵخۆش بوو. مەپرسن، هەستی دەکرد بۆ 13 ساڵە ژیانی خۆی ڕزگار کردووە. دوایی دەیگوت باشترین ڕێگا بۆ ئەوەی مرۆڤ بەسەر ژنێکدا سەر بکەوێت ئەوەیە سەفەر بکات. ژنان لەگەڵ سەفەردا هیچیان پێ ناکرێت، ئەژنۆیان دەشکێت و تەواو. وا دەزانم سەوسەن فیکرەتیش هەمان شت بێت. ئەویش ناتوانێت بڕیار بدات، بەڵام خۆی ناتوانێت سەفەر بکات. لەبەر ئەوە بڕیاری داوە داخوازەکانی بنێرێت بۆ دەروەی وڵات. یەکێکمان لە مەنگوڕی پرسی بەڵام مەنگوڕ ئەوە ڕەوایە؟ شتی وا حەقە؟ مەنگوڕ گوتی هیچ شتێک ڕەوا نییە. ئەوەش ڕەوا نییە پیاو لە شارێکی واپیس و پۆخڵی وەک ئەم شارەی ئێمەدا لەدایک بێت کە بە بازاڕدا دەڕۆیت بۆنی شێلم و کە لەرمی ڕزی و کاست دەکات. کچەکە لەسەر حەقە، دەیوێت تۆزێک کوڕەکان شەڕواڵەکانیان بتەکێن و بجوڵێن. گەورەترین ناحەقی ئەوەیە ئێمە لەم شارەدا لەدایک بووین. بە ناموسی باپیرم کچەکە دەیەوێت هەڵەیەکی ئیلاهی ڕاست بکاتەوە. پێم بڵێن گەر هەر یەکێک لە ئێوە بۆتان هەبایە شارێکتان بۆ ژیان هەڵبژاردایە ئێرەتان هەڵدەبژارد؟ ها، ئێرەتان هەڵدەبژاردیان نا. دڵنیام هیچ کەل لە پوتێکتان ئێرەی نەدەویست. گەر خوای گەورە لە منی بپرسیایە ها مەنگوڕ عەزیزی من کوڕی خۆم، ئەوە خەریتەی دنیا و جێگەیەک بۆ خۆت هەڵبژێرە، مەملەکەتێک دۆزەرەوە قونتی تیا بەحاسێتەوە. ئەم شارەم هەڵ نەدەبژارد، دواجێگام لەم دنیادا هەڵبژاردایە ئەم شارە بوو. بەڵام کە باری تەعالا بە منداڵی سەر و گوێلاکی منی بینی خەریتەکەی دانا و گوتی خۆت سیرکە، یەک جێگا نەماوە. تێدەگەیت یەک جێگا نەماوە. گەر دەتەوێت فیلمەکە ببینیت تەنیا ئەم شارە چڵکنەمەوە کە خۆشم نازانم باکووری عێراق یاخود باشووری کوردستانە. گوتی مەنگوڕ هەرو شوێنە بەتاڵە هەیە لەویادا، گەر دەتەوێت بتەوێت، ناتەوێت من ئیشم هەیە. دنیا بۆ قوونی تۆ بەجێ نایەڵم. ئاوەها بوو من لەم شارەدا لەدایک بووم. هاوڕێیەکمان بێ ئەوەی بیر لە قسەکانی مەنگوڕ بکاتەوە گوتی بەڵام گەر کوڕەکان لەو سەری دنیا دڵیان چوو بە کەسێکی تردا ئیتر لەوێدا هەموو حکایەتەکە تەواو دەبێت. ئەوسا دڵنیام کچەکەی فکرەت گوڵدانیش لەم هەموو بەزمە پەشیمان دەبێتەوە.
مەنگوڕ گوتی ئەو شەوە کە لە ماڵی گوڵدانچی هاتینە دەرەوە بە خۆم گوت خۆزگە منیش لە گەنجیمدا ژنێک ئاوها هەنی بدامایە لەم شارە بڕۆم. سێترین شت کە ئینسان لەم شارەدا بیری دەچێتەوە ئەوەیە کە شتێک هەیە ناوی دنیاە بە قەبری مردووم. ئینسان کە لێرە لەدایک دەبێت ئەو شتەی تیا دەردەهێنن هەر کەسە و تەنیا بەقەت قوونی خۆی بیر لە دنیا دەکاتەوە. بەڵام گەر کامەرانی سەلما لەو سەری دنیا دڵی چوو بە کەسێکی تردا تۆ لەسەر حەقی برادر لەسەر حەقی. بەڵام من ئەوە بەڕەوای حەق نازانم. ئێمە هەموو بەتەما دەبین بگەڕێتەوە. ئەو دەتوانێت بە ئارەزوی خۆی بگەڕێت بەڵام دەبێت بزانێت کۆمەڵک هاوڕێی هەیە چاوەڕوانی دەکەن. کامەرانی سەلما هیچی نەگوت بێدەنگ تەماشای مەنگوڕی دەکرد و بیری دەکردەوە. مەنگوڕ لە دوورەوە سەیری کامەرانی کرد و گوتی هێی برای من بۆ قسەیەک ناکەیت ئاسان نییە 8 ساڵ دۆست و برادری خۆت لەبیر بکەیت ئاسان نییە. دەزانم ئیشت زۆر دەبێت دۆزینەوەی ئەو باڵندانە گەڕانی زۆری دەوێت. سوێن دەخۆم ئەو کچە خۆی دەزانێت کە باڵندەکان لەکوێ دەژین و مرۆڤ چۆن دەتوانێت پەیدایان بکات. کتێبەکانی ئەو کتێبخانەیە گەورەیە هەموو شتێکی تێدایە بەڵام تۆ زۆر ماندوو دەبیت. تۆ ناچار دەبیت بەناو قەوم و تایەفەی جۆرا و جۆردا بڕۆیت. لە هەمووشی سەختتر ئەوەیە کە دەبێت باڵندەکانت بپارێزیت. من دەڵێم خوددا فەرسەتت بدات. شیروانی حەبسەخان جارێکیان باوکی پێی گوت کوڕم لە ماڵەوە دانیشە ماڵ لە هەر شوێنێکی تری دنیا سەلامەتترە. لە بیرمە شێرۆ گوتی باوە بەهەشت و جەهەنەمیش هەردووکیان لە دەرەوەی ماڵن. گەر بەخۆشی خۆم لە ماڵ نەچمە دەرێ و ملی یەکێک لەو دوو ڕێگایە نەگرم دواتر بە زۆر لە پشتێنەوە ڕام دەکێشن و لە ماڵ دەرم دەهێنن. جا بەخۆشی خۆم دەرچم باشترە. ئابرام ماڵ چەندە سەلامەت بێت ئینسان هەر دەبێت ڕۆژێک دەرگاکە بکاتەوە بڕوات هەر دەبێت ئەوە بکات. هەی برای من لەو بێدەنگی تۆ تێدەگەم تۆش کوڕیم شارەیت. سوێن دەخۆم ئەوەی لەم شارەدا قوونی لێلکە جوقا بێت. پێدەچێت بۆ ئەو سەری دنیاش دەزوویەکی ئەم شارە هەر بە قاچیەوە بێت. بچێت بۆ ئەو سەری دنیاش دەزوویەکی ئەم شارە هەر بە قاچیەوە دەبێت. بگەڕێەوە برام بگەڕێەوە هەموو چاوەڕوانت دەکەن. 8 ساڵی تر گەر ئێمە و ئەم ئوتێلی پۆخڵەواتە مابووین قەسەم بەزمێکت بۆ ساز بکەم کەس نەیدی بێت. گەر سەوسەن فیکرت شووی پێکردی باشە گەر نەشی کرد تۆ شتێکی گەورەت بردوێتەوە. تێدەگەیت تۆ دنیات بردوێتەوە. یوسف کەویاری گەورە بە ڕەحمەت بێت دەیگوت لە شەڕدا مرۆڤ هەرگیز بەسەر دوژمنەکەیدا سەر ناکەوێت بەڵکو بەسەر خۆیدا سەر دەکەوێت. بە ڕەحمەت بێت ئەو وای دەگوت گەر ئەو کچە شوشت پێ نەکات من حرمەتی خۆم و ڕێزی خۆم بۆ ئەو خانمە نادۆڕێنم. لەبەرەوەی کچەکە دەیەوێت هەر سێکتان بە براوە دەربچن. گەر هۆشتان هەبێت دوای ئەو سەفەرە هەر سێکتان براون. یەکێکمان بە مەنگوڕی گوت هێی مەنگوڕ تۆ شتێکت لەبیر چووە تۆ حسابی تەمەن ناکەیت حسابی ئەو 8 ساڵە ناکەیت کە لە عمری کوڕەکە دەڕوات. مەنگوڕ گوتی هەڵبەت حەزیزم کە حسابی دەکەم تۆ لەو باوەڕەدایت من حساب بۆ 8 ساڵ لە تەمەنی کوڕێکی وەک کامەرانی سەلمانەکەم. بەقوونی حەزیزی هەمومان کە یەکەم جار قسەکانی سەوسەن فیکرەتم بیست موچورکێک بە گیانم داهات خەریک بوو نوکی پێم بدەزێت. 8 ساڵ بەدەم خۆشە بەڵام گەر بە وردی بیری لێ بکەیتەوانێ کامەران قازانجێتی. گەر کامەران لێرە بێت و ئەم ئوتێلەش بمێنێت ئەوە تا 8 ساڵی تریش ئەو لێرەدا هەر بە دیار لوتی ئێمەوە دادەنیشێت. تا 8 ساڵی تر کوڕەکە چی دەکات؟ ها پێم بڵێن چی دەکات؟ دڵنیام کۆمەڵێک دەست یاری کاغەز لە کۆمەڵێک چڵیتی وەک ئێوە دەباتەوە. چەند چەقۆیەکی تر لەم و لەو دەدات لەوانەشە بیگرن بە سەرباز و بینێرن بۆ شار. کێ چوزانێت؟ من دەڵێم بە قەبری یارچی پێغەمبەری دنیاە ئەمەی قازانجترە. گەرم 8 ساڵە لە ژیانی تەرخان بکات بۆ تێگەیشتن لە کون و کەلەبەری ئەمە ستێرە چڵکنە. هیچ نەبێت شتێک زیاتر لە دنیا تێگەیشتووە لەوەی هەر لە نێوان ژێرزەمینی ئەم ئوتێلە بۆگەنە و چایخانەی پەپولەی ئازادا بێت و بچێت کە لە جیاتی پەپولە ساڵ 12 مانگ پڕ لە مێش و مێشولەی ئازاد. گەر بڕوات لانی کەم کۆمەڵک شەرابی تر تاقی دەکاتەوە کۆمەڵک چایخانەی تر دەبینێت. چیتر گوێی لە گەمژەکانی ئەم شارە نابێت کە ژیانیان لە ئاخ و ئۆفدا بۆ ژن و کچی یەک بەسەر دەبن. هیچ نەبێت شتێک دەبینێت لەم شارەدانیە و نایبینێت. جەمالی خەسەکۆم قەبری ئەم شەو لە هەر شەوێک ڕووناکتر بێت دەیگوت ئەم وشەی هیچ نەبێتە لە هەموو وشەیەکی تر دنیا گرنگترە.
ئەو وای دەگوت ئینسان دەبێت زۆر ئاگەی لە موشەیە بێت. من گەر بە گەنجی بمگوت با فێری زانستێک بم هیچ نەبێت لەم چەقۆبازیە باشترە ژیانم دەگۆڕا. گەر کامەرانی سەلماش نەڕوات لەم شارەدا هیچ فێر نابێت. دوای 8 ساڵی تریش دەڵێت گەر بڕۆشتمایە هیچ نەبێت لەوە چاکتر بوو هەموو ژیانم بەرامبەر لوتی مەنگوڕی بابە گەورە بەسەر بەرم. جەمال بە ڕەحمەت بێت کە ژنیەکەمی هێنا کچێکی زۆر ناشرین بوو. بە قەبری ئەولیا تا ئەمڕۆژ ژنێکی تری وا ناشرینم نەبینیوە، بەڵام ئەو گوتی هیچ نەبێت لەوە باشترە مرۆڤ تا دەمرێت تامی ژن نەکات. کە بوو بە پێشمەرگە گوتی هیچ نەبێت لەوە باشترە بمکەن بە حەسکار کە خۆشی کوشت نامەیەکی لە تەنیشت خۆیەوە دانابوو نووسی بووی هیچ نەبێت ئەم مردنە لەم ژیانە حیزە باشترە کە تامی نییە. هەمومان پێکەنین، بەڵام مەنگوڕ بە تووڕەییەوە پێکەنینەکەی پێبڕین و گوتی دووە ئەوە گەر کوڕەکە نەڕوات باوا دابنێن کوڕەکە نایەوێت بڕوات، ئەو کات تا دەمرێت حەسرەتی خۆشەویستی یەکەم لە دڵیدا دەبێت. من دەزانم یەکێک ئێستا دەڵێت هێی مەنگوڕ مەیکە بە قیامەت خۆ کچ قاتی نییە، کوڕێکی وەک کامەرانی سەلما یەکێکی تر هەر دەدۆزێتەوە. سوێن دەخۆم یەکێکتان ئێستا لە خەیاڵی خۆی داوا دەڵێت، بەڵام من وا ناڵێم، من دەڵێم کچ قاتیە. یوسف کەویار دەیگوت ژن و پیاوی ڕاستەقینە زۆر بە زەحمەت یەکتر دەدۆزنەوە. ئەو ژن و پیاوی بوو دەڵێن کە مەسەلەی خۆشەویستیان هەروە بەگاڵتەوە گرتووە. گەر کامەرانی سەلما هەوڵ بۆ ئەم کچە نەدا چی بکات؟ خۆ بە زۆر ناتوانێت کچەکەی داگیر بکات. قەسەم بە ناموسی دایکم من قەت لەگەڵ ئەوەدا نیم پیاو بە زۆر ژنێک زەوت بکات. کەسێک برادەری مەنگوڕ بێت شتیوان ناکات. گەر کچەکە بیگوت بە کامەرانی سەلما من شوو بە تۆ ناکەم، من لە کامەران زیاتر دڵم ژانی دەکرد و خوێن لە هەستم دەچۆڕا، بەڵام هیچ کات ناگاتەوەی بڵێم با بڕۆین سەوسەن فیکرەت لە پێخەفی خۆی و لە کتێبخانەکەی خۆی دەربیهێنین و بیفڕێنین. نا قەسەم بەخدا هەر کەسێک برادەری مەنگوڕ بێت شتیوان ناکات. سوێن دەخۆم بە شەرەفی ئەولیا کە من سڵاو لە کەسی وا ناکەم، چەند عەزیز بێت لام. لێرەدا کەسی وەها ڕوبەڕوو ببینم سەیری دەکەم و سڵاوی لێ ناکەم. من دەزانم سنووری ڕاستەقینەی پیاو لەکوێدایە، کامەرانی سەلماش دەزانێت. وانییە کامەرانی سەلما وانییە. کامەرانی سەلما سەیری کرد و گوتی مەنگوڕ من زۆر شت لە تۆ فێر بووم، ئەو شتانەی لە تۆ فێریان بووم زۆر یارمەتیاندام. نازانم ئەم شتانە چەندە سوودیان دەبێت گەر لە شوێنی تر بژیم و بەرگە بگرم، بەڵام لە هەر جێگایەک بەم چاوەڕوانی نامەی تۆ و نامەی هەمووتان دەکەم. تۆ تۆزێک پێشتر باسی ئەو چۆلەکەیەت کرد کە بۆ هەر جێگایەک بفڕێت دەزوویەکی ئەم شارە بە قاچیەوە دەمێنێتەوە. من ئەو چۆلەکەیم کە دەڕۆم تەنیا بیر لەوە دەکەمەوە کەی بگەڕێمەوە. بە جۆرێک دەگەڕێمەوە شانازیم پێوە بکەن. یەکشت زۆر بەلامەوە گرنگە، ئەوەیە ئێوە شانازیم پێوە بکەن. مەنگوڕ بە خۆشحاڵیەوە دەستی بەرز کردەوە گوتی هێی کوڕی گەنج، هێی برای شیرینمان، پێویست ناکات قسە بکەیت. من دەزانم تۆ لەناوەوە مەعدەنێکی باشیت، ئەوەی دەڕۆی و بەجێمان دەهێڵیت قەدەرێکی ناخۆشە، بەڵام ئەوەی دنیاش ببینیت بەختێکی لەوە باشترە. برای شیرینم، من خۆم تا سەر سنوور لەگەڵ دادێم. لە کوردستانی ئەودی و ناسیاومان هەیە، لەوێ دەتوانیت لە هەر کوێی دنیا بیت کاغەزمان بۆ بنێریت، بەڵکو خوددا تەمانمان باتێ و جارێکی تر یەکتر ببینینەوە. هەندێک جار 800 ساڵ دەڕوات و هیچی گرنگ لە دنیادا ڕوونادات، هەندێک جار لە 8 مانگدا 8 مەملەکەت دەڕوخێ. هیچ شتێک لە مێژوو بێبارتر نییە، کەس نازانێت قوونی خۆی چۆن دەجوڵێنێتەوە. بەڵام برای شیرینم با هەمیشە چەقۆیەکت پێبێت، چوو بۆ هەر جێگایەکی دنیا با چەقۆیەکت پێبێت کە ماندوو بوویت سەیری چەقۆکە بکە و ئێمەت بیر بکەوێتەوە. جارێکیان عونیلی سەبەی قەیماق سوێندی خوارد کە و برایەتی چەقۆ لە نێوان دوو کەسدا دروستی دەکات، لە برایەتی خوێن بەهێزترە. عونیل خۆی هاوڕێی یاسینی شوکە بوو کە عونیلیان کوشت، دوای 6 مانگ یاسینی شوکە لە مەراقدا ڕۆحی دەرچوو. خۆی وەسێتی بۆ یاسین کردبوو گەر بە دەمانچە کوشتیان حەقی نەسێنێتەوە. یاسین کوڕێکی پیاو بوو، گەرە وەسێتە نەبووایە
هەموو ئەوانەی دەکوشتەوە کە عونیلیان بە ناحەق کوشت. بەڵام وەسێتەکە دەست و قاچی بەستە بوو. ها کامەرانی سەلما، خوددا دەزانێت ئەم چیرۆکەی تۆش خەڵکی چەند ساڵ دەیگێڕنەوە، خوددا دەزانێت. بەڵام برای باش چوو بۆ هەر مەملەکەتێک و هەستت کرد وەرز و بێبڕستیت سەیری چەقۆکەت بکە. من بۆ یادگار چەقۆکەی خۆمت دەدەمێ، هەڵیگرا ئەوە غەریبیت دەشکێنێ. چەقۆ زمانێک قسە دەکات، هەمومان تێی دەگەین. لە بولبول باشترە کە بە زمانێک دەخوێنێت کەسمان تێی ناگەین. زۆر لە بولبول باشترە. من سوێندت بە گۆڕی یوسفی کەویار بۆ دەخۆم کە هەرچێکم لە دەست بێت دەیکەم، هەرچێکیشم لە توانادا بێت، هەرچێکیشم لە توانادا بێت بۆ ئەوەی تۆ بکەوێتە پێش نارەکانت هەردەیکەم، هەرچیەک لەبەر ئەوە بڕۆ و مەترسە. بەشی 25 لە سەرەتای بەهاری ساڵی 1970دا هەرسێ داواکارەکە دوای ئەوەی هەریەکەیان بە ڕێگای خۆی پاسپۆرتێکی پەیدا کرد و لای هەندێک لە شارەزاکان وێنەکەی گۆڕی، لە 3 خاڵی جیاوازی سەر سنوورەوە لە 3 ڕۆژی جیاوازدا بە قاچاق نیشتیمانیان بەجێهێشت. پاسپۆرتەکان بە جۆرێک بێ هەڵە گۆڕدرا بوون. شارەزاترین پسپۆڕ و ورترینیان نیان دەتوانی جیاوازەکان ببینن. 3 نوێنەرەکەش لە 3 ئێوارەی جیاوازدا و بەڕێزێکی زۆرەوە چوون بۆ ماڵی گوڵدانچی و هەواڵی سەفەری 3 گەنجەکان بە سەوسان ڕاگەیاند. هەریەکەشیان دواوێنەی کوڕەکانیان لەسەر سنووری نێوان وڵات و جیهاندا بە دیاری برد بۆ سەوسان فیکرات. ئەو بە بایەخێکی زۆرەوە وێنەکانی خستە ئەلبومێکی تایبەتیەوە. لەو 3 وێنەیەدا هەر 3 کوڕەکە بە جلی کوردیەوە بە خۆیان و جانتاکانیانەوە لەسەر مەرز وەستان و زەردەخەنێکی گەورەیان گرت و پێدەچێت زەردەخەنەکەیان بۆ ئەوە بێت شتێک لە گەشببینی بخەنە دڵی سەوسەنەوە. دوای ڕۆشتنی هەر 3 گەنجەکە شتێک لە بێدەنگی و هێمنی باڵی بەسەر ژیانی هەموماندا کێشا. بەڵام ئێمە کوڕووکاڵی ئەم شارە هەمیشە شێتی ئەوە بووین سەوسەن ببینین، شێتی ئەوە بووین دوای هەواڵی بکەوین، هەموو جوڵەیەکی بخەینە ژێر چاودێریەوە. ئەو تەنیا کچێکی شارەکەمان بوو، هەموو چیرۆکەکەیمان دەزانی. لەبەر ئەوە لامان گرنگ بوو تا کۆتایی لەگەڵ بەسەرهاتەکەیدا بڕۆین و هیچ شتێک لە دەست نەدەین. ماوەیەک سەوسەنمان تەنیا لە کاتی سەردانەکانی دکتۆر ڕەفعەت ڕەمزیدا دەبینی کە دکتۆرێکی گەنج بوو، هۆی لاوازی و سەر ئێشە و بێخەوی کچەکەی دەگێڕایەوە بۆ تەنهاییە قوڵەکەی، بۆ جۆرە هێمنی و بێدەنگیەک کە هەموو ژیانی تەنیوە. دوای ڕۆیشتنی داواکارەکان سەوسەن ماوەیەکی لە جاران درێژتری لەگەڵ کتێبدا دەبردەسەر. ئەو چەند ساڵە بە جۆرێکی بربڵاو و قوڵ خەریکی زانستی باڵندەناسی بوو. بەیەخێکی سەیر و گەورەی بە هەر شتێک دەدا پەیوەندی بە باڵندە و جۆرەکان و پۆلێنەکانیەوە هەبێت. لەو بارەدا ڕایسپارت چەند کتێبێکی گەورەی دیکەشی لە دەروی وڵاتەوە بۆ هات لە ڕێگەی نامەگۆڕینەوە بۆ ئەندام لە هەندێک کۆمەڵی باڵندەناسی و باڵندە پارێزی دنیادا. لەو کاتەوە پەیوەندی لەگەڵ باڵندەکانیشدا گۆڕا. ئەوەی نابێت هیچ جۆرە باڵندەیەک لە بەردەمیدا سەر ببڕدرێت، نابێت لەسەر سفرەیەک دابنیشێت کە گۆشتی باڵندەی لەسەر دەخورێت، نابێت کەس لە هێوان و حەوش و سەربانی ماڵی ئەو باڵندە دەربکات وەک جۆرە سروتێکی سادەی ژیانی ماڵی گوڵدانچی لێ هات. بەڵام لەگەڵ هەموو ئەو شتانەشدا کەسمان هەستمان نەدەکرد کە هیچ شتێک لە ژیانی سەوساندا هەیە بە عەشقێکی زۆر قوڵ و ئارەزوویەکی زۆر گڕاویەوە بۆی بژی. هەمیشە هەستمان بە شتێک لە ساردی و خاوی دەکرد کە بەڕاستی نەمان دەزانی چەند پەیوەندی بە جیهانی ناوەوەی سەوسەنەوە هەیە. هەر لەو دەمانەدا پەیوەندی نێوان سەوسەن و پرۆشەی خۆشکشی تاداهات کەمتر و بەردەسکتر دەبووە. هێدیە دید و خوشکەکە هیچی ئەو تویان بۆ قسەکردن لەگەڵ یەکدا نەدەما. پرۆشە وەک بێوەژنێکی گەنج کاتێکی زۆرتری بۆ شتە ڕۆژانەکان تەرخان دەکرد. پتر میوانی دەهات، پتر دەڕۆیشتە دەرێ. بەرامبەر بەو سەوسەن کیژێکی گەلێک بێدۆست و هاوڕێ بوو. دوای تێپەڕینی گەردەلوولی داواکاران و ئارامبوونەوەی دەروونە گرژەکان فکرەت گوڵدانچی پەیوەندی خۆی لەگەڵ گوڵدانچیەکانی تردا ئاسایی کردەوە.
ئەو پیاوێک نەبوو مرۆڤ بتوانێت ماوەیەکی درێژ لێی زویر بێت، هەمان وەک پیاوێکی بەڕێزدایان بینی کە بە ویقاری فەرمانبەرێکی گەورەوە لە شارێکی بچووکدا دەژی. فکرەت گرفتێکی ئەو توی لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ هاوتەمەنانی خۆیدا نەبوو، هەمیشە ڕایوا بوو خەڵکانی پیر خێراتر و باشتر دەبن بە دۆستیەک، چونکە ئەوان نیازێکی ئەو تویان بە دنیا نەماوە. مرۆڤ تەنیا بەر لە مردن توانای دروستکردنی هاوڕێتی ڕاستەقینەی تیادا خوڵقێت. زۆر جار لە دانیشتن و گفتوگاکاندا وای دەگوت. لەو ماوەیەدا فکرەت دوای سەرنجی زۆر لە کچەکە و ڕەفتاری گەیشتە ئەو بڕوایی کە ئەم خانمە گەنج و سەرسەختە بەڕاستی پێویستی بەوەیە لە ماڵ بچێتە دەرێ، بەڵام شارەکە جێگایەکی ئەو توی تێدا نەبوو ڕووی تێ بکات. کچەکە نەیدەتوانی هاوڕێ دروست بکات. چەند جارێک بینیمان گوڵدانچی کچەکەی لەگەڵ خۆیدا بر بۆ کتێبخانەی شار. لەگەڵەوەی کتێبخانەکە کتێبی ئەوتۆ گرنگی لە خۆ نەگرتە بوو، بەڵام ئەوەی هۆڵی کچان زۆربەی کات خاڵی بوو. بەڵام سەوسەن مانگی جارێک یان دوان لە بەیانیەوە دەچوو بۆ ئەوێ و لە هۆڵە سارد و شۆڵەکەیدا تا درەنگ دەمایەوە. کەس نەیبینی بۆ جارێکیش کتێب لەوێ وەربگرێت، هەمیشە کتێبی خۆی دەبێت، سەیری کەسی نەدەکرد. ئەو ڕێبوارانەی بەلایدا دەڕۆیشتن، ئەو کچانەی بەرامبەریدا دەنیشتن، ئەو هەستیان هەبوو کە سەوسەن نایان بینێت. هەندێک جار فکرەت گوڵدانچی بە تاکسی دەیەنا و دەیبرد، هەندێک جاریش خۆی دەهات و دەڕۆشت وەک کچێک کە خاوەنی چیرۆکێکی سەیرە لە هەموو جێگایەک سەرنجی خەڵک ڕادەکێشێت. بەڵام ئەوە هیچ لەو ساردی و بێئاگایی ئەو ناگۆڕێت. بەردەوام بە یەک دەموچاو و بە یەک نیگا و بە یەک جۆر سیرکردنەوە لە شتەکان دەڕوانێت. چوونی بۆ کتێبخانە جگەلەوەی چێوەی تازە بۆ تەنهایەکەی دەکێشێت و لە قاڵبی نوێدا دەری دەخات، کارێکی ئەو تۆ لە ژیانی ناکات. فەرمانبەرانی کتێبخانە پێکڕا بەو سەردانانەی سەوسەن وەڕەس دەبن، نە لەبەر ئەوەی کیژەکە ئەرکێکی تایبەتیان قورسی هەیە، بە پێچەوانەوە ئەو هیچ ئەرکێکی نییە، بەڵام هاتنی ئەمیرەیەک جۆرە بێدەنگی و هێمنیەک بەسەر هەموواندا دەسەپێنێت کە کەس حەزی پێ ناکات. کاسێتی شەشەم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. بەڵام هاتنی وەک هاتنی ئەمیرەیەک جۆرە بێدەنگی و هێمنیەک بەسەر هەموواندا دەسەپێنێت کە کەس حەزی پێ ناکات. ئەوەی کچێک لە کتێبخانەکەدایە و عاشقی زۆرە، فەرمانبەرە کچەکانی دیکەی تووشی پەشۆکان و تووڕەیی و نائاسوودەیی دەکات. سەوسەن خۆی لەوە هێمنترا کەس بتوانێت بێبەهانە بێزاری خۆی بەڕوودا تەقێنێتەوە. بەڵام هەمووان لە کتێبخانەکە دەزانن کە هەریەکەیان لە لای خۆیەوە بۆ هۆیەک و بەهانەیەک دەگەڕێت ڕووی شەڕەنگێز و تووڕەی خۆی بەرامبەری دەربخات. سەوسەن دەچێتە هەر جێگایەک پاشۆکان و نائارامی لەگەڵ خۆیدا دەبات. هێدیە دیوای لێ دێت خۆی هەست بە پوچی و وێمانایی سەردانەکانی خۆی بۆ کتێبخانە دەکات و تەواو دەستبەرداری دەبێت. لەو سەرەتایەوە سەوسەن تووشی ئەو خەونبینینە شەوانە غەمناکانش دەبێت کە بەردەوام لەگەڵیدا دەمێنێتەوە. خەونبینین بە برامردووەکەی و سێداواکارەکەیەوە دەبێت بە بەشێکی هەمیشەیی ژیانی شەوانەی. هەمیشە هەر چوارەیان لە خەونەکانیدا پێکەوە دەردەکەون، هەر جارەی بە جۆرێک، هەر جارەی لە جێگایەک، هەر جارەی لە جۆرە ژینگەیەکدا. شەوێک تێناپەڕێت ئەو نەیان بینێت. جارێک لە شەمەندەفەرێکی تۆزاویدا بەناو بیاباندا دەڕۆن، جارێک لە گالیسکەیەکی دێریندا لە بەرگی ئەفسەرە قەیسەریە کۆنەکاندا دانیشتون و سەیری یەکدیرەکەن، جارێک لە جێبێکی ئەمریکیدا لەناو کۆمەڵێک مەزار و کێڵگەی گەورەی گوڵە بە ڕۆژەدا هەمیشە لە خەونەکانیدا وەها دیارە وەک ئەوەی هەر چواریان بە هێمنی و بێدەنگی سەیری بکەن، وەک ئەوەی هەر چواریان بە نیگاکانیان سەرزەنشتی بکەن، هەر چواریان شتێک لە ونبوون و نائومێدی بە دەموچاویانەوە دیار بوو. هەموو شەوێک بە هەمان نیگا و ڕوخسارەوە دەردەکەوتنەوە. کەسیان لە خەونەکانیدا قسەیان نەدەکرد. خەونەکانی دیکەی بە جۆرەك لە جۆرەکان هەموو قسەیان تێدا بوو، بەڵام دڵنیا بوو ئەم خەونەیان خەونێکی بێدەنگە، هەمیشە بێدەنگە. تێیدا هەر چوار پیاوەکە قوڵ تەماشای چاوی دەکەن و هیچ ناڵێن. هەمیشە لە دوای ئەو خەونە بە ئاگا دەهات. هەموو ئەو 8 ساڵە هیچ شەوێک تێناپەڕێت ئەو خەوەی تێدا نەبینێت و ڕانەچڵەکێت و بە ئاگانەیەتەوە. بەردەوام بەیانیان لەسەر بەرچایی خەونەکەی دەگێڕایەوە. هەمووان بۆ چەند چرکەیەک بێدەنگ دەبوون و ئەو خەونەکەی خۆی باس دەکرد. فکرێت گوڵدانچی دەیزانی ئەو خەونە نیشانەی ناڕەحەتی و پەشۆکانێکی قوڵی دڵی کچەکەیە کە لە منداڵیەوە فێر بووە هەمیشە خۆی بەهێز نیشان بدات.
لە کۆتایی بەهاری ئەو ساڵەدا کە هێشتا داواکارەکان تەنیا 3 مانگ بوو بە ڕێگاوە بوون. سەوسن بیری لەوە کردەوە لەسەر یەکێک لە دیوارەکانی کتێبخانەکەی خۆی جارجار نیگارێکی گەورەی سروشتی بۆ گۆشەیەکی دنیا دروست بکات کە لە فەرهەنگ و کتێبە گەورە و گۆڤارە جوگرافیەکاندا دایان بینێت تا لەو ڕێگەیەوە پتر لە داخوازەکانی خۆیەوە نزیک بێت کە هەردەم لە خەونەکانیدا لە ئامێزی شوێنە ئاجبایەتەکانی سروشدا دەیبینین کە پڕوشەی خوشکی ناڕەزایی خۆی دەرخست بۆ بیانۆی کە ئەو جۆرە نزیکیە هیچ نییە جگە لە خۆخەڵەتاندن. سەوسن بە ئارامی پێی گوت هیچ دوو مرۆڤێک لەم دنیادا بەڕاستی لە یەک نزیک نین. مرۆڤ تەنیا لە حاڵەتی خۆخەڵەتاندن و خۆفریوداندا لە مرۆڤۆ نزیکە. ئێمە وەها دروست بووین نەتوانین لە هیچ نزیک بین. دەبێت بەختەوەر بین گەر بتوانین تۆزێکیش لە خۆمان یان لە شتەکانی تر نزیک بین. فکرت دەیزانی کە سەوسن بە جۆرێک لە جۆرەکان دەتوانێت هۆیەک و مانایەکی فەلسەفی بۆ هەموو ئارەزوەکانی خۆی بدۆزێتەوە. هەندێک جار بەهانە و هۆکارەکانی قوڵ و هەندێک جارش بەهانە و هۆکارەکانی لە خزمەت ویستە منداڵەکانی دابوون. فکرت دروستکردنی ئەو وێنانەی وەک جۆرە دەستکاریەک بۆ دنیای سەوسن سیر دەکرد کە دەیویست بیگۆڕێت و نەدەگۆڕا. ئەو بیرۆکەیەکی باش بوو کچەکە کەمێک لە دەوری خۆی هەست بە گۆڕان بکات. لایەنی کەم دەکرات ئەوە شتێک لە کەم خوێنی و سەر ئێشەکەی کەم بکاتەوە. هەڵبەت تێچوونی دروستکردنی ئەو نیگارانە ئاسان نەبوو. لە هەموو شاردا دووسێ نیگارکێش هەبوون ئەو دیواربەندە گەورانەیان دروست دەکرد. دوانیان هونەرمەندی کارامە نەبوون و یەکێکیان نرخی زۆر بەرزی داوا دەکرد کە بە بودجەی پیاوێکی وەک فکرت هەڵ نەدەسوڕا. لەگەڵەوەشدا بەردەوام دوای مەزاجی کیژەکە دەکەوت وەکەوەی قەدەری بێت لەگەڵ هەوای ئەو کچەدا هەڵبسوڕێت. دوجار ڕێکەوت کۆمەکی کردن و کوڕێکی گەنجیان دۆزیەوە کە بە پارێکی گونجاو ڕازی بوو ناوبەناو نیگارێک بۆ سەوسن دروست بکات. کوڕەکە ناوی ئاریان جەودەت بوو. کاتێک یەکەم جار هات بۆ ماڵی فکرت گوڵدانچی سەوسن بە ناسکی پێی گوت بەیەک مەرج ڕێگات دەدەم بیتە ئەم ماڵە سوێندم بۆ بخۆیت کە حەزم لێ ناکەیت. بیر لەوە ناکەیتەوە خۆشت بێم جگە لە ڕاستیش هیچی دیکە لەسەر ئەم ماڵە لە دەرەوە ناگێڕیتەوە. بە هەموو کەس دەڵێیت تۆ لێرەیت تا دیوارەکانم بۆ ڕەسم بکەیت. تەنیا دیوارەکان نەبا لە وەڕسیدا بمرم. کوڕەکە سوێندی بۆ خوارد کە حەزی لێ ناکات. هەموو شتێکیش دەکات بۆ ئەوەی بیر لە خۆشەویستی نەکاتەوە. بە دەنگێکی غەمگینیش گوتی خانم من چیرۆکی تۆ دەزانم. چیرۆکی تۆ و داواکارەکانتم بیستووە. ئیتر چۆن بتوانم حەزت لێ بکەم؟ تاو ڕۆژەی ژن دەهێنم هەر نیگارێک تۆ بتەوێت دەیکێشم و هەر شتێکیش تۆ ئاسوودە بکات دەیکەم. بەڵام ڕۆژێک ژنم هێنا ئەو کات ژنەکەم بڕیار دەدات ئاخۆ دەتوانم لەگەڵتدا بەردەوام بم یاخود نا. سەوسن فکرت بەوە وازی نێنا بەڵکو کاغەزێکی بە خەتی خۆی پڕ کردەوە کە تیایدا کوڕەکە سوێن دەخوات. هەرگیز حەز لە سەوسن فکرت ناکات. سەوسن گوتی پیاوی ئەم شارە تەنیا بە جۆرە پەیمانێکی وا دەبەسترێنەوە. کاغەزێکی چکۆلانە بوو کە سەوسن ناوی نابوو پەیمانی حەز نەکردن. شتێک بوو بە پێچەوانەی پەیمانی خۆشەویستیەوە کە کوڕ و کچانی شار پیرۆز سەیریان دەکرد و لەگەڵ یەکدا مۆریان دەکرد. سەوسن فکرت ڕایوا بوو هەموو ژنێکی ئەم شارە دەبێت کۆمەڵێک لەو پەیمانانەی پێبێت و بە هەموو پیاوەزیاتەکانی دەوروبەری خۆی مەڕ بکات تا بتوانێت ئاسوودە بژی. یەکەمین نیگارێک ئاریان جەودەت کێشای وێنەی پاییزێکی تووڕە بوو. تێیدا چەند درەختێک با دڵڕەقانە بەرەو چەپ وەریگێڕاون. ئاسمانێکی گرش بەسەر دەریاچەیەکدا دەڕوانێت کە بە گەڵای زەرد داپۆشراوە. پێدەچوو ئەو وێنەیە وەک سەرەتا گەلێک دڵی کچەکە خۆش بکات کە ئەو وەرزە ئارەزووی بۆ نیگاری غەمگین و پاییزی لە ترۆپکدا بوو. لە هەمان کاتدا وێنەکە پڕبوو لە باڵندەی ناوازە و سیر کە سەوسن فکرت لە کتێبی جیاواز و لەسەر چاوەی جیاواز دەریدەیەنان و بە ئاریان جەودەتی دەگوت نیگاریان بکات. تەماشاکردنی ئاریان جەودەت لە کاتی ئیشدا نەیتوانی ئەو بۆشاییە قوڵەی ژیانی سەوسن پڕ بکاتەوە.
پڕوشە لە هەمان زیاتر بەدەست ئەو بێدەنگیەوە دەیناڵاند و پێی وا بۆ قوڵبوونەوە بەردەوامەکانی سەوسن لە کتێب و فەرەنگەکاندا ئەو بێدەنگی لە ماڵدا دروست کردووە. پڕوشە و بێدەنگی وەک درێژکراوەی ڕۆح و جەستەی سەوسن سیر دەکرد، وەک جۆرێک لە دەسەڵاتی ئەو بەسەر ماڵەکەدا، وەک بەشێک لە هێزی نێنی ئەو بەسەر هەموو شتەکانی دەوروبەریدا. پڕوشە بۆی ئەو بێدەنگێ بشکێنێت دەبایە بەردەوام دەنگی تەلەڤیزیۆنەکە زیاد بکات کە ئەو زەمانە بێ و چەند سرودی بە بەحسیەکانی لێدەدا کە سەرتاسەری وڵاتیان بە مۆسیقای جەنگ پڕ کردبوو. سەوسن تەنیا شەوان سێری تەلەڤیزیۆنی دەکرد، خۆی بە بینینی ئەو بەرنامە تایبەتیانەوە گرتبوو کە لەسەر جەنگە. هەموو شەوێک بە دیار تەماشاکردنی وێنەی لاشەی سەربازە ئێرانەکانیەوەدا دەنیشت. ئەوە تاکە شتێکی تەلەڤیزیۆن بوو کە پڕوشە دەیتوانی سەیری بکات. لاشە سوتاوەکان و دیمەنی ئەو گەنجانەی بەسەر و ڕوخساری تۆزاویەوە لە سەنگەرەکاندا کەوتبوون. مردنی براکەی و مێردەکەی بەیادا دەهێنایەوە. پڕوشە زۆر جار دەپاڕایەوە لە کاتی دەرخستنی ئەو وێنانەدا تەلەڤیزیۆنەکە خامۆش بکەن، بەڵام سەوسن دەیگوت شەڕ تاکە شتێکی ڕاستەقینەیە کە لەم وڵاتەدا هەیە، دەبێت بە سەیرکردنی ڕابین. پڕوشە دەتوانی لەگەڵ ئەو نیگارانەدا بژی، سوک و سادە دەتوانی کە وێنانەی پیشان دەدا هەستی دەکرد بۆنی مردووەکان ماڵەکە پڕ دەکەن، هەستی دەکرد تا دوای تەواوبوونی بەرنامەکانیش تەلەڤیزیۆنەکە هەر بۆنی مردنی لێدێت. ڕای دەکردە ژوورەکەی خۆی و دەرگاکەیدا دەخست و دەگریا، بەڵام ئەو بۆنە هەمیشە بەدوایەوە بوو. دەبێت بڵێم یەکێک لەو هۆ گەورانەی وای لە پڕوشە کرد بیر لە شوکردن بکاتەوە، ئەو بۆنە ترسناکە بوو. چیتر بەرگەی بۆنی ماڵەکەی نەدەگرت. هیچ شتێکیش لەوە خراپتر نییە مرۆڤ بەرگەی بۆنی ماڵی خۆی نەگرێت. ئەوە ژیانی لێ دەکات بە دۆزەخ. شەوێکان پڕوشە تکای لە باوکی کرد چارەیەک بۆ بێدەنگی ماڵەکە و ئەو بۆنە ترسناکە بدۆزێتەوە کە هەستیان پێدەکات. فکرەت گوڵدانچی لەسەر قەنەفەی ساڵۆنەکە لە ناو پەیکەر و تۆپی کریستاڵ و باڵندە شوشەکاندا ناومێدانە سەیری کرد و تێگەیشت کچە گەورەکەی تووشی دەردێک بووە لە دەردی خوشکە بچووکەکەی ترسناکترا. مرۆڤ گەر نەتوانێت بە بێدەنگی ڕابێت لە شێتیەوە نزیکە. ترس لە بێدەنگی و سەر هەڵدانی بۆنی خەیاڵی لە کەپووی مرۆڤدا سەرەتایەکی ترسناکن بۆ شێت بوون. فکرەت دڵنیا بوو هیچی ئەو توی بۆ ناکرێت، بەڵام ڕێنمایی کیژەکەی کرد گوڵاو بکرێت و بەیانیان بیپڕژێنێت، بەڵکو ئەو بۆنە کەمێک لەو هەستانەی تێدا بڕەوێنێتەوە. ئامۆژگاری کردمەوەیەک لە هاویندا لەگەڵ ماڵی پورەکانیدا لە شار دوور بکەوێتەوە و چێت بۆ هەر جێگایەک کە ئەوان دەچن. دەربارەی بێدەنگیش کیژەکەی بەرامبەر خۆی دانا و پێی گوت پڕوشە ڕاستێکی قوڵ لە ژیاندا هەیە دەبێت بیزانیت. مرۆڤ گەر بیەوێت لەگەڵ دنیادا ڕاستگۆ بێت دەبێت بێدەنگی قبول بکات. کێشەی هەرە گەورەی مرۆڤەکان ئەوەیە کە هیچی ئەو تویان لەگەڵ یەکدا نییە بیڵێن. من وا تێدەگەم زۆربەی ئەو شتانەی مرۆڤ ئەنجامیان دەدا هەر بۆ ئەوەیە لە بێدەنگی ڕابکات. سیاسەت و جەنگ و خۆشەویستی هەموو پەیوەندیان بە پێویستی مرۆڤەوە هەیە بۆ هەڵهاتن لە بێدەنگی، بۆ تاقیکردنەوەی توانای خۆی لە قسەکردن. کێشەی ئێمەی مرۆڤ ئەوەیە دەمانەوێت زمان زۆر زیاتر لە ویستی خۆی و توانای خۆی بەکار بهێنین کە شەوانە گوێ لە هەواڵەکانیان لەو سرودانە دەگرم کە بەحسیەکان بڵاوی دەکەنەوە. کچم زۆر جار ئەو هەستەدام دەگرێت کەم جەنگە لە پێناوی ئەم سرودانەدا دەکرێت. ئەوەی مرۆڤ گوێ لە دەنگی خۆی بێت کە دەنەڕێنێت، ئەوەی خۆی تاقی بکاتەوە بە زمان، بە قسە، بە هاوار، دەتوانێت ئەوانی تر تا کوێ بە دوای خۆیدا ڕابکێشێت. یەکێکە لە دەردە ترسناکەکانی مرۆڤ. لێم مەگرە دوای ئەم هەموو عمرە زۆر جار بێدەنگی دەمگێڕێتەوە بۆ خۆم وەک کەسێک کە ئەوانی تر بە قسە و دەنگە ناتوانن کاری تێ بکەن. هەست دەکەم من و سەوسن بەو بێدەنگێ دەژین. تۆ دەبێت بزانیت من زۆر بەغەمم بۆ تۆ، زۆر. ڕەنگە من و سەوسن زۆر لە یەکتر بچین. من لە غەریبی تۆ لە نێوان من و سەوسندا تێدەگەم، بەڵام جگەلەوەی کەتکات تیا بکەم بەرگە بگریت و سەبرت هەبێت و خۆشت بوێین. هیچی ترم پێ ناکرێت. خۆشبەختیش دەبم گەر بتبینم شوو دەکەیتەوە و جێگەیەکی تر و ماڵێکی تر
بۆ بەختەوەری خۆت دەدۆزیتەوە. ئەوە ئەو قسانەی گوڵدانچی بوو کە تا ئەندازەیەک پرۆشەی لە ماڵ هەڵکەند. بەشی 26 دوای تێپەڕینی 3 مانگ بەسەر ڕۆشتنی کامەرانی سەلمادا کاریگەریەکانی ئەو سەفەرە بەسەر مەنگوڕی بابە گەورەوە دەرکەوت. ئەو ماوەی مەنگوڕ تێیدا هاوڕێی کامەرانی سەلما بۆ قۆناغێکی تایبەتی ژیانی بوو کەمتر لە هەر کاتێکی دیکە شەڕەنگێزی و خراپەی تێدا بوو. هەستکردنی بەوەی مرۆڤێک هەیە دەبێت ئەم بیپارێزێت و یارمەتی بدات زۆر شتی تێدا گۆڕی بوو. ئەوەی هاوڕێ کۆنەکانی زۆربیان باوکن و منداڵی گەورەیان هەیە و ئەم خاوەنی هیچ نییە نائومێدی نەکرد. نا پێشتر ئەو هەستەی نەبوو بەرامبەر خەڵکانی خاوەن ژن و ماڵ ئێرەی هەبێت. بە پێچەوانەوە خۆی بە بەختەوەرتر دەزانی کە بەو جۆرە دەژی. خۆی سروشتی هەستەکانی خۆی بەرامبەر کامەرانی سەلمانە دەزانی. ئایا هەستی باوکانە بوو یان تەنیا دەویست لەسەر نەرێتی چەقۆکێشە گەورەکان گەنجێکی هەبێت بیخاتە ژێر باڵی خۆی و بیپارێزێت و باوە دڵی بێت. هۆکەی هەرچیەک بێت ئێستا مەنگوڕ هەستی بە تەنیاییەک دەکرد بەر لە ڕۆشتنی کامەرانی سەلما لە ژیانیدا نەبوو. ڕاستە مەنگوڕ لە چایخانەی پەپولەی ئازاددا باە یان لە ژێرزەمینی ئوتێلەکەی باوەجاندا هەردەم کۆڕی گەرم و لە دەوری هەرا بوو. بەڵام هەموو هەستمان کرد کە شەڕەنگێزی و نائارامی بە شێوەیەکی کتوپڕ لە ناویدا زیندوو بوونەتەوە. دوای کامەران هاوڕێتی لەگەڵ مەریوانی مەمە و سامان کیسرادا زۆر بەهێز بوو. هەردووکیان گەلێک شەڕکەر و تەشقەڵەکار بوون. ئەو ساڵانە دەڵۆت گوندەکانی دەوروبەری شاری وێران دەکرد. گوندەکەکان بە کۆمەڵ دەهاتنە ناو شار. مەنگوڕ ڕایوا بۆ دنیای ئەو شارە ڕۆژ دوای ڕۆژ بچووک دەبێتەوە. ئەو پتر لە هەر کەسێکی تر هەستی بە بچووک بوونەوەی سنوورەکانی ئەم شارە دەکرد و ڕۆژ دوای ڕۆژ هەناسە تەنگێکی گەورە بەر گەروی دەگرت. ئەو دەیگوت ئەم شارە ڕۆژ دوای ڕۆژ وەک کیسەڵ دەچێتەوە ناو خۆی. ئێستا شارەکە ئاگای لە چواردەوری خۆی نییە. هەر شارێک ئاگای لە چواردەوری خۆی نەما باری ناتەواوە. شار وەک ئینسان وایە بە هەست و نەستدا حیسابی بۆ دەکرێت. کە هەست و نەستی مرد کە چواردەوری خۆی نەبینی ئیتر حیسابی پاکە هیچ شتێک ڕزگاری ناکات. لەو ماوەیەدا ڕۆژ دوای ڕۆژ ڕەفتاری خراپ دەبوو. هەندێک هەستیان دەکرد چیتر ناتوانن لەگەڵ مەنگوڕدا قسە و مامەڵە بکەن. شتێک لە شەڕەنگێزی و ئارەزووی جەنگ لە ناوی داگین گڵی دەدا کە خۆشی بێزار کردبوو. لە ماوەیەکی کوورتدا چەندین جار دەنگی گەورەی توش هات. دوای چەندین ساڵ بۆ یەکەم جار گەڕایەوە بۆ سەر خولیای چەق و هەڵگرتن. بۆ یەکەم جار لە ساتەکانی تووڕەیی و قۆڵبادان و دەمارگرژیدا لێمان بیست کە لە هەمومان بێزار و لە هەموو شتێکیش تووڕەیە. ئەو هەستەی بە بچووک بوونەوەی شار وای لێ دەکرد پتر بیر لە سەوسەن بکاتەوە. هەستی دەکرد ئەو کچەوە بینتر لە هەر کەسێکی دی بچووکی ئەم دنیایی بینیوە. وەک نوێنەری کامەرانی سەلما ڕۆژێک چوو بۆ لای سەوسەن فیکرێت. ئەو کات نزیکی 4 مانگ بەسەر سەفەری 3 کوڕە عاشقەکەدا تێپەڕی بوو. هیچ هەواڵێکی تایبەتی لە لای کامەرانی سەلماوە نەبوو. بەڵام هەموو دەمانزانی ئەو بێ هەواڵەیە دەگەڕێتەوە بۆ خراپی بارودۆخ لەسەر سنوورەکان. مەنگوڕی بابە گەورە لە ڕێگەی فیکرێت گوڵدانچیەوە داوایەکی پێشکەش کرد و تکای کرد بۆ سەعاتێک سەوسەن گوڵدانچی ببینێت. لە ڕاستیدا ئەو کات کەس نەیدەزانی بۆ مەنگوڕ وا بە حەسرەتەوە دەیەوێت سەوسەن ببینێت. بەڵام دواتر زانیمان کە هەموو هەوڵی ئەو بۆ ئەوە بووە سەوسەن وا بسازێنێت. گوناهی ئەو تێکەڵ بە هەڵسەنگاندنی کامەرانی سەلمانەکات. لە ڕۆژێکی کۆتایی تەموزدا مەنگوڕ بە کراسێکی قۆڵکورتی سوور و کڵاوێکی ئەستوری خڕەوە کە لەگەڵ گەرمای ئەو وەرزەدا نەدەگونجا چوو بۆ ماڵی فیکرێت گوڵدانچی. خولیایەکی نەبوو ئەوە نەبێت سەبارەت بە بارودۆخی خراپی خۆی و گەورەی دنیا قسە لەگەڵ کچەکەدا بکات. ماوەیەک بوو کە هەستی بەنا لەبارەی ڕەفتارەکانی خۆی و بەدی ڕەوشتەکانی دەکرد. لە دڵەوە هەستی دەکرد هۆی ئەو گۆڕانەی دەگەڕێتەوە بە تێکچوونی پەیوەندی بەم شارەوە. بۆ ئەوەی لە بۆچوونەکانی خۆی دڵنیا بێت پێویستی بە قسەکردنێکی دوور و درێژ لەگەڵم خانمەدا بوو کە مەنگوڕ بڕوای وابوو زۆر نهێنی گەورەی دنیا دەزانێت. کە گەیشتە ماڵی گوڵدانچی پێشتر بیری لە هەموو وشەیەکی خۆی کردبووەوە.
بەڵام لەگەڵەوەشدا ڕستەکانی بەو جۆرە نەهاتنە دەرێ کە خۆی دەیویست. سەرەتا قوڵ وەک خزمەتکارێک نوشتایەوە و گوتی: ها خانمی سەوسەن، لە مێژە یەکترمان نەبینیوە، بەداخ و پەژارەوە دەبێت بڵێم کە هەواڵێکم لە کامەرانی سەلماوە پێ نییە. لەو ڕۆژەوی ڕۆشتووە هیچ شتێکمان لێ نەبیستووە، نە من نە کەسوکاری. بەڵام سەوسەن خان مەترسە، هۆی ئەو بێدەنگیە دەگەڕێتەوە بۆ خراپی سەر سنوور. لەو کاتەوەی ئەو ڕۆیشتووە دنیا هەر خراپ و خراپتر دەبێت. سەوسەن بەرەو ژووری کتێبخانەکە پێشی کەوتو لە جێگایەکی گونجاو دەدای نیشاند و گوتی دەرهەق بە بێدەنگی داواکارەکان مەراقێکی نییە و گەردێک دڵی نەگرتووە. مەنگوڕ کڵاوەکەی خستە سەر کۆشی و گوتی: خانم پێویست ناکات من هیچ بڵێم، هەموو دەزانین شتەکان ڕۆژ دوای ڕۆژ خراپتر دەبن. یوسف کەویار بە ڕەحمەت بێت دەیگوت: ژیان سێوێکە، گەر لە کاتی خۆیدا نەیخۆیت دەڕزێت. ژیان بەو جۆرەیە خانم. سەوسەن هەمیشە ماندوێتێکی قوڵی پێوە دیار بوو. گوتی: بە تەواوی تێناگەم مەبەستان چییە، بە تەواوەتی تێناگەم. مەنگوڕ پاڵی دایەوە و گوتی: من لەو کەسانم کە ژیانم لە کاتی خۆیدا نەخواردووە. هەموو واین ئەوانەی لەم شارەدا دەژین زۆر بەمان ئەو هەستەمان هەیە کە هیچمان لە ژیان نەخواردووە، بەڵام لە ڕاستیدا ئەوە هۆی سەردانەکەی من نییە. من دەمەوێت بزانم تۆشت هەمانە ئەو هەستت هەیە کە ئەم شارە بچووکتر و بچووکتر دەبێتەوە. لەو ڕۆژەوەی کامەرانی سەلما ڕۆیشتووە واستەکەم ئەم شارە تا دێت بچووک دەبێتەوە. پێشتر ئەوەم نەدەبینی، بەڵام شتێکی سەیرە. ئێستا دەڵێیت ئەم شارە وەک کلکیکی سەڵ دەچێتەوە ناو خۆی. عەفوم کە خانم، من لە ناو خەڵکی سادە و چەقۆکێشدا گەورە بووم، بەڵام دەزانم تۆ تێم دەگەیت. ڕاستە من بەتەمەن لە تۆ گەورەترم، بەڵام تۆ لەم کتێبخانەیەوە عیلم و مەعریفەتی زۆرت وەرگرتووە. لەبەرەوە هەرچیەک دەڵێم تۆ حاڵی دەبیت. زۆربەی ئەوانەی دایان ناسم قوونی خۆیان ناجوڵێنن بۆ ئەوەی تێم بگەن. عەفوم کە خانم، داوای لێبوردن دەکەم، مەعزەرەت دەخوازم کە هاتم سوێندم خوارد قسەی خراپ نەکەم و ئەم وشانە بەکار نێنم. بەڵام باوەڕت بێت خانم، ئەو جۆرە وشانە خۆیان دێن لە پڕێکدا بێ ئەوەی بزانیت دەپەڕێنە سەر زارت. هەموو واین خەڵکی ئەم شارە هەموو بەم وشانە دەژین. گەرە وشانەمان لێ بستێنن، گەرە وشانە لە زمانەکە دەربهێنین و بیان سووتێنین و ئیتر لاڵ دەبین. بەڵام لەگەڵەوەشدا عەفوم کە من هاتووم بۆ ئەوەی بپرسم بۆ لەو کاتەوەی کامەرانی سەلما ڕۆیشتووە من هەست دەکەم شارەکە تووشی بێهۆشی بووە و بە هیچ شتێک هۆشی نایەتەوە. من دەمەوێت بپرسم خانم بەڕاستی وایە ئەم شارە تا دێت بچووک دەبێتەوە، یان ئەوە تەنیا خولیایەکی خراپی ناو سەری منە؟ سەوسەن وەک کچێک لە سەرە مەرگدا هەندێک ڕاستپاردەی ترسناک بدرکێنێت گوتی: شار هەرگیز بچووک نابێتەوە، شار بەردەوام گەورە دەبێت، بەڵام دنیاش لەگەڵیدا گەورە دەبێت. شار چەند خێرا گەورە بێت، خێراییەکەی ناگاتە خێرایی گەورەبوونی دنیا. تا دنیا گەورەتر بێت شار لە بەرچاومان بچووکتر دەبێتەوە. مەنگوڕ گوتی: سەوسەن خان سیرکە، خەڵکی ئەم شارە ئاگایان لە هیچ شتێک نەماوە. من دەزانم سەرباز و ئەمن و سیخوڕەکانی حکوومەتی بەحس کە نزیکی 20 ساڵە لەسەر قونمان دانیشتوون کارێکیان کردووە مرۆڤ تەنیا بیر لە خۆی بکاتەوە، بەڵام جاران زیاتر ئاگامان لە دنیا بوو. شارەکە ئێستا کوێر بووە، لە قوونی خۆی زیاتر هیچی تر نابینێت. من لەو شەوانەدا لەگەڵ سامانی کیسرادا لە یاری داهاتمەوە. پێم گوت ئەو کچە شتێک دەزانێت ئێمە نایزانین، دەزانێت کارەساتێک بەڕێوەیە، بۆیە بە هەر بەهانەیەک بۆ ویستی ئەو سێکوڕە ڕزگار بکات. ئەوە تا ئێستا هەست دەکەم شارەکە تۆزە لە شیاکەی خۆیدا نوقم دەبێت. دەمەوێت بزانم تۆ بەڕاستی شتێک دەزانیت کە کەسی تر نایزانێت. خانم بەڕاستی ئەمە مەراقمە، گەشتی زۆر ترسناک بەڕێوەیە، گەربۆنی تۆ وەک ژنێک لە بۆنی ئێمە بەهێزترە، شتێکم بووە ئاشکرا بکە.
سەوسەن لە نیگار و شێوەی مەنگوڕدا دیمەنی خانی تەتاری ناو یەکێک لە ئەتڵەسەکانی داهاتەوە یاد. کەمێک گەرمتر و زیندووتر لە قسەکانی پێشووی گوتی: نازانم جەنابی کاک مەنگۆڕ، تۆ بۆ وا دەزانیت من شتێک دەزانم کە خەڵکانی تر نایزانن. لە ڕاستیدا من شتێکی زۆر تایبەتی نازانم کە بۆ خەڵکانی تر نێنی بێت، بەڵام دەزانم مرۆڤ لە شوێنی بچووکەوە ناتوانێت بەڕوونی بیر لە جێگای تر بکاتەوە. مرۆڤ لەم شارە بچووکەی ئێمەدا گەورەی دنیای بیر دەچێتەوە. من لە منداڵیەوە ئەو ڕاستیە دەزانم، تۆ کوڕی ئەم شارەیت، بەڵام کچی هیچ شارێک نیم. بەدوای پیاوێکیشدا دەگەڕێم خەڵکی هیچ شارێک نەبێت. دۆزینەوەی پیاوێک کە خەڵکی هیچ شوێنێک نەبێت ئاسان نییە. لەگەڵەوەشدا من هەوڵ دەدەم جەنابی کاک مەنگۆڕ، هەوڵ دەدەم، حەق بە تۆیە. ڕۆژ بە دوای ڕۆژ هەموو شتێک خراپ دەبێت. ڕاستت دەبێت من ئەوانەم نارد بۆ ئەوەی نەکوژرێن. من شتێک دەزانم، من شتێک دەزانم، بەڵام شتێکی ئەو تۆ گرنگ نییە. ئەوەیە شەڕ لەم وڵاتەدا تەواو نابێت، قەت شەڕ تەواو نابێت. بەڵام جەنابی مەنگۆڕ خان خۆت دەزانێت، بەڵام جەنابی مەنگۆڕ خان خۆت دەزانیت ئەوە زانیاریەکی وەها گرنگ نییە. وانییە شتێکی ئەو تۆ نییە. سەوسەن هەناسەیەکی قۆڵی هەڵکێشا وەک یەکێک چاوەڕوانی وەڵامی تکایەک بکات. بە بێدەنگی سەیری مەنگۆڕی کرد و بەردەوام بوو: کاک مەنگۆڕ، کاتێک کامەرانی سەلما چەقۆی لە مەنسوور ئەسریندا، هەموو وایان دەزانی من بێباکم، من هەست بە هیچ ناکەم. بەڵام وانییە باشترین پیاو ئەو پیاوەیە کە نازانێت شەڕ بکات. من زۆر بیرم لێ کردوێتەوە. سەفەر تەنیا شتێکە پیاوی ئەم وڵاتە لەو شتانە دوور دەخاتەوە کە لە پێناویدا شەڕ دەکەن. بێوەیترین مرۆڤی دنیا ئەوانن کە سەفەر دەکەن. مەنگۆڕ بێ ئەوەی لە قسەکەی سەوسەن تێگەیشتی بێت گوتی: بە قەبری مردوم خانم، ژیانی ئێمە وەک شەرابی تاڵ وایە، گەرچی تاڵە، بەڵام لەبەر ئەوەی لەشمان بە ژەهرەکەی ڕاهاتووە ناتوانین دەستبەرداری بین. بەڵام خانم، بە گۆڕی عەزیزم، مرۆڤ حەیوانێکی تەمەڵە. گەر بە دوای شتێکی گەورەدا نەگەڕێت لە جێگایەکدا دەچەقێت و ناجوڵێت. منیش هەمیشە خۆم وەک حەیوانێکی تەوەزەل و تەپۆ سیر کردووە. قەسەم گەر من لە جێگای داواکارەکانی تۆ بوومایە نەمدەتوانی ئەم شارە بەجێ بهێڵم. دەمگوت خانم عەفوم کە، من کە تیرەیەکی نهێنی بەم شارەوەی نووساندوم. ناخانم، ئەوەم پێ نەدەکرا شتەکە وەک نەخۆشی وایە. قاسمی عەنبەرخان لە شەستەکاندا چەقۆکێشێکی گەورەی شار بوو کە شەڕی دەکرد دەستیت نەدەبینی. خێراترین چەقۆکێشی ئەو سەردەمە بوو. دایکی قاسم 15,000 دیناری ئەو سەردەمەی بۆ کرد بە دۆلار تا بڕوات و واز لەم شارە بهێنێت. من پێم گوت: قاسە، پارەکە لە حاجی عەنبەر وەرگرە و بڕۆ. هەموو لە دڵمان چەسپی بوو بە سەلامەتی دەرناچێت. من گوتم: ئەم شارە مەلعونە دەتفەوتێنێت، بڕۆ و کەوڵی خۆت ڕزگار بکە. ڕۆژێک پارەکەی وەرگرت و ڕۆشت. هەموو وامان دەزانی ئیتر ناگەڕێتەوە. 2 هەفتەی پێنەچوو. دیسان لەبەر سینەماکاندا دەسوڕایەوە. بە ڕەحمەت بێت گوتی: مەنگۆڕ، من لە هیچ شوێنێکی تر ناتوانم سەوز بم. ئاوی هیچ شارێکی ترم بۆ ناخورێتەوە. نانی هیچ شارێکی ترم بۆ ناخورێت. دوای 2 مانگ لەو ڕۆژە لەسەر ئەوەی جنێوی بە شەرەفی سیاسیەکی گەورەدا بوو لەبەر قەیسەریەکەدا دایانە بەر چەقۆ. 5 کەس بوون. دوانی لێ بریندارکردن، بەڵام دەرەقەت نەهات. بە ڕەحمەت بێت کوڕێکی ئازا بوو، لە بیادا کوشتیان. کە چوومە سەر لاشەکەی 18 چەقۆی پێوە بوو. خوای گەورە، تا ئەو کاتە کەسم نەبینی بوو 18 چەقۆی پێوە بێت. سەوسەن خان، ئێستا واز دەکەم منیش تووشی ئەو دەردە بووم. ئەو دەردەی قاسمی عەنبەرخانی کوشت. تۆ پێم بڵێ خانم، تۆ بڵێ خوا بکات من لە هیچ شوێنێکی تری دنیادا سەوز ببمەوە. لەو باوەڕەدایت حەیوانێکی تەمەڵی وەک من کە بە زەحمەت دەتوانم قوونی خۆم بجوڵێنم، بتوانم سەفەر بکەم. سەوسەن بە غەمگینیەوە سەیری کرد و بە هێمنی گوتی: مەنگۆڕ خان،
مرۆڤ گەر بە دوای شتێکدا نەگەڕێت ناتوانێت سەفەر بکات. مرۆڤ بۆ شتێکی تر دەگەڕێت و لە ڕێگادا بەڕێکەوت چاوی بە دنیا دەکەوێت. گەر تۆ ئەمڕۆ بڕۆیت بەیانی بگەیتە سەر ترۆپکی شاخێکی بەرز، بگەیتە ناو بەفرێکی زۆر، بڕۆیتە سەر بەحرێکی گەورە، دوایی لە خۆت دەپرسیت من چی دەکەم لێرە؟ بۆ پشوو نادەم؟ بۆ لە جێگایەکدا ناحەوێمەوە؟ گەر بتوانیت ئەو پرسیارە نەکەیت دەتوانیت سەفەر بکەیت. باشترین شت ئەوەیە مرۆڤ لە سەرەتاوە جێگایەکی نەبێت بۆی بچێت و جێگایەکی نەبێت بۆی بگەڕێتەوە. ئەوە لای من ڕێبواری ڕاستەقینەیە، بەڵام خۆت دەزانیت ئەوە قورسە. بۆ نمونە من شارم نییە، بەڵام شتێکم هەیە لە شار ترسناکتر، ئەم کتێبخانەیەم هەیە. مەنگوڕ گوتی خانم ڕاستیەکەی من دەمەوێت ڕوونتر قسەتان لەگەڵ بکەم. من دەڵێم شتەکە بەدەست مرۆڤ خۆی نییە کە لە شارێکی کوێردا لەدایک بوویت تۆش هیچ نابینیت. خانم من لە ژیانمدا کەم شت پەستم دەکات، یعنی هەموو شتێک لام ئاساییە، بەڵام تۆ منت نەخۆش خست. ئەوە ئەسڵی مەسەلەکەیە. ناخانم من لەگەڵ هەموو ڕێز و حرمەتێکدا وا دەڵێم هەر من نا خانم. خەڵکانێکی زۆر تووشی ئەو موسیبەتە بوون پێشتر ئەم شارە هەموو دنیای من بوو. قەسەم بە گۆڕی مردووم هەموو دنیای من بوو. نەمدەزانی لە دەرەوەی ئەم شارە شتێک هەیە ناوی دنیایە، ناوی جیهانی بەرین و گەورەیە. بەڕێستان بیری داماوێکی وەک منتان خستەوە شتێک هەیە ناوی جیهانە. لەو کاتەوە خانم نەخشەیەکی بچووکی دنیام کڕیوە و خستومەتە گیرفانم. بەردەوام لە گیرفانمدایە، بۆ هەر شوێنێک بچم لەگەڵمدایە، بەردەوام سەیری دەکەم. نا خانم مەترسە، من ناتوانم بچم بۆ هیچ جێگایەک. تا ئێستا هەمووی خەیاڵاتی نابەجێیە. کاسێتی حوتەم دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. نا خانم مەترسە، من ناتوانم بچم بۆ هیچ جێگایەک. تا ئێستا هەمووی خەیاڵاتی نابەجێیە، بەڵام بەوەدا نەدەتوانم بڕۆم و نەدەشتوانم لێرە ئاسوودە بم. خەریکە دەبم بە بەشەرێکی تر. سوێن دەخۆم دوای مانگێک لە سەفەری کامەرانی سەلما ئەو گۆڕانەم تیا دروست بوو. لەسەرێکەوە خەریکەم شارە دەمخنکێنێت و لەسەرێکی تریشەوە دەزانم ناتوانم لەم شارە بڕۆم. ئەوەش تووڕەیی و شێتیەکەم تیا دروست دەکات، خۆم لێی دەترسم. بۆ نمونە خانم دوێنێ وەک هەر مرۆڤێکی ئاسایی بەسەر جادەکاندا دەڕۆیشتم. لە ناکاو هەستم کرد لە قەفەسدام. هەستم دەکرد قەفەزەکە تەنیا لە دار و دیوار و جادە دروست نەبووە، بەڵکو لەو خەڵکەش دروست بووە کە لە دەورم دێن و دەچن. ئەوە تووشی بوغزێکی وەهای کردم مەپرسە. وەخت بوو لە چایخانەی پەپولەی ئازاددا دوای 6 ساڵ بۆ یەکەم جار قارەمانی حوسەی کافور بدەمە بەر چەقۆ. ئەگەرچی بە قەبری مردوم چەقۆشم پێ نەبوو، لە ڕاستیدا خانم من ئەمڕۆ بۆ یەک شت هاتووم. بمبورەکە بەردەوام وا فێڵبازانە نیازی خۆم دەشارمەوە و هەوڵ دەدەم وا دەربکەوم کە بۆ شتێکی تر لێرم. بەڵام ڕاستەکەی من بۆ ئەوە هاتووم پێت بڵێم من زۆر بەرەو خراپە دەگۆڕێم. شتێک لە خوێنمدا دەجوڵێت کە بۆم ناوەستێنرێت. بەڵێ خانم کورتەی حیکایەتەکە ئەوەیە من بەرەو خراپە دەچم. ڕەنگە بەڕێستان بڵێن یعنی چی؟ تۆ خۆت دەزانیت بەرەو خراپە دەچیت و کەچی هیچ ناکەیت بۆ ئەوەی بەرەو خراپە نەچیت. بەڵام خانم من وام لە منداڵیەوە وام دەزانم ئیشێک خراپە کەچی دەیکەم. هەمیشە بەهانەیەک دەدۆزمەوە بۆ ئەوەی بیکەم، بەڵام هەموو گوناهەکە لە ملی مندا نییە. یوسف کەویار کە مامۆستای ڕاستەقینەی من بوو دەیگوت مرۆڤی خراپ نییە، شوێنی خراپ هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا من هاتووم تاتدا بپاڕێمەوە. هاتووم پێتان بڵێم لە داهاتوودا لەوانەیە زۆر شتی خراپ لە من بوەشێتەوە. ڕەنگە پاشە ڕۆژ لەسەر من هەواڵی بەد ببیستن. زۆر سوپاستان دەکەم گەر هەڵەکانی من نەخەنە ملی کامەرانی سەلما. خراپەکانی من پەیوەندیان بە کامەرانی سەلماوە نییە. من هەر خراپیەکم هەبێت ئەو لێی بێ ئاگایە. کچەکە گوتی من گوڕخان گەرچی من تۆ باش ناناسم،
بەڵام نامەوێت وا بژیت وەک ئەوەی لە قەفەس دایت. ئەوەی نوێنەری کامەرانی سەلمایت حەقی ئەوە نادات بە من داوای هیچ لە ئێوە بکەم. دڵنیا بە خراپی مرۆڤێک تێکەڵ بە خراپی یەکێکی تر ناکەم. سەوسن نەدێزانی بۆ قسانە چرا بۆ مەنگوڕ هەڵدەکات زیاتر شەڕانگێز بێت. مەنگوڕ هەستایە سەر پێ و چەند جار نوشتایە و بۆ پەڕی ڕێزەوە بچووکی خۆی نیشاندا و گوتی: خانم، من ئەوەم دەوێت، من دەمویست ئەو ڕستەیە لە زارتان ببیستم. ئەو قسەی تۆ بۆ من گەورەیە، ومێدم ئەوەیە لە ویژدانی خۆتدا خراپی من تێکەڵ بە وێنەی کامەرانی سەلمانەکەیت. ئەوە تەنیا داوای منە خانم، هیچ شتێکی ترم لێت ناوێ. تاماوەیەکی زۆر تێنەگەیشتین بۆ مەنگوڕ پێویستی بەوەی ڕەزامەندی سەوسن گوڵدانچی لەسەر خراپەکانی خۆی بەدەست بهێنێت. بەڵام هەموو دەمانزانی مەنگوڕ بەبێ ئەو ڕەزامەندیە نەک دەتوانی زۆر لەو کارانە بکات کە دواتر کردی. ئەو ڕەزامەندیە بۆ ئەو زۆر گرنگ بوو، دەبایە سەردانێکی تایبەتیشی بۆ ئەنجام بدایە. سەوسن ئەو ڕۆژە بێ ئەوەی بزانێت چی دەکات چەند جارێک دڵنیای کردەوە کە ئەو خراپەی مرۆڤەکان لەگەڵ یەکدا تێکەڵ ناکات. مەنگوڕی بابە گەورە کاتێک کڵاوەکەی هەڵگرت و لە ماڵی گوڵدانچی هاتە دەرەوە گەلێک کامەران بوو. سەوسن لەبەر دەرگاش دووبارە سوێندی بۆ خوارد کە گوناهی ئەو ناخاتە ملی کامەرانی سەلما. ئەوە بۆ مەنگوڕ بەس بوو هەست بە ئاسوودەیەکی گەورە بکات، بەڵام ساڵانێکی دواتر هەستمان کرد. ئەو سەردانە و پەیمانە بۆ چەندەها ساڵ پەیوەندی مەنگوڕ و سەوسن گوڵدانچیان تەواو تێکدا بە جۆرێک دەبایە دنیا سوڕێکی گەورە بخوات و شتەکان هەموو بگۆڕێن تا دووبارە بتوانن پێکەوە بە ئاشتی و ئارامی دانیشن. بەشی 27 لێدانەکەی قەلەندەر بۆ مستەفا هاژار هەروە ئاسان ڕانەبورد. مستەفا لە هەر شوێنێکدا بنیشتایە چیرۆکی دڕندەی ئامونیەکانی دەگێڕایەوە، بە چەشنێک کۆڕ و دانیشتنێک نەما بەسەرهاتی ئەو شەوە غەمگینەی خۆی و قەلەندەری تیانەگێڕێتەوە. ئامونیەکان وایان هەست کرد کە سەرهەڵدانی ئەم گرفتە لە هەفتەی یەکەمەوە نیشانەیەکی خراپە بۆ ئەوان، بە تایبەت لێدانی مستەفا هاژار. فیکرەت گوڵدانچی زۆر تووڕە کرد و هەموو شاریش بینیان کە بە پاکەتێک پسکیتەوە چوو بۆ خەستەخانە بۆ لای. لە ڕاستیدا فیکرەت گوڵدانچی هەموو شتێکی دەکرد بۆ ئەوەی ئاسوودەی و هێمنی لە نێوان بەرەجیاوازەکاندا بەرقەرار بێت، چونکە نەیدەزانی گەر شتەکان لە دەست دەربچن دوجار چارەنووسی خۆی و کچەکەشی بەرەوکوێ دەچێت. بەڵام شتەکان ڕوو لە هێمنی و بەرقەراری نەبوون. هەفتەیەک دوای سەردانەکەی مەنگوڕی بابە گەورە ساقی مەحموود کاسێتێکی بڵاو کردەوە کە بوو بە پزیشکی یەکەمین ئاگری گەورە. هەموو زانیمان ساقی لە گۆرانیەکانیدا باسی مەنسوور ئەسرین دەکات. عاشقێک لە پێناوی خۆشەویستیدا جیهان دەگەڕێت و باڵندەی ئەڤین ڕاو دەکات. ئەوەی گرفتەکەی گەورە کرد ئەوە بوو کە ساقی لە هەموو گۆرانیەکانیدا بە مەجاز پەلامەریش عاشقانی درۆزن و چەقۆکێشە دڕندەکان و چێتە پارەدارەکان دەدات. گۆرانەکان چ بە شەعر و چ بە ئاواز ئیشی گۆرانی بێژێک بوون کە بەهرەیەکی ئەو تۆی نییە، بەڵام بەوەدا زۆربەی خەڵک ناتوانن بەهرەی ڕاستەقینە بناسن. گۆرانەکانی ساقی کە بە سەمبولی سیاسی زەقم و توور بەکرابوون گوێگرێکی زۆریان هەبوو. سەرانی ئامونیەکان پێکەوە گویان لە کاسێتەکە گرت. پەرچەکرداری قەلەندەر ئامون گەلێک هیستری و شێتانە بوو، بەڵام بەهۆی پێشنیازەکانی فەوزی بەگەوە کە سوور بوو لەسەر ئەوەی نابێت ناوی ئامونیەکان لەوە زیاتر لەکەدار بکرێت، بە کۆمەڵ فەرمانیان بە قەلەندەردا تووڕەیی خۆی بخواتەوە و لە هەموو تۆڵەیەک ببورێت. گوشاری ئامونیەکان و سەرانی خێڵ لەسەر قەلەندەر بە جۆرێک گەورە بوو، ناچار بوو لە بەردەم هەمویاندا پەیمانێک بنووسێت و ئیمزای بکات کە بێگەڕانەوە بۆ سەردانی خێڵ هیچ شتێک نەکات و هەرچیەک ڕووبدات ئەو شتەکان بە پێکەنین و زەردەخەنەوە وەربگرێت. لەبەرەی مەنگوڕەوە کاسێتەکە هەژان و هەڵای گەورەی نایەوە. گۆرانەکان مەنگوڕیان وەک جرجێکی بێڕەحم و ناحەزێکی چڵکن وەسف دەکرد. پیاوێک لە پاشەڕۆی گورگ و ئاوی زێراب. وەسفەکان وەها لێدەر بوون کەسانێکی زۆر ئەویان بە دەرفەت زانی لاقرتی بە مەنگوڕ بکەن و بیدەنە بەر کلکان. مەنگوڕ هەستی کرد دەستێکەیە دەیەوێت لوتی لە زەوی بدات و بیکات بە قەرەقۆس. ئەوە زۆر برینداری کرد و توانە شەڕانیەکانی زیاتر تیا جوڵاند. مەنگوڕ لەوانە نەبوو کە گوێ لە ئاواز و گۆرانی دەگرن. سەلیقەیەکی زۆریشی بۆ مۆسیقا نەبوو، بەڵام دوای ئەوەی مەنگوڕ لاقرتی و تانەکانی بیست، دوای ئەوەی ژانی توانجەکان کاریان لە دەماری کرد، بڕیاریدا گوێ لە کاسێتەکەی ساقی بگرێت. مەنگوڕی بابە گەورە و دەستەیەک لە هاوڕێ هەرە نزیکەکانی لە ماڵی حەسەن نەرمین کە پیاوێکی بچکۆلەی بێوەی بوو، لەوانەی زۆر حەزیان بە کۆڕ و کۆمەڵی مەنگوڕە گویان لە کاسێتەکە گرت.
مەنگوڕ تاو کات ساقی وەک دوژمنێکی سەرسەخت سیر نەکردبوو، تەنیا بەرەیەک بەڕاستی لێی دەترسا بەرەی ئامونیەکان بوو. بەڵام ئەو شەوە هەموو ئەوانەی لە ماڵی حەسەن نەرمین بوون پێکڕا هەستیان کرد مەنگوڕ چەند بریندارە و جگرێک لە دەرونی بەربووە. دوای ئەوەی کەمێک عارەقی خواردەوە بە هەموو مەستەکانی دۆستی گوت سوێن دەخۆم بە قوونی هەرچی فریشتەی ئاسمانە کە ئەم پیرە خەرەفاوە ساڵانی زووی بیر ناچێتەوە. سەردەمێک کە شوێعی بوو من ئیشم بۆ پارتی دەکرد، جنێوەکانی وەها ئاشکران دڵ هەلاهلا دەکەن. تا ئێستا کەس ئەوها بە ئاشکرا و لە بەرچاوی دنیا لاقرتی بە مەنگوڕ نەکردووە. من قوونی خۆم خستووەتە هەلاکەتەوە بۆ ئەوەی ناوێکی پاک بۆ خۆم دروست بکەم. بەڵام قەسەم بە قەبری نەنکم لەگەڵ کەوتنی خۆری سپینێدا شتێک دەکەم نەمدەویست دووبارەی بکەمەوە، شتێک نەمدەویست جارێکی تر بیری لێ بکەمەوە. دوو ڕۆژ دوای ئەوە بەیانی لەسەر هەواڵی چەند ئاگرێکی گەورە لە خەواستاین کە شەو ماڵی ساقی مەحموود و نیشتەجەی تیپی هەرزاڵ و سێ لە گەورەترین تۆمارگاکانی شاری سووتاندە بوو. دەستێکی شارەزا ئاگرەکەی کردبووە. شتەکان وەها ورد و زیرەکانە کرابوون، کەس ڕاستەوخۆ جێپەنجەی مەنگوڕی لە ئیشەکەدا نەدۆزیەوە. بەڵام هەموو دەمانزانی دەستی ئەوە. دەمانزانی لە کۆتایی شاستەکاندا مەنگوڕ لە ڕووداوێکی هاوشێوەدا ماڵی فریای بابە عەلی سووتان کە ئەو سەردەمە بە یەکێک لە کۆشکە جوانەکانی شار حیساب دەکرا. فریا خۆی یەکێک بوو لەو کوڕە قۆزانەی کەم جوانی وەک ئەو بە کوچە و کۆڵانی شاردا تێپەڕی بوون. بەڵام فریا نامەردێکی وەهای کردبوو کاتێک مەنگوڕ ماڵەکەی بۆ سووتاند دەستخۆشیمان لێکرد و بە ئیشی هاوڕێکی دڵسۆزمانزانی کە لە ساتی سەختیدا پشتی دۆستەکانی بەرنادا. ئەو کات فریا پەیوەندێکی لەگەڵ نەشمیلی ژنی بەهادینی بووکێدا هەبوو. بەهادین هاوڕێیەکی نزیکی مەنگوڕ بوو. نەشمیل ئەسپەژنێکی کەمیوێنە بوو، بەڵام وەها سەر بەدەرەوە بوو مەپرسن. بەهادینی بووکێ و حەبسەخانی دایکی نەبێت هەموو دەمانزانی نەشمیل لەگەڵ فریادا دەخەوێت. بەڵام فریا بەوەوە نەوەستا، بەڵکو بە کامێراکەی وێنەیەکی ڕووتی نەشمیلی گرت بۆ ئەوەی لای هاوڕەکانی شانازی بە گورزەکانی خۆیەوە لەگەڵ ئەو ژنە بێ وێنەیەدا بکات. وێنەکە هیچ گومانێکی هەڵ نەدەگرت. وێنەی نەشمیل بوو، ژنێکی سپی و باڵابەرز بە تووکەبەرێکی ڕەشی چڕ و خاڵێکی گەورە لە ژێر مەمکی چەپیدا لەسەر دۆشێکێکی گەورە پاڵکەوت بوو. ئەوە یەکەم جار بوو لە مێژووی ئەم شارەدا یەکێک وێنەی ڕووتی ئافرەتێک بە ئاشکرا بگرێت. تاو کات کامێرا لە شاری ئێمەدا بۆ مەبەستی لەو جۆرە بەکار نەهێنرا بوو. ڕاستەکەی ئەو وێنەیە سەرەتای زنجیرەیەک وێنە و فیلمی ئیرۆتیکی بچووک بوو کە دواتر ئەرشیفی پۆرنۆگرافی لەم شارەدا ئاوەدان دەکەنەوە کە وێنەکەیان پیشانی بەهادیندا سەرەتا ویستی خۆی بکوژێت، دواتر ویستی نەشمیل پارچە پارچە بکات. بەڵام پورەکانی فریا کەوتن و نەشمیلیان شاردەوە و لە جلی پیاواندا گۆڕیان و ناردیان بۆ بەغداد و دواتر کەس هیچی دەربارەی نەبیست. بەڵام فریا باکی نەبوو، وەک هەمیشە بێ باک لەگەڵ کوڕانی ڕەفیقی سەعاتچیدا دەسوڕایەوە. گەر مەنگوڕ نەبایە بەهادین دەیکوشت، بەڵام مەنگوڕ ڕای وا بوو وێنەیەک ئەوە ناهێنێت خوێنی لەسەر بڕژێت و سوێندی شەرەفی بۆ بەهادین خوارد کە خۆی تۆڵەی بۆ دەکاتەوە. لە هاوینی ساڵی 69دا شەوێک لە ناکاو ماڵی بابە عەلی گەڕی گرت، کەس زیانی گیانی پێ نەگەیشت. بەڵام ئاگرەکە بە جۆرێک گەورە بوو، 2 ڕۆژ نەکوژایەوە. ماڵی بابە عەلی نەیانتوانی بیسەلمێنن کە مەنگوڕ ئاگرەکەی خستوەتەوە. دەشیانزانی سووتانی ماڵەکەیان شتێکە لە بری کوشتنی کوڕەکەیان، لەبەرەوە کارەساتەکەیان بە بێدەنگی قبول کرد. دواتر وێنە ڕووتەکەی نەشمیل وەها ڕەواجی پەیدا کرد، هەندێک پارەی خەیاڵیان دەدا بۆ ئەوەی دەستیان بکەوێت. لە کۆتایی هەفتاکاندا وێنەکە هێندەی لەبەر گیرایەوە سعری بەتاڵ بووە و ڕەواجی نەما کە ئێستا سەیری کۆپیەکانی ئەو سەردەمە دەکەین بە چەشنێک کاڵن مرۆڤ بەگران دەموچاوی نەشمیلی تێدا دەناسێتەوە. لەو کاتەوە دەزانین گەر مەنگوڕ ئیشێکی بەچەقۆ بۆ جێبەجێ نەکرێت بە ئاگر جێبەجێ دەکات. ئەم جارەش ئیشەکە بە وێنەیەک بوو کەس زیانی پێ نەکەوت. ئاگرێکی گەورە بوو کە هیچ شتێک نەیکوژاندەوە. تەواوی ماڵەکە بوو بە خۆڵەمێشێکی ورد، هەتا شیش و دەرگا و پەنجەرەکانیش. ساقی 2 ڕۆژ لەژێر ئازاری گورزەکەدا قسەی بۆ نەدەکرا. ئاشکرا بوو وەڵامێکی بەو جۆرە توند لەبەرەی ساقیەوە نابیستین. ئاگرێکی گەورەی لە چۆشنە نابینینەوە، بەڵام ساقی و هاوڕەکانی توند نەبوو. وەڵامی ساقی و هاوڕەکانی توند نەبوو. چەند ڕۆژێک دوای ئاگرەکە بەیانیەک لە خەو هەستاین و بینیمان دەستێکی نهێنی بە شەو هەموو چایخانە و دوکان و شوێنە گشتیەکانی پڕ کردووە.
لە سێ نیگاری کاریکاتێر لە یەکێکیاندا مەنگوڕی بابە گەورە و تاقمێک چەقۆکێشی لۆتی ڕەنگوەستاون و ئاگر لە کەمانێکی گەورە بەردەدەن. لەوی دیکەیاندا ئاگرێکی گەورە لە قوونی مەنگوڕ هاتوۆتە دەرەوە و ماڵێکی گەورەی سووتاندووە. بەڵام لە سێهەمەیاندا قەلەندەر ئامون دەبینین بە زنجیرێکی گەورە ڕیزێک قەفەز ڕادەکێشێت. لە هەر قەفەزێکیشدا ژنێک لەسەر مێزێک دانیشتووە و پارە دەژمێرێت. لە خواری وێنەکەشدا نووسراوە ئامونیەکان بەم جۆرە ژن دەکڕن. لە ڕۆژی یەکەمەوە سەوسەن ئاگاداری هەموو وردەکاریەکانی شەڕەکە بوو. ئاریان جەودەت کە ئەو کات نیگارێکی نوێی بۆ سەوسەن لەسەر دیوارەکانی کتێبخانەکە دەکێشا. ڕۆژ دوای ڕۆژ بەدەم جگەرەکێشان و چاخواردنەوە و وێنەکێشانەوە ڕووداوەکانی بۆ دەگێڕایەوە. ئەوەی ئاریانی سەرسام کرد ئەوە بوو سەوسەن بە ساردی و کەم تەرخەمیەوە و گوێی لە هەموو شتێک دەگرت. هەتا کاتێک ساقی مەحموود بە دڵی پڕەوە هات سەوسەن وا دەرنەکەوت کە دیمەنی ئەو پیاوە بەسە زمانە هەژان دبێتی. ساقی مەحموود کە هات شوشەیەکی پڕ لە خۆڵەمێشی ماڵەکەی خۆی هێنا و لە بەردەم فیکرێت گوڵدانچیدا داینا و گوتی: ئەمە ئیشی ئەو نامەردەیە، ئیشی ئەو ناکەس بە چەتەرەسەیە، ئیشی مەنگوڕە جەنابی گوڵدانچی. لە هەموو خانووەکەم ئەم خۆڵەمێشەم بۆ ماوەتەوە. ساقی بە وردی چیرۆکی سووتانی ماڵەکەی خۆی بۆ گێڕانەوە. چیرۆکەکە فیکرێت گوڵدانچی زۆر غەمگین کرد. ساقی و خوشکەکەی تەنیا ئەو خانوویان هەبوو تیا دەژیان، ئیتر دەبایە بچنە خانوویەکی کرێ. بەڵام ساقی بە زەحمەت توانای بەسەر کرێدە دەشکا. گوتی: ئیتر لێرە بەدواوە دەبێت زۆر گۆرانی بڵێم، زۆر، بۆ ئەوەی بتوانم بژیم. کە بە چاوەشینە پیر و غەمگینەکانیەوە لە ماڵی گوڵدانچی چووە دەرێ، دیمەنێکی وەها دڵتەزێنی هەبوو. پڕوشە دەستی کردە گریان بۆی. بەڵام سەوسەن شتێکی ئەو تۆی پێوە دیار نەبوو. هێند هەیە شوشەی خۆڵەمێشەکەی هەڵگرت و لەسەری نووسی: خۆڵەمێشی ماڵی ساقی مەحموود و بێدەنگ خستیە ناو دۆڵابی یادگارە تاڵەکانەوە. فکرەت گوڵدانچی هەستی کرد ئەم جارەش هیچ چارێکی نییە جگەلەوەی بکەوێتە نێوان بەرە ناکۆکەکانەوە. گەرچی چارەی فەوزی بەگی نەدەویست، بەڵام کەسێکی لەو عاقڵتریشی لە نێوان شەڕکەرەکاندا نەدەبینی پەنای بۆ بەرێت. خۆی و فەوزی بەگ مانگێک لە هاتوچۆدا بوون تا ناوبژی لە نێوان هەرسێ دەستەکەدا بکەن. دوای ماندووبوونێکی زۆر گەیشتنە ڕێکەوتنێک نزیکی 6 ساڵی خەیاند. لەو 6 ساڵەدا شتەکان کەمێک هێور بوونەوە، بەڵام لەو ماوەیەدا گەلێک ڕووداوی گەورە بەسەر وڵاتدا تێپەڕین کە زۆربەی خەڵکی ئەم دەڤەرەی لە ڕێگ و ڕیشەوە گۆڕی. بەشی 28 ساڵی 1970 یەکێک بوو لە ساڵە سەختەکان. لەو ساڵەدا سەدام حوسێن بڕیاریدا تۆڵە لە هەموو ئەو کوردانە بکاتەوە کە لە جەنگی ئێراندا بەشداریان نەکرد. لە نێوان کۆتایی زستان و سەرەتای پاییز یەو ساڵەدا دەوڵەت پتر لە 200,000 گوندەکی کوشت و کە زۆربیان دانیشتووی گوندەکانی نزیکی شاری ئێمە بوون. ئێمە لە ناو شار زۆر هەستمان بەشتەکان نەکرد. لەو بەحری خوێنەدا ژیانی شارنشینی خۆمان تا ئەندازەیەک ئاسوودە دەبردەسەر. گەر بەهات بایە و لە بەهاری ساڵی 1970دا ڕێبوارێک ڕێی بکەوت بایەتە شاری ئێمە، ژیانمان بە جۆرێک ئاسایی و ڕۆژەکانمان بە چەشنێک هێمن بوون. هەستی نەدەکرد ڕێگای کەوتۆتە وڵاتێک و لە شارێکدا هەواری لاداوە. چواردەوری وێرانی و خاپوریە. مەنگوڕ لەوەدا لەسەر حەق بوو کە شارەکە تەواو ئاگای لە چواردەوری خۆی نەما بوو. ئامونیەکان لەو سەردەمەدا وەک زۆربەی خێڵەکانی تر دڵسۆزی و وەفای خۆیان بۆ دەوڵەت تازە کردەوە. شاندێکی گەورە لەوان چوو بۆ بەغداد و لەوێ 12 کیلۆ ئاڵتونی ژنە ئامونیەکانیان پێشکەش بە سندوقی هاریکاری جەنگ کرد. قەلەندەر ئامون لە ڕزی شاندەکەدا بوو. گەرچی قەلەندەر یەکێک بوو لەوانەی بەدڵ خۆی بە سەربازێکی دێرینی بەرزانی دەزانی، ئومێدێکی ئەوە بوو سەردەمێک بگەڕێتەوە و ڕۆژە زێڕینەکانی خۆی وەک بەرپرسی تۆپخانەکانی شۆڕش زیندوو بکاتەوە. لەگەڵ ئەوەشدا کە لە بەغداد گەڕایەوە و لە کۆبوونەوەکی گەورەی ئامونیەکاندا بەشداری کرد، ئەوەی نەدەشاردەوە کە شەقامەکان و کۆشکەکان و ژنەکانی بەغدا سەرنجیان ڕاکێشاوە. بە وشەگەلێک کە پڕ بوون لە سەرسامی باسی ئەو کچە فیلیپینیانەی کرد کە بە تەنورەی کورتەوە لە ئوتێلەگران و بەرزەکاندا بیرە و شەراب و خواردنەوەی قورس پێشکەش بە میوانەکان دەکەن. ئەو کات ئەو فیلیپینیانە تاکە جۆری ئافرەت بوون مرۆڤ لە عێراقدا لە شوێنە گشتیەکاندا بەو جۆرە جلانەوە بیان بینێت. هەڵەی گەورەی قەلەندەر ئامون ئەوە بوو کە وێنەی سەردانەکەی لای یەکێک لە وێنەگرە دەم هەراشەکان شتەوە. لەوێدا چەندین دیمەنی قەلەندەر هەبوو لە تەک پاسەوانە تایبەتیەکانی وەزیری ناوخۆ، شان بەشان لەگەڵ بەرپرسی فەوجی پاراستنی کۆشکی کۆماری، لەگەڵ بەڕێوەبەری دیوانی کۆشک و سەگەکەیدا. وێنەکان بە جۆرێک لە جۆرەکان گەیشتنە
دەست مستەفا هەژاری شاعیر و قەپۆز جوقڵی کە چەقۆکێشێکی پلەیەک و هاوڕێیەکی نزیکی مەنگوڕ بوو. لەمەوەی شەو ڕۆژێکدا وێنەکانی قەلەندەر ئامون بە هەموو شاردا بڵاو بووە، هەتا دەستێکی نەناسیش هەندێک لەو وێنانەی خست بووە زەرفێکی نامەنووسین و لە بەیانێکی زوودا خست بوویە ماڵی گوڵدانچیەوە. ئەو کات هەموو وامان هەست کرد هەڵوەشاندنەوەی ئاگربەستەکەی پێشوو گەلێک نزیکە و خەریکە دووبارە شەڕ دەست پێ دەکاتەوە. بەڵام وا نەبوو. ئامونیەکان تەواوی توانج و پلارەکانیان بە زەردەخەنەیەکی ناسک و پێکەنینێکی نەرمەوە وەرگرت و وەڵامی کەسیان نەدایەوە. بەڵام دوای ئەوە ناوی قەلەندەر ئامون زۆر لکەدار بوو. ئامونیەکانیش لە بەرچاوی هەمومان وەک خێڵک دەرکەوتن کە پاکی سیاسی خۆیان دۆڕاندووە و ڕۆحی کوردانیان داناوە و بوون بە دەستکەلای دوژمن. لە هەمان ساڵدا ساقی مەحموودیش وەک گۆرانی بێژێک کەوتە بەر گوشاری پیاوانی ئاسایش و چەند جارێک بەرپرسی هونەرمەندان لە ڕێکخراوەکانی حیزبدا بانگی کرد. ماوەیەک هێندەیان هێنا و برد، هێندەیان ترساند و هەڕەشە لێ کرد تا ڕۆژێک ناچاریان کرد لە یەکێک لەو ئاهەنگانەدا بەشدار بێت کە بەرپرسانی دەوڵەت بۆ نەسیاسیەکان ڕێکیان دەخست. گۆرانیەکانی ساقی گۆرانیە فۆلکلۆریە کۆنەکان بوون، شتێکی تێدا نەبوو ستایشی سەرۆک و سوپا و حیزب بکات، بەڵام تەنیا بەشداریکردن لەوە ئاهەنگانەدا بەس بوو بۆ ئەوەی مرۆڤ وەک خائین سیر بکرێت. هەموو دەمانزانی ساقی لە ژێر باری هەڕەشەدا چوو بۆ ئەو ئاهەنگە، بەڵام هەندێک هەرگیز لە ساقییان نەبووری و ساقی خۆشی لە خۆی نەبووری. دوای ئەو ئاهەنگە ساقی تووشی شەرمێکی وەها بوو، ئیتر نەیتوانی تامردن گۆرانی بڵێت. هەرچێکی کرد و هەر دەربانێکی خوارد و هەر چارەیەکی وەرگرت سوودێکیان نەبوو. ڕاستەوخۆ دوای دابەزێنی لەسەر سەحنەی ئاهەنگەکە قورگی بە جۆرێک نووسا، جارێکی تر گەروی نەکرایەوە و دەنگی نەچوەوە جێگای خۆی. دوای ئەوەش ماوەیەکی درێژ ساقی خزایە کونجی ماڵ و دەگمەن دەردەکەوت. لە ژیانێکی گشتی پاشەکشەی کرد و لە ژیانی گشتیدا پاشەکشەی کرد و خەریک بوو لەبیر هەمووان بچێتەوە. مەنگوڕ لە هەموو شوێنێکدا بە دەنگی بەرز دوو نایارەکەی خۆی بە خائین ناودەنا، وەک دوو کەس کە کورد فرۆشن و لە دەوڵەتەوە نزیکن. بەڵام دواتر ڕاستیەکان دەریان خست، مەنگوڕیش بە جۆرێک لە جۆرەکان لە هەندێک شتەوە ئاڵاوە. ئەو کات مەنگوڕ زۆربەی کاتەکانی لە سوڕاندنەوەیکی بەتاڵدا لە چایخانەکان و باڕەکان و ژێرزەمینی ئوتێلەکاندا دەبردەسەر. کەسمان نەمان دەزانی بەچی دەژی. هەر کەس ئەو پرسیارەی لێ کردبایە دەیگوت من پیاوێکی کەم مەسرف و کەم خۆرم، بەو پارەکەمە دەژیم کە خوشکەزایەکم لە ئیتاڵیەوە بەم دەنێرێت. بەڵام کەسمان باوەڕمان پێ نەکرد، چونکە مەنگوڕ مەسرەفی هەبوو، هەردەم خۆشحاڵ و تێریش دەینواند. هەندێک کەس دڵنیا بوون مەنگوڕ لەو دەمەدا لە قاچاقچێتی مەشروبەوە بۆ ئێران ئاڵاوە. ئەو بازرگانیە پارەیەکی زۆری دەردەکرد و ڕاستەوخۆش لەژێر چاودێری دەستگای هاوڵگری گشتیدا بەڕێوە دەچوو. هەندێک لەوانەی ئەو گومانەیان لای مەنگوڕ درکاند، نەڕەتکردنەوەیەکی ڕوون و نەپشت ڕاستکردنەوەیەکی ئاشکرایان لێبیست. لەوەش بترازێت دەنگوویەکی گەورە هەبوو کە هەندێک لەوانەی لە دەوری مەنگوڕن لە پشت بڕینی هەندێک دوکان و کۆگای زەڕەنگەر و قاسەی ماڵانەوەن. پۆلیس ماوەیەک قەپۆز جوقلی و لچ قۆقز و سامانی کیسرا و هوشەجویان بە تۆمەتی دزیکردن گرت کە هەر چواریان لە پیاوە نزیکەکانی مەنگوڕ بوون. 5 ڕۆژ هەر چواریان لەژێر فەلاقەیەکی قورسدا بوون، بەڵام کەسیان دانیان بە هیچ شتێکدا نەناو. دوای 3 هەفتە لە زیندان گەڕانەوە بۆ ناومان، بەڵام زۆر کەس باوەڕی تەواویان هەبوو کە مەنگوڕ دەستێکی لەو دزیە گەورانەدا هەیە کە دەکرێت. هەموو لەو گۆڕانە گەورەی مەنگوڕ زۆر دەترساین و لە هۆکەشی تێنە دەگەیشتین. ئەوە یەکەم جار بوو ببیستین مەنگوڕ لە کاری دزیەوە تێوە دەگلێت، تا گەیشتینە کۆتایی ساڵی سێهەم. سێگەڕیدەکە چەند جارێک لە چەند هەرێمێکی جیاوازی دنیاوە وێنەیان بۆ سەوسەن نارد. گەرچی بارودۆخی سیاسی وڵات زۆر دژوار بوو، گەرچی دەوڵەت هەموو ئەو کوردانەی گرتەوە بە سەرباز کە لە کاتی جەنگی ئێراندا لە سوپا هەڵهاتبوون و وەک سزا ناردنی بۆ بیابانە گەرمەکانی باشوور. لەگەڵ ئەوەشدا زۆربەمان دوور و نزیک چارنووسی ئەو سێ ڕێبوارەمان لەبیر نەچووەوە کە زەویان بە دوای ئومێدێکدا تێی دەکرد، تا ڕۆژەکان سەختتر بوونایە، تا ڕەفتاری دەوڵەت لەگەڵ خەڵکدا بەدتر بووایە، ستایشی سەوسەن فکرێت و سیرکردنی وەک ژنێکی لە خۆبردە و دووربین زۆرتر دەبوو. ئەوانەی لە بەهاری ساڵی 1970دا قسەیان بە سەوسەن دەگوت و بە سۆزانیەکی بەڕەحم وەسفیان دەکرد. 2 ساڵ دوای ئەوە کە بە چاوی خۆیان بینیان گەڕیدەکان لە چ دەور و زەمانێکی ناخۆش ڕزگاریان بووە و
چ خۆشبەختن کە ئەم سەردەمە تاریکیان نەبینیوە هەموو سەرزەنشتی خۆیان و ستایشی سەوسەنیان کرد لە ماوەی 2 ساڵدا وێنەی سەوسەن لە وێنەی کچێکی بێڕەحمەوە وەرگەڕا و بوو بە وێنەی فریشتەیەک کە تەنیا چاکەی عاشقەکانی خۆی دەوێت هەرەو کات هەندێک ئارەزووی خۆیان بە ئاشکرا ڕاگەاند کە دایانەوێت سەردانی سەوسەن بکەن و ڕوبەڕوو ستایشی دانایی و لە خۆ بردوویی بکەن بەڵام سەوسەن لەبەر هەر هۆیەک بێت هەموو ئەو داوایانەی ڕەت کردەوە و گوتی شتێکی نائاسایی لەوەدا نییە مرۆڤ هەوڵ بدات کەسانێک لە دۆزەخ ڕزگار بکات. لە کاتێکدا زۆر بەمان لە سەربازگە و شوێنەکانی مەشقی سوپادا گیرۆدە ببووین و دەوڵەت بە جەنگێکی گەورە ئامادەی کردبووین سێداواکارەکە بە سێ ئاڕاستەی جیا بە جیهاندا لە سەفەردا بوون. کامەرانی سەلما بەرەو هیند و لەوێەوە بەرەو باشووری ئاسیا دەڕۆیشت. خالید ئامون بە ئاراستەی خۆر ئاوا ڕووە و باکووری ئەفریقا و لەوێەوە بە هەموو ڕۆخی دەریادا تا باشووری ئەو کیشوەرە بەرین و سێعراویە بەڕێوە بوو. مەنسوور ئەسرینیش لە تورکیاوە ڕۆ و خۆر هەڵاتی ئەوروپا ڕێگای تێی دەکرد. ئەوەی سەرنجی سەوسەنی ڕاکێشا ئەوە بوو هەر سێ داواکارەکەی لە وێنەکاندا سێ ڕیشی درێژیان هەیە. مەنسوور ئەسرین و خالید ئامون لە زۆربەی وێنەکاندا کاسکێتێکیان لەسەردایە تا نیوە ناوچەوانی داپۆشیون. بەڵام کامەرانی سەلما سەرمای زۆر و گەڕان بە چیاسەختەکانی ئاسیادا پێستی سووتاندووە. کامەران لە هەردوو عاشقەکەی دی ونتر و بێکەستر دەنوێنێت لە هەندێک وێنەدا جلی پاکستانی و ئەفغانی لەبەردایە بەڵام خالید ئامون بە هێلەکی گەڕیدە ئەوروپی و ڕۆژنامەنووسە جیهانگەڕەکانەوە دەبینرێت. مەنسوور ئەسرینیش لە سێ وێنەدا تەپلەیەکی فەروی لەسەردایە کە سەرۆکە کۆمەنیستەکان لەسەریان دەکرد. لە ماوەی ئەو 3 ساڵەدا کامەران 12 وێنە و مەنسوور 21 وێنە و خالید ئامون پتر لە 50 وێنەی ناردبوو. کەمێک لە وێنەکان لە ڕێگەی پۆستی دەوڵەتیەوە نێردرابوون. ئەوانی دی پێکرا بە ئەدرێسی جیاجای ئێران و بە کۆمەکی قاچاقچیەکان گەیشتنە دەستمان. دەبێت بڵێم گەرچی ئێمە شارێک بووین لە عێراقدا بەڵام ئێران تاکە وڵاتێکی دنیاە کە هەمیشە و بە درێژایی مێژوو پەیوەندیمان پێوەی هەبووە. هەندێک لە وێنەکان بۆ ماوەی درێژ لە پۆستی ئێراندا مابوونەوە دواتریش چەندەها دەستیان کردبوو چەندەها قاچاقچی بە چەندەها شاردا هێنابوویان. کاتێکیش گەیشتنە دەستی ئێمە زۆربیان چرچ و کۆن و شکاوە بوون. وێنەکان لە ناو شاریشدا دەیها دەستیان دەکرد و بەسەر چەندین خێزاندا دەگەڕان اینجا دەگەیشتنە دەست ماڵی گوڵدانچی. بەڵام ئیدی لە دواوێستگەدا بە بایەخێکی بێوێنەوە هەڵدەگیران. زۆربەی شەوان کاتێک هەمووان دەخەوتن سەوسەن ئەلبومەکەی دەردەهێنا و بەنهێنی سەیری کوڕەکانی دەکرد. سیرکردنی شەوانەی ئەلبومی سێداخوازەکەی شیرینترین نهێنی ژیانی بوو وەک چۆن لە منداڵیدا چاوی لێک دەنا و دەچوە ناو وێنەکانەوە. ئێستاش دەستی دەخستە سەر وێنەکە و چاوی لێک دەنا و دەچوە ناو ئەو دنیا دوورانەوە. دڵنیا بوو ئەوانش لەو ساتانەدا هەست بە نزیکی ئەو دەکەن. هەست بەوە دەکەن کە سەوسەن شەواندایان بینێت. مەنسوور ئەسرین پێدەچوو لە دوانەکەی دی زیاتر لەزەت لە بینینی جیهان ببینێت لە هەمووان سادەتر دەینواند. ئەو ڕیشە تەنکەشی ڕوخساری گەڕیدەیەکی بەختەوەری پێبەخشی بوو بەڵام کامەرانی سەلما لە کەسێک دەچوو نەزانێت چی دەکات. سەوسەن لە هەموو وێنەکانی ئەودا ئەوەی دەخوێندەوە کە ئەم کوڕە زۆر خەیاڵی لای گەڕانەوەیە. گومانی ئەوەی لێ دەکرێت بەر لە کۆتایی سەفەرەکەی بپچڕێت و بگەڕێتەوە. لە هەمووان سوورتر و سارتر و بە ئیرادەتر خالید ئامون بوو. دیار بوو کە وێنەکانی لە بیابان و جەنگەڵەکانی ئەفریقا وردەکار و قەشەنگ بوون. خالید وەک هەمیشە لە وێنەکاندا پێ نەدەکەنی. سەوسەن ئەوەی بەدڵ بوو کە وێنەکانی خالید خەنداوی نین. ڕقی لەو خەندە ساختەیە بوو کە هەمووان لە بەردەم کامێراکاندا دەیخەنە سەر لێویان. ژیانی دوور و درێژی لەگەڵ فەرهەنگ و ئەنسکلۆپیدیاکاندا ئەو چاوەڕوانەی تیا خوڵقاندە بوو وێنەکان ڕاستی بۆ بگوازنەوە. بەڵام خەندەی بەر کامێراکان هەمیشە بۆ شاردنەوەی دەموچاوی ڕاستەقینە و ژیانی ڕاستەقینەی مرۆڤەکانە. ئەوەش سەوسەنی تووڕە دەکرد. خالید لە وێنەکاندا وشک و بێڕەحم دەردەکەوت. نیگایەکی زۆر تیژی هەبوو کە تەواو پێچەوانەی نیگا نەرمەکانی مەنسوور و سیرکردنە بۆ هیمیەکانی کامەران بوو. ئەوەی لە باکووری ئەفریقاوە دەستی بە سەفەرە ڕاستەقینەکەی کردەوە مای ستایشی سەوسەن بوو. بە پاپۆر لە بەیروتەوە بەرەو تەنجە ڕۆیشت بوو. دیارە ئەفریقا کیشوەری باڵندە کێویەکانە. سەوسەن دەیزانی هەڵبژاردننی ئەفریقا خێراییەک و پێشدەستیەک بە خالید دەبەخشێت
کە ئەوانی دی دواتر ئاسان نایگەنێ. مرۆڤ لە فەریقا دەتوانێت ئاسانتر باڵندەکان ڕاوبکات، ڕاوکەری هەرزانتر و جەنگەڵناسی لێزانی ئاسانتر دەست دەکەوێت، بە ئاسانی دەتوانێت فیزەی ساختە بکرێت و لە نێوان وڵاتەکاندا هاتوچۆ بکات. لە شوێنەکانی تری دنیاش باشتر دەتوانێت جێگایەک بۆ هەڵگرتن و پاراستنی باڵندەکان بەکرێ بگرێت. وێنەکان بۆ سەوسەن گەلێک بە نرخ بوون، بە شەوقێکی زۆرەوە چاوەڕوانی دەکردن. بە ڕۆژ هەرچێکی بکرد بایە خەیاڵی لای زەنگی دەرگاکە بوو، گەرچی نەیدەهێشت هیچ شتێکی پێوە دیار بێت، بەڵام هاتنی نوێنەرەکان و سەردانە لە ناکاو و بێوادەکانیان دڵی خۆش دەکرد. قەلەندەر ئامون پتر لە نوێنەرەکانی دی ڕێگای دەکەوتە ماڵی گوڵدانچی. لە یەکەم سەرنجدا پیاوێکی بێدەنگ و کەمدوو و شەرمن دەردەکەوت. کەم جار قسەی بکرد بە شەرمێکەوە وێنەکانی لەسەر مێزی لەسەر مێزی ژووری میوانەکەدا دەنا و چایەکی لەگەڵ گوڵدانچیدا دەخواردەوە و کەمێک لەسەر سیاسەت و ئاو و هەوا و گرانی قسەیان دەکرد و دواتر بە هێمنی و بێدەنگی وەک چۆن هاتووە دەڕۆیشت. سەوسەن هەمیشە دەیپرسی بۆ کەسێکی وا شەرمن ناوبانگێکی وەها خراپی هەیە، ئەو شتێکی خراپی لە قەلەندەردا نەدەبینی. جارێکیان قەلەندەر لەگەڵ گوڵدانچی باوکیدا لە قسەوە ئاڵاو زۆر کرایەوە، باسی ئەو ڕۆژانەی بۆکردن کە وەک بەرپرسی تۆپخانەکانی شۆڕش کاری دەکرد، باسی کەمی خۆراک و خراپی گول لە تۆپەکان و بەردومانی بەردەوامی فڕۆکەکانی دوژمنی بۆکردن. سەوسەن ئەو جارەی بە هەلزانی و لێی پرسی ئاخۆ لە جەنگەکاندا مەیتی کوژراوانی زۆر بینیوە. قەلەندەر ئامون گوتی خانم زۆر 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 زۆر. سەوسەن پرسی دەمەوێت یەک شت بزانم، یەک شت، جیاوازی نێوان بۆنی مردوەکان لەگەڵ ئێمەدا کە هێشتا دەژین چییە؟ پرسیارەکەی بۆ قەلەندەر ئامون سەیر بوو، بێبیرکردنەوە سەیرێکی چاوی کرد. نیگاکانی وەک نیگاکانی خالید ئامون سارد و تیژ بوون و گوتی خانم ئەوە شتێکە مرۆڤ دەبێت خۆی تاقی بکاتەوە، هەموو کەسێک دەبێت خۆی بەتەنها تاقی بکاتەوە. بەڵام سەوسەن چۆن دەیتوانی ئەزمموی وەها بژی؟ چۆن دەیتوانی بۆنی مردوەکان تاقی بکاتەوە؟ لە ساڵی 1970 جەنگی عێراق و ئێران تەواو بوو، چیتر تەلەڤیزیۆن وێنەی مردوەکانی نیشان نەدەدا. نەمانی وێنەی سەربازە مردوەکان لە ژیانی سەوسەندا گۆڕانێکی گەورە بوو. 8 ساڵ بوو هەموو شەوێک بێوچان سەیری وێنەی سەربازە سووتەوە و پارچە پارچەکانی کردبوو. ونبوونی لە ناکاوی ئەو وێنانە لای سەوسەن گۆڕانێک بوونەی دەتوانی ئاسان لەگەڵی دابژی. ئەو مردوانە بەشێکی گرنگی دنیای ئەو بوون، پێی وابوو نەبینینی ئەو مردوانە وەک ونبوونی دەموچاوی ڕاستەقینەی ژیانی ئەم وڵاتەوەیە. بەڵام شتێک لە دڵیدا پێی دەگوت دڵنیابە مردوەکان دەگەڕێنەوە، دڵنیابە. کاسێتی حەوتەم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. سەردانەکانی مەنگوڕی بابە گەورە لە هەمان زیاتر دڵی سەوسەنی خۆش دەکرد. مەنگوڕ بە شێوازی قسەکردن و دەستجوڵاندنی سەوسەنی دەهێنایە پێکەنین. هەمیشەوا دەردەکەوت وەک ئەوەی مەنگوڕ زیاتر لەوانی دی هەواڵی نوێنەرەکەی خۆی بزانێت. ئاگاداریەکی وردی لەو ڕێگا و پلانانە هەبوو کە کامەران هەیەی. کامەران بە ڕێگایەکی درێژ لە ئێرانەوە بۆ پاکستان و لەوێەوە بە دەریادا ڕۆ و هیند پەڕی بووەوە. لە شارێکی هیندوستاندا کە ناوی ئاورنگ ئاباد بوو، شوێنێکی گرتبوو کردبووی بە قەفەزگایەکی گەورە و چەند کەسێکی شارەزاشی بۆ سەرپەرشتی باڵندەکان دانابوو. بە قسەی مەنگوڕ گەشتەکەی کامەران بە هیندوستاندا گەلێک سەرکەوتوو بووە. لە هەموو هەرێم و جەنگەڵ و ڕۆخی دەریایەک باڵندەی گرتبوو. لە هەر جێگایەک بە باڵندە گیراوەکانی لە قەفەزی تایبەتدا و بە پۆستی تایبەتی دەنارد بۆ بنکەی سەرەکی کۆکردنەوەی باڵندەکان لە ئاورنگ ئاباددا. بە قسەی ئەو بێت کامەران لەو ماوەیەدا فێری زمانی تووتیە بەنگالیەکان بووە. لە هەندێک دارستانی شەڕدا بە فیکە و ئاماژەی تایبەتی توانیوێتی خۆی لە هەموو مەلە ڕامنەکرا و کێویەکان نزیک بکاتەوە. ئەوەی کامەران دەیتوانی گەشتەکەی بە خێراییەکی گونجاو ببڕێت مای ستایشی فکرەت گوڵدانچیش بوو کە لەسەر نەخشەیەکی گیرفانی مەنگوڕ هێڵی سەفەرەکەی کامەرانی بە ڕۆشنی دەبینی. کوڕەکە گەڕاڵێکی حیارە 24 قونی خۆی باش دەجوڵێنێت. مەنگوڕ بە شانازیەوە وای دەگوت. لەگەڵ ئەو خۆشیە کورت و کەمانەدا کە هاتنی وێنەکان لە دڵی سەوسەندا دروستیان دەکرد، بەردەوام تەندروستی بەرەو خراپی دەڕۆشت. ئێستا 2 مانگ جارێک دەبایە ئاریان جەودەت وێنەی سەر دیوارەکەی بۆ بگۆڕێت.
سەوسەن هەمیشە دەگەڕاو لە گۆڤارە کۆنەکان و لە کتێبە سروشتی و مێژوویەکاندا سیعراویترین وێنەی هەڵدەبژارد بۆ ئەوەی ئاریان بۆی نیگار بکات. وەک ڕۆژانی منداڵی بەرامبەر وێنەکان دەوەستا و دەیتوانی بچێتە ناویان. هیچ کەس بەوەی نەدەزانی کە ئەو هێند سانە دەچێتە ناو وێنەکان، بەڵام خۆی وەک هەمیشە مەراقی گەورەی ئەوە بوو لە دنیای وێنەکاندا بۆنی هیچی نەدەکرد و گوێی لە هیچ دەنگێک نەدەبوو. سەرێشەی بەردەوام و لە وەشخۆچوون، لاوازی و کەم خوێنی، دابەزینی کتوپڕی فشاری خوێن و نەمانی ئارەزوو بۆ خواردن بەشێکی گەورەی ژیانی سەوسەن بوون. دکتۆرەکان بە وردی هۆکاری ئەو دیاردە دووبارە و بێچارانەیان نەدەزانی، بەڵام سەردەمێک دۆخی بە چەشنێک ناجۆر بوو دەبایە هەفتانە سەردانی دکتۆر ڕەفعەت ڕەمزی بکات و لەژێر چاودێری بەردەوامدا بێت. زۆربەی کات پڕوشە لەگەڵیدا دەچوو بۆ پشکنین. ڕۆژێک هەستمان کرد دکتۆر دوای پشکنینە ڕۆتینیەکانی سەوسەن ماوەیەکی درێژ لەگەڵ پڕوشەدا دەباتە سەر، بەڵام دانیشتنەکانی دکتۆر و پڕوشە جار دوای جار درێژ و درێژتر دەبوونەوە. سەوسەن گەلێک بێباک و کەم تەرخەم بەرامبەر هەموو شتەکان دەردەکەوت. پێدەچوو لەزەت لەو ماوەیە ببینێت کە لە ساڵۆنی چاوەڕوانیەکەدا دادەنیشێت و سەیری وێنەی سەر دیوارەکان و جلی فەڕاشەکە و ڕوخساری ئەو نەخۆشانە دەکات کە درێژی خەڵوەتەکانی دکتۆر لەگەڵ بێوەژنێکی وەک پڕوشەدا تووڕەی دەکردن. لە کۆتایی ساڵی 1970دا لە زەماوەندێکی خێرا و گەورەدا پڕوشە شووی بە دکتۆر ڕەفعەت ڕەمزی کرد. ئەوەیە دووهەمین زەماوەندی گەورەی ژیانی پڕوشە بوو کە ئەو کات دەیویست بە هەر نرخێک بووە لە بێدەنگی ماڵی گوڵدانچی ڕابکات. بەشی 29 شوکردنی پڕوشە هەندێک شتی لە ژیانی سەوسەن و فیکرەت گوڵدانچیدا گۆڕی. ئیدی دەبایە خۆیان غەمی هەموو شتێک بخۆن، بەڵام سەوسەن ئەو کات لە کاروباری ماڵدا دەستەوسانێکی تەواو و کەم سەلیقەیەکی بێوێنە بوو. بەستەم دەیتوانی بەرچاییەکی بچووک ئامادە بکات. خەندە گوڵدانچی دەبایە هەفتانە بەهات بایە و یان کیژێکی بناردایە تا ماڵی فکرەتی برای لە هەرس و ناڕەکێکی گەورە بپارێزێت. لەگەڵ دەستپێکردنی جەنگی کوێتدا فکرەت گوڵدانچی تووشی یەکەم گرفتی دارایی گەورەی ژیانی بوو. ئەو دەم نرخی پارە هەرسیە ناو چیتر موچەی خانە نشینی بەشی ئەوەی نەدەکرد وەک جاران دەست بڵاو بژی. لە کۆتایی ساڵی 90دا بۆ یەکەم جار فکرەت گوڵدانچیمان بینی مامەڵەی فرۆشتنی هەندێک کتێبی لەگەڵ یەکێک لە کتێب فرۆشەکانی سەر جادەدا دەکرد. ئەوە یەکەم جار بۆ فکرەت دەستبەرێت و لە کتێبخانەکەی خۆی شتێک بفرۆشێت. هەڵبەت فرۆشتنی کتێبەکان سەرسامی نەکردین. لە وەرزەدا خەڵگانێکی زۆر کە ساڵەهای ساڵ موچەکەیان ژیانێکی بە حورمەتی بۆ دابین کردبوون، تووشی دەستکورتی و نەبوونی هاتبوون و بینینی ئەو جۆرە دیمەنانە ئاسایی بوو. ئەوەی سەرسامی کردین ئەوە بوو فکرەت بە خۆشحاڵیەکی زۆرەوە کتێبەکانی فرۆشت، وەک یەکێک ڕقێکی قوڵ و ناوەکی و گەورەی بەرامبەر کتێب لە ناودا دروست بوو بێت. هەموو هەستمان کرد فکرەت نەخۆشی کچەکەی دەگێڕێتەوە بۆ ونبوونی لە ناو کتێب و فەرەنگ و ئەتڵەسەکاندا. بەلامانەوە سیر بوو کە بیستمان پاڕانەوەکانی سەوسەن سوودێکی ئەوتۆی نەبووە و نەیتوانی باوکی لەوە پەشیمان بکاتەوە دەست بۆ کتێبەکان بەرێت. دیارە دەستکورتی و نەبوونی پارە بەهانەی گەورەی گوڵدانچی بوون. ڕاستەوخۆ شتێکی بە کچەکە نەگوت ئەو هەستەی تیا ببزوێنێت، دەری بخات باوکی ساڵ دوای ساڵ و ڕوودا و دوای ڕوودا و ڕقێکی قوڵی بەرامبەر کتێب تێدا سەوز بووە. ئەو ڕۆژێکە گوڵدانچی کتێبەکانی فرۆشت، شەوەکەی سەوسەن تا بەیانی بەنیهێنی لە جێگا خەوەکەیدا گریا. یەکەم جار بوو لە ژیانیدا بەو چەشنە بگری و سۆزی وەها توند و ڕاچەنێنی وجدانی وەها گەورە بژی. بەڵام وەک هەست بە دۆخی سەختی باوکی بکات بۆ ئەوی ئازارەکانی گوڵدانچی گەورەتر نەکات، نەیهێشت فکرەت بەو گریانە قوڵەی بزانێت. بەیانی ڕۆژی دوایی هەستا و بۆ یەکەم جار بەر لەوەی گوڵدانچی لە خەوەستێت سفرەی بەیانی ڕازاندەوە، بەڵام بە ئەندازەیەک ڕنگپەڕی و لاواز بوو. باوکی چەند جارێک لەسەر ناخواردن هەستا بۆ ئەوەی گەرمی بگرێت و فشاری خوێنی بپێوێت. سەوسەن لەو جۆرە مەخلوقانە بوو کە کاریگەری ڕۆحیەکان زۆر خێرا لە لەشی و لە تەندروستیدا دەردەکەوتن. لەو دەمەدا زۆر کەم سەوسەنمان لە بازاڕ و شەقامەکاندا دەبینی. دوای شوکردنی پڕوشە گەشتی دەستەکچانی گوڵدانچی کە جاران ناو بەناو سوڕێکی هاوبەشیان بە بازاڕدا دەکرد بەرەو کزی ڕۆیشت.
ئەو دەمەی بەهۆی گەماروی سەر وڵاتەوە بازار جوڵەیەکی ئەوتۆی تێدا نەمابوو، زۆربەی کۆگاکانی شار داخرابوون، خاوەنەکانیان زۆربیان لە کوێت و سنوورەکانی دەوروبەریدا سەرباز بوون، تاکە خۆشێکی ماڵی فکرەت گوڵدانچی سەردانی بەردەوامی بووک و زاوانوێکە بوو. پڕوشە و دکتۆر ڕەفعەت هەموو ئێوارێکی پێنجشەممە دەچوون بۆ ماڵی گوڵدانچی و شەوی هەینی دەگەڕانەوە. دکتۆر پیاوێکی ڕووخۆش بوو کە بە بایەخێکی بێوێنەوە سەیری ژانی نەخۆشەکانی خۆی دەکرد، پڕبوو لە چیرۆکی ساڵانی مقیمی و ئیشکردنی دوور و درێژ لە گوندە دوورەکان و خەستەخانە بچووکەکانی شاردا. لەگەڵ پڕوشەدا ژنومێردێکی گەلێک بەختەوەر دیار بوون، فکرەت گەلێک بە ژیانی تازە و ئاسوودەی کچەکەی بەختەوەر بوو. گەر پێویستی بکرد بایە دکتۆر ڕەفعەت هەفتەی دوو جار داهات بۆ پشکنینی سەوسن، بەڵام دکتۆر دڵنیا بوو کچەکە نەخۆشی سەختی نییە و تاکە شتێک بەڕاستی پێویستی پێیەتی گۆڕینی شوێن و شێوەی ژیانێتی. سەوسن لە ناخی دڵەوە پێکەنینی بە دکتۆر ڕەفعەت دەهات، هەستی دەکرد کێشەیەکی لەگەڵ ژیانی تایبەتی خۆیدا نییە، ژیانی خۆی ناجۆر و خراپ نەبوو، بەڵام ئاسۆکان و ئارەزۆکانی لەوە گەورەتر بوون بتوانێت خۆی تێریان بکات. سەوسن پێویستی بە زیاد لە ژیانێک و زیاد لە جیهانێک هەبوو، ئەوە کێشەی هەرە گەورەی بوو. لەو ماوەیەدا نوێنەرەکانیش بەدەگمەن دەچوون بۆ ماڵی گوڵدانچی، بەڵام ئێمە هەمیشە شەیدای هەواڵی تازە بووین، هەتا لە ڕۆژە زۆر ناخۆشەکانیشدا وازمان لە سۆراغی دەنگ و باسی سەوسن نەهێنا، چونکە لەو وەرزەشدا شتێکی ئەو تۆ گرنگ و نیۆمان نەبوو باسی بکەین. گەر هەندێک جار سەوسنمان بەڕێکەوت لە دەرەوە بدیبایە بۆ ئێمە دەبوو بابەتی قسەکردنێکی زۆر، تاکە شتێک لەو ماوەیەدا سەرنجی ڕاکێشاین دەرکەوتنە تەنها و بێوادەکانی بوو لە بازاردا. پێشتر زۆر کەم بە تەنها دەمان بینی، بەڵام لە مانگ و هەفتە غەمگینەکانی پێش جەنگی گەورەدا پیاسە تەناکانی ڕوو لە زیادبوون بوون. کاتەکانی هاتنە دەرەوەی گەلێک ناڕێک و بێبەرنامە بوون، هەر جارەی لە سەعاتێکدا دەردەکەوت کە بە کاتی دەرچوونی پێشووی نەدەچوو، زۆر بە وردی و لاوازی ئەنگاوی هەڵدەیەنا، زۆربەی کات تەنورەیەکی سپی و پاڵتەوێکی ڕەشی درێژی لەبەردا بوو کە بە قایشێکی پان لە کەمەرەوە توند دەیبەست. گەر باران بایە چەترێکی نیلۆفەڕی کۆنی هەڵدەدا، گەر خۆش بایە دەستی دەخستە گیرفانی پاڵتۆکەیەوە و بە هێمنی بێ ئەوەی سەیری کەسمان بکات دەڕۆیشت، بەگشتی لە هیچ شوێنێکدا نەدەوەستا. هەندێک ڕۆژ گەرب هاتایە و فکرەت گوڵدانچی خۆی ڕۆژنامەکانی ئەو هەفتەیی وەرنەگرت بایە، سەوسن لە کتێب فرۆشی شار لای دەدا و ڕۆژنامەکانی باوکی وەردەگرت. لای ئەو کتێب فرۆشانش کە لەسەر جادە کتێب دەفرۆشن کەمێک دەوەستا و سەیرێکی خێرای ناونیشانەکانیانی دەکرد، بێ ئەوەی دەست لە هیچ کتێبێک بدات، دواتر بە هەمان ڕێگە و بە هەمان ڕیتمی خاو و لاواز دەگەڕایەوە بۆ ماڵەیە. بەدەگمەن شتێکی دەکڕی و بەڕێکەوت دەستی دەبرد بۆ شتێک، بەڵام سەرنجماندا بەر لەوەی هەر شتێک بکڕێت سەرەتا دەیخاتە بەر هەناسەی خۆی و بۆنی دەکات. لە سەرەتای ساڵی 91دا کۆمەڵێک وێنەی مەنسوور ئەسرین بە جۆرێکی چاوەڕوان نەکرا و گەیشت نەشار. وێنەکان لە سنووری تورکیاوە لە ڕێگەی یەکێک لە گریلاکانی پێکەکاوە درا بۆ دەست شۆفێرێکی خەڵکی خۆشناوەتی و لەویشەوە گەیشتە دەست ساقی مەحموود کە ئەو دەم سەختترین ڕۆژەکانی ژیانی خۆی دەژیا. ساقی دوای ونبوونێکی دوور و درێژ ڕۆژێک وێنەکانی برد بۆ ماڵی فکرەت گوڵدانچی. سەوسن سەرنجیدا ساقی لەو چەند مانگەی دواییدا لە جاران گەلێک پیرتر و ماندووتر دەنوێنێت. ساقی کە لەگەڵ هەردوو گوڵدانچیەکەدا دانیشت هەستی کرد ئەرکی سەرشانێتی شتێک لەو هەواڵانەی دەربارەی گەشتەکەی مەنسوور دەیزانێت بۆ کیژە بەسە زمانەکەی بگێڕێتەوە. دوای ئەوەی جگەرێکی داگیرسان و مژێکی قوڵی لێکێشا گوتی ئەم ماوەیە ژیان بە جۆرێک گۆڕاوە، مرۆڤ خۆی ناناسێتەوە، بمبورەکە بەم شێوەیە درەنگ دەردەکەوم، حەز دەکەم گەر پێویست نەکات و شتێکی گرنگ نەبێت ئارامی ئێوە و ژیانی ئاسوودەتان نەشێوێنم. ئێوەش دەزانن کە لە بەهاری ڕابردووە مەنسوور دەنگی نییە، بەر لەم وێنانە دوانامەی ئەو بەدەستم گەیشت بێت دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی ئایاری ڕابردوو. گەر ئەم وێنە و نامانە نەبوونایە وەخت بوو دڵم لەو بێدەنگی دەکەوتە مەراقەوە، بەڵام بە ئێستا دڵنیابین پێدەچێت لەو کاتەوە تا ئێستا سەفەرەکەی گۆڕانی زۆری بەسەرداهات بێت. ڕاستی بڵێم من لە سەرەتاوە لەگەڵ ئەوەدا نەبووم ئەو لە ئەوروپاوە دەست بە گەشتەکەی بکات. دیارە ڕوخانی کۆمەنیستەکان سەفەرەکەی مەنسووری شتێک ئاسانتر و خێراتر کرد. خۆت دەزانیت لە سەردەمی پاشاگەردانی و ناڕەکیدا ڕێبوارەکان ئاسانتر دەتوانن سنوور ببڕن و ئەم دیوە بکەن، بەڵام لەگەڵەوەشدا بەگشتی وڵاتە ئەوروپایەکان لە مەسەلەی ڕاوشکار و گرتنی باڵندەدا یاسای سەختیان هەیە. دیارە من شتەکەم بیستووە، چەندە ڕاستە نازانم، بەڵێ، بەڵام وا دەزانم وەهایە و یاسای سەختیان هەیە، بۆیە من لە سەرەتاوە دژی ئەوە بووم لە ئەوروپاوە دەست پێ بکات.
دوای ساڵی یەکەم مەنسوور بەرەو سەرەوە ڕۆیشت بەرەو وڵاتە زۆر ساردەکانی باکوور. هەست دەکەم مەنسوور پێویستی بەوە هەبووە لەناو ئەو سەرما و بەستەڵەک و گۆشەگیریە قوڵەدا تەواو بیر لە هەموو شتێک بکاتەوە. گەروە نەبێت من تەفسیرێکی تەواو ملا نییە. بۆ ماوەیەکی هێند درێژ لەو هەرێمە ساردانە مایەوە. بەپێی دوا هەواڵ مەنسوور لە نەرویژەوە بە کەشتیەک ڕۆ و ئەمریکا ڕۆیشتووە ڕاستەوخۆ بەرەو یەکێک لە بەندەرەکانی مەکسیک. ئەوەم پێچاکە، ئەوەم زۆر پێچاکە کە کاتێکی زۆری لە باکووری ئەمریکا نەکوشتووە. هەرچەند زانیاریەکی ئەو تۆم نییە، بەڵام وا دەزانم مرۆڤ تا زیاتر بەرەو باشوور بڕوات شانسی زۆرترە، وەک بیستومە حەوزی ئەمەزۆن و ئەو هەرێمانەی دەوروبەری بەهەشتی ڕاستەقینەی باڵندن لەوێ دەتوانێت ئەو کاتانە بگێڕێتەوە کە لە دەستی داوە. ئەوەی مای خۆشحاڵیە بۆ من ئەوەیە کە زانیم کاتێک لە ئەمریکا دابەزیوە قەفەزی چەندەها باڵندەی پێبووە لە هەموو شوێنێک خۆی بە پسپۆڕێکی بایۆلۆژی لە جیهانی باڵندەدا ناساندووە، کەسێک کە لێکۆڵینەوە لەسەر ڕەفتاری هەندێک باڵندەی کۆچەر دەکات. وا دەزانم لە زانکۆیەکی نەرویژەوە جۆرە ڕەزامەندێکی وەهای بەدەست خستووە ئەوە ئیشەکانی خێراتر و باشتر دەکەن. هیوادارم لە کاتی خۆیدا بگاتەوە ئێرە و هەموو باڵندەکانی پێبێت. هیوادارم. لە دەنگی ساقیدا شتێک لە گومانی قوڵ هەبوو، گومانێک پەیوەندی بە مەنسوورەوە نەبوو، هێندەی گرێدراوی ئەو ڕۆژگاری گومانە بوو کە هەموو تێیدا دەژیاین. بەڵام لەگەڵ هەموو شتێکیشدا وێنەکانی مەنسوور لە بەفر و سەرمای باکووردا لە بەندەرە گەورەکاندا لە بەردەم دارستانەکانی سنەوبەر و ڕووبەرە بێکۆتاکانی بەفردا دڵی سەوسەنی خۆش کرد. لەو سەردەمەدا لە ناکاو دیاردەیەکی سەیری لە ناو ئێمەدا سەری هەڵدا. لەو دەمەدا ئەو خەونانەی سەوسەن هەموو شەوێک بە سێ گەڕی گەنجەکەەوە دەبینی بوون بە خەونی هەمومان. زۆربەی خەڵکی شارەکە ماوەیەک هەمان خەونمان دەبینی. زۆربەمان سەرمان دەخستە سەر سەرین و چاومان لێک دەنا و ئەو سێڕەبوارەمان دەبینی بە شوێنی جیاوازی ئەم جیهانە گەورەیەدا دەڕۆن. سیر بوو هەتا کوڕەکانی ئەم شارەش لە سەنگەرە دوورەکانی بیاباندا لەو جێگانەدا کە سوپای عێراق بێهودە خۆی کۆدەکردەوە بۆ ئەوەی لەگەڵ 30 سوپای گەورەی دنیادا شەڕ بکات. کاتێک شەوان لە ژێر ئاسمانی باشووردا دەخەوتن هەر خەونیان بەو سێگەڕیدەیەوە دەبینی کە ئازادانە بە کۆمەڵک باڵندەوە زەوی دەگەڕان. لە ساڵی 90دا دەوڵەت جیهانی دەرەوەی وڵاتی وەک شوێنێکی ترسناک و تاریک نیگار دەکرد کە پڕ لە دوژمن، بەڵام وێنەی دنیا لەو خەونانەدا شتێکی دی بوو جیاواز لە وێنەی دیکتاتۆر دەیویست باوەڕی پێبهێنین. هەموو هەستمان کرد ئەو سێ گەنجە جیهانمان بۆ دەدۆزنەوە، جیهانێکی تر، جیهانێکی بێسنوور و قەشەنگ کە ئێمە تەنیا لە خەودا دەتوانین بیبینین. دووبارەبوونەوەی بەردەوامی ئەو خەونە لە شەوەکانی ئێمەدا سیر بوو. هەندێک کەس چەند ساڵێکی تەواو ئەو خەونەیان دەبینی، بەڵام لای کەسانێکی تر خەونێکی کاتی بوو کە ماوەیەک دەردەکەوت و ون دەبوو. سەرەتا کەس نەیدەوێرا ئاشکرادانی پێدا بنێت. مستەفا هەژاری شاعیر یەکەم کەس بوو لە ڕۆژنامەدا ڕایگەاند خەونی بەو سێگەڕیدەیەوە بینیوە کە دەگەڕێن و جیهانمان بۆ دەدۆزنەوە. دوای ئەو گەلێک لە شاعیران و هونەرمەندانی دیکە هەمان ڕاستیان دووبارە کردەوە. هێدیە دیشەپۆلی دانپیانان بە جۆرێک گەورە بوو، هەتا ئەوانش کە خەونەکەیان نەدەبینی لەسەر ڕۆشنایی وەسفی ئەوانی دیکەدا ڕایانگەاند کە هەمان خەونیان بینیوە. دەبێت بڵێم ئەو خەونە و لەو وەرزەدا مای خۆشبەختی و هێمنیەکی گەورەی ئێمە بوو. ساڵانێک دواتر کە دەیان هەزار کورد کۆچیان کرد و بە دنیادا بڵاو بوونەوە کە دەگەیشتە هەندێک وڵاتی دوور، پێیان دەخستە سەر هەندێک خاکی نامۆ و دەچوونە سەر هەندێک سەرزەمینی نەناسرا و هەندێکیان ڕادەسڵەکین کە هەستیان دەکرد پێشتر بە جۆرێک لە جۆرەکان ئەو شوێنانەیان بینیوە و لە خەوندا بەو سەرزەمینانەدا تێپەڕیون. بەشی سی. بۆ ئەوەی زۆر لە قسەکانی پێشوو دوور نەکەوینەوە دەمەوێت بڵم لە وڵاتی ئێمەدا هەموو ڕۆژگارەکانی ترس ڕۆژی گەورەی خەون و هەموو ڕۆژگارەکانی خەون سەردەمی گەورەی ترسن. لە ساڵی 1991دا کە جەنگی عێراق لەگەڵ سەرجەمی جیهاندا دەستی پێکرد هەموو ترس و خەونمان بە چەشنێکی وەها بەرین تێکەڵاو کرد، دواتر بۆمان گیا نەکرایەوە. بەڵام سەوسەن ئەو ڕۆژانە وەکو ئێمە نەژیا. ژیانی بەردەوامی لە منداڵیەوە لەگەڵ وێنەکانی جەنگدا مای ئەوە بوو وەک ئێمە نەترسێت. کەم تەرخەمیشی بەرامبەر بە سیاسەت وای دەکرد ناومێدی بۆ مانایی ئێمە تێیدەگەین، وای دەکرد ناومێدی بۆ مانایی ئێمە تێیدەگەین لای ئەو نامۆ بێت. سەوسەن لە ناخیدا چەند دەیویست مرۆڤەکان لە جەنگ دوور بن، بە هەمان ئەندازە شتێک لە جەنگدا سەرسامی دەکرد. سیعرێک
بە دروستی نەیدەزانی چییە و نەیدەتوانی دیاری بکات. دڵنیا بوو لەگەڵ پیاوانی جەنگاوەردا ناتوانێت بژی، بەڵام جەنگ خۆی جەنگ بە هەموو ئەو هەستە سەیرانەوە کە دەیوروژێنێت بەو دەم و چاوانەوە کە لەسەر وێنەکان بەجێ دەیەڵێت، بەو هەستە ئاڵۆزانەی لە جەنگاوەراندا دروستی دەکات، بەو دوو کەڵەسپێی لەسەر زەوی بڵاوی دەکاتەوە، بەو گۆڕانکاریە قوڵانەی لەسەر دیمەنی زەوی و ڕوخساری شارەکان و شێوازی ژیان جێی دەهێڵێت. پێکڕا بۆ سەوسەن دنیایەکی تر بوو. گەرچی سەوسەن داواکارەکانی خۆی بە جیاندا ناردبوو تا لە جەنگ دوور بکەونەوە، بەڵام خۆی لە منداڵیەوە باوەڕی وابوو لەبەر ئەوەی جەنگ هەیە پێویستە بیبینێت. خولیای سەوسەن بۆ جەنگ پەیوەندی بە هیچ خواستێکی شەڕانیەوە نەبوو. دەتوانین بڵین کچەکە لە منداڵیەوە لە ڕێگەی کتێبەکانەوە زۆر جەنگی گەورەی بینی بوو، بەڵام وێنەکان وەک هەمیشە دووشتی گەورەیان کەم بوو کەوایان دەکرد زۆر جێگای متمانەی سەوسەن نەبن، ئەویش دەنگ و بۆن بوون. ساڵی 1991 دوای هەرەسە ترسناکەکانی سوپای سەدام لە باشوور و پاشەکشیان لەکوێت ڕاپەڕین هەموو وڵاتی گرتەوە. سەوسەن یەکێک بوو لەو کچانەی لە ڕاپەڕیندا بەشداری کرد، بەڵام سەوسەن بە پێچەوانەی ئێمەوە دوای خەون و ترس نەکەوت بوو، بەشداریەکەشی بەچەک نەبوو، بەڵکو سووک و سادا بێ ئەوە شتێکی دیاریکراو بکات لەگەڵماندا بوو. ئێمە جەنگاوەرانی ڕاپەڕین ئەو ڕۆژانە چاومان کردەوە و کچێکی جوانمان لە تەک خۆمان دابینی کە بە جۆرێکی سەیر سپی هەڵگەڕا بوو، بەردەوام پانتۆڵێکی کاوبۆی کۆن و پاڵتوویەکی ڕەشی درێژی لەبەردەکرد، هیچ شتێکی نەدەکرد، هیچ شتێک، تەنیا سەیری دەکردین و گوێی لە فیشەکەکانمان دەگرت، بۆنی باروتی تفەنگەکانمانی هەڵدەمژی، بەڵام هیچ هەستێکی ترسی تێدا نەبوو. ئێستاش هەموو سەرسامی ئەوەین چۆن لەو ڕۆژگارانەدا نەکوژرا، تاکە کەسێک بوو بێترس بەناو گول لەو دەست ڕێژەکاندا دەڕۆیشت، هەندێک جار هاوارمان لێ دەکرد، تکامان دەکرد، لە شوێنی خۆی نەجوڵێت، بەڵام وەک ئەوەی نەیبیستێت، وەک ئەوەی دەنگەکان و بۆنەکان مەستیان کردبێت. لە هاوارەکانی ئێمە بێباک بوو. لە شەڕەکانی ڕۆژی یەکەمدا ئێمە زۆربەی بارەگا و بنکەکانی دەوڵەتمان گرت، هەرو ڕۆژە هەموو پۆلیسخانەکان چەکەکانیان ڕادستی شۆڕشگێڕان کرد، میلیشیا مەدەنیەکانی دەوڵەت ڕووی تفەنگەکانیان وەرگێڕا و لەگەڵ ڕاپەڕیواندا کەوتنە پەلاماری هێزەکانی دەوڵەت. ڕۆژی دووەمیش زۆربەی سوپاکانی دەوروبەری شار چەکەکانیان فرێدا و هەموو ئەفسەر و سەربازەکانیان بەدیلی کەوتنە دەستمان. بەڵام بەحسێ گەورەکان و پیاوانی پۆلیسی نهێنی و کارگەڕانی ئاسایش و کارمەندانی دەستگاکانی هەواڵگری هەموو هەڵهاتنە ناو بنکە گەورەکەی ئاسایشەوە و لەوێدا سەنگەری خۆیان لێدا. ئەو جێگایە شوێنەی خوێناویترین شەڕەکانی ڕاپەڕین بوو. مەنگوڕ شەوی پێش ڕاپەڕین دۆستانی خۆی کۆ کردەوە و تکای لێکردن لە ڕاپەڕیندا لە چەقۆ زیاتر چەکێکی تر بەکار نەهێنن. قسەکانی ئەو ئێوارەی مەنگوڕ تا ساڵانێک دواتر لە خەیاڵماندا بوو. ئەو گوتی خوێن زۆر دەڕژێت، من لە دژی ئەوە نیم کە هەموو بەشداری پەلامارەکان بین. خوددا دەزانێت یوسف کەویاری گەورە لە چەند شەڕدا بەشدار بووە. لە 1970کاندا کورد شەڕێکی گەورەی نەکردووە کەویاری تێدا نەبوو بێت، بەڵام ئامۆژگاری من ئەوەیە لە چەقۆ زیاتر چەکێکی تر بەکار مەهێنن. مەسەلەکە پەیوەندی بە نەرێتی ئێمە و ئەخلاقی دێرینەی ئێمەوە هەیە لە شەڕدا. کەویاری ڕەحمەتی تامرد هەرچەکی سپی پێ بوو، دوژمن ئەوەندی بە چەقۆکەی کەویار سەغڵەت بوو، بە گول لەو باروتی تۆپخانەکانی شۆڕش سەغڵەت نەبوو، چونکە بە مێژووی هەموو شۆڕشی ئەیلول پارچەی گول لە تۆپێکی ئێمە ڕاستەوخۆ نەگەیشتە قوونی دوژمن. قسەکانی مەنگوڕ بۆ ژمارەیەک لە هاوڕێ نزیکەکانیشی قبول نەبوو. هەندێکیان ڕاستەوخۆ دەنگیان بەرز نەکردەوە، بەڵام قەپۆس جوقلی و مچۆی ئەختەرخان و مەریوانی مەمە و هەندانێکی تر بە حورمەتەوە بە مەنگوڕیان گوت کە شەڕەکانی داهاتوو سەخت دەبێت و بەبێ چەکێکی ڕاستەقینە کەس ناتوانێت ژیانی بخاتە بەرمەترسی وەها گەورەوە. ڕۆژی داهاتوو مەنگوڕ خۆی نەبێت هەموو تیپەکەی چواردەوری بە چەکی قورسەوە هاتنە ناو ڕیزی ڕاپەڕینەوە. لەگەڵ ئەوەشدا مەنگوڕ بە چەقۆکەی دەستیەوە ئازایەتێکی بێوێنەی نیشاندا. لە زۆر شوێندایەکە من کەس بوو پێش تفەنگدارەکان دەکەوت و خۆی بەناو ئاگر و دووکەڵەکاندا دەکرد. هەر لە ڕۆژ یەکەمیشەوە هاوڕێکانی مەنگوڕ بە جۆرێکی بەربڵاو لە تاڵانکاریە گەورەکانی شاردا بەشدار بوون. گەلێک مەخزەنی گەورەیان تاڵان کرد، لە چەندین شوێنی تایبەتدا کەلوپەلی فەرهود کراویان حەشار دەدا. تاڵانیەکان هەموو شتێکی گرتەوە لە تاڵانکردنی
کارگەکان و ماشێن و شتە گرانبەهاکانی ناو دەستگاکانی دەوڵەتەوە بیگرە تا تاڵانکردنی ئاڵتون و پارەی ماڵە بەحسێ کۆنەکان. ڕاستە کەسمان مەنگوڕمان لە جۆرە کارێکی وەهادا نەبینی، بەڵام کەسیشمان باوەڕمان نەکرد کە خۆی لە هەموو ئەو کارانە بێئاگا بێت. لە ڕۆژی دووەمدا لە کاتی گرتنی یەکێک لە ڕێکخراوەکانی حیزبی دەسەڵاتداردا مەنگوڕ بۆ یەکەم جار سەوسەنگ گوڵدانچی لە دەرەوە بینی. مەنگوڕ لە ناو دووکەڵ و تەم و بۆنی باروددا کڵاوەکەی بۆ سەوسەندا گرت و گوتی: سەوسەن خان، ڕێزی زۆرم قبول بکە، بەڵام خانم بە قەبری هەرچی ئەولیایە ئێرە شوێنێکی باش نییە بۆ ئێوە. بزانە تاقەکەرەکان لە ترسدا ناتوانن نیشانە بگرنەوە، زۆربیان لە ترسدا دەستیان لە قونیان زیاتر دەلەرزێت. گەر شتێکت لێبێت حەسرەتێکی گەورە دەچێتە دڵمان، لەبەر ئەوە ڕوخسەتم پێ بدە و ئەو شەرەفە بە بچووکی خۆت ببەخشە تا ماڵی خۆتان بەڕێتان بکەم و تا دەتگەێنمەوە دەست باوکی بەڕێستان لەگەڵتاندا بێم. ئەو کاتەی مەنگوڕ وای دەگوت دەنگی دەستڕێژەکان بە جۆرێ بەرز بوون، هەستمان کرد سەوسەن گوێی لە دەنگی مەنگوڕ نییە، بەڵام گوێمان لێبوو سەوسەن بە دەنگێکی گەرم کە گەرێک لە دەنگی لاواز و بێتینی خۆی جودا بوو وەڵامی دایەوە و گوتی کە هەموو شتێک باشە و هیچ مەترسیەک نییە و ناوێت بگەڕێتەوە بۆ ماڵێ و دەیەوێت تا کۆتایی دیمەنەکان ببینێت. دواتریش بینیمان بە خێرایی لە مەنگوڕ دوور کەوتەوە کە لە ناو هەوای شێداری ئەو بەیانێدا تا لە چاوون بوو کڵاوەکەی بۆ داگرت بوو سەیری دەکرد. مەنگوڕ ساڵەهای ساڵ ئەو دیمەنەی سەوسەنی لەبیر نەکرد، بەڵام بە شێوەی جۆراوجۆر بۆ ئێمەی دەگێڕایەوە. شانازێکی بێوێنەشی بەوەوە دەکرد کە ژنێکی وا ئازا لە نزیکەوە دەناسێت. لە نیوەڕۆ ڕۆژی دووەمدا شەڕی ڕاستەقینە لە چواردەوری بینای گەورەی ئاسایش دەستی پێکرد. ئەو شوێنە وەک قەڵای گەورەی بەحسیەکان تەماشا دەکرا. بیناکە خانوویەکی زەبەلاح و ناشرین و ترسناک بوو، دەیان ڕاڕە و ژێرزەمین و ژووری گەورەی ئەشکەنجەی تێدا بوو. هەرکەس بەدیلی بچوو بایەتە ئەو بینایەوە وەک خۆی نەدەهاتەوە دەرێ. یەکێک بوو لە جێگا هەرە ترسناکەکانی ئەشکەنجە کە جەلادی گەلێک لێزان و بێڕەحم بە موچەی گەلێک گەورە ئیشان تێدا دەکرد. پاشەکشەی هەموو بەحسیەکان بۆ ناو ئەم بینایە هەڵەیەکی کوشندە بوو کە کاری گەمارۆدانیانی زۆر ئاسان کرد. سەرەتا شەڕەکان زۆر قورس نەبوون، ئەوانەی لە ناوەوە دەجەنگین هێشتا هیوایان بەوە بوو لە دەرەوەی شارەوە هێزیان بۆ بێت. شۆڕشگێران و ڕاپەڕیوانیش چاوەڕوانی دابەزینی پارتیزانەکانی شاخیان دەکرد، بەڵام بەحسیەکان لە سەرتاسەری وڵاتدا وەها شکست و شپرزە بوون، کەسیان نایان دەتوانی فریای ئەوی دیکەیان بکەوێت. لەبەر ئەوە ڕیتمی شەڕەکان سەعات دوای سەعات قورستر دەبوو. ئێمە بیناکەمان لار چوارلاوە گەمارۆدا، سەوسەن لە سەعات یەکەمەوە لەگەڵماندا بوو. لەو شەڕاندا بۆ یەکەم جار قەلەندەر ئامون و کوورگەلێکی دیکەی ئامونیمان بینی لە تەنیشتمانەوە شەڕیان دەکرد. سەوسەن شەوان گەلێک درەنگ دەگەڕایەوە بۆ ماڵێ. هاوارەکانی باوکی و پاڕانەوەکانی پڕوشە و ئامۆژگارەکانی دکتۆر ڕەفعەت سوودێکیان نەبوو. کچەکە لە ناو خوماری شەڕدا دەژیا. هەموو شەوێک کە دەگەڕایەوە بە ئاوێکی سارد خۆی دەشت و بێ ئەوەی قژی وشک بکاتەوە بەتەڕی دەچوە ناو جێگاکەوە و بەدەم هەڵلەرزینەوە سەیری ئەلبومی دەستگیرانە دوورەکانی دەکرد. دەبێت بڵێم ئەو چەند ڕۆژەی لەگەڵماندا بوو هەمیشە هێمن و بێدەنگ بوو، وەک یەکێک سەیری وێنەیەک بکات سەیری هەموو شتەکانی دەکرد. دوای چەند ڕۆژێک و دەیان سەعات شەڕی قورس ئەو بەحسیانەی لە ناوەوە گەمارۆ درابوون هەرەسیان هێنا. ئێمە جەنگاوەرانی ڕاپەڕین هەموو دەواازەکانمان گرت. موشک و نارنجۆکە دەستەکانمان لە چەندین شوێنی ناو قەڵاکەدا ئاگری گەورەی دروست کرده بوو. لە یەک کاتدا نووسنگەکانی سەرەوە و بەشێکی زۆری قاتەکانی خوارەوە دەسووتان. لە پەنجەرە بچووکەکانی سەر ژێر زەمینەکەوە دووکەڵێکی ڕەش داهاتە دەرێ. ئاگرەکەی ناوەوە بەحسیەکانی ناچار کرد یان لە ژوورەوە بسووتێن یان بێنە دەرێ و خۆیان ڕادستی ئێمە بکەن. وابوو لە بەردەم هەردوو دەرگا سەرەکیەکەی ئەو بیناترسناکەدا گەورەترین قەسابخانەی مێژووی شارەکەمان ڕوویدا. 200 ساڵی ڕابردووی مێژووی شارەکە شەو ڕۆژی وەهای بەخۆیەوە نەبینی بوو. هەموو بەحسیەکانمان لەوێدا کوشت. هێندەی لە ناو ئاگر و دووکەڵەکە ڕیان دەکرد و دەکەوتنە دەست ئێمە بە چەقۆ یاخود گولە یان بەرد دەمان کوشتن. کەس تا ئەمڕۆ ژمارەی کوژراوان نازانێت. بەوەدا لە یەک کاتدا لە چەندین دەروازە و دەرگاوە کوشتار بەردەوام بوو. بەوەدا هەندێک لە لاشەکان دەم و دەست
پەت دەخرایە دەست و قاچیان و بە جادەکاندا ڕادەکێشران. زانینی ژمارەی ڕاستەقینەی کوژراوەکان ئەستەم بوو. دەبێت بڵێم ژمارەیەکی زۆر لە کوڕانی شار بۆ یەکەم جار لەو کوشتارەوە فێری شەڕ و پیاوکوشتن بوون. ئەو کوشتارە بۆ کوڕانی دەوروبەری مەنگوڕیش یەکەمین قوتابخانە بوو. تا ئەو کاتە زۆربەیان چەقۆشێنی ئاسایی بوون و ئەزمونێکی ڕاستەقینەیان لەگەڵ کوشتندا نەبوو. کەسیان پێشتر ڕۆژی وا خوێناوی نەژیا بوو. بەڵام قڕانی بەحسەکان ڕووداوێکی گەورە بوو، بە ترس و خەتەرێکی زۆر بارکرا بوو. هەتا هەندێک شاعیر و هونەرمەند و ئەکتەرانیش وەک ئەوەی بەشداری لە شانۆگەریەکی گەورەدا بکەن تێیدا بەشدار بوون. تووڕەییەکە بە جۆرێک بوو کەسی نەدەبوارد. ترس و خەون هەمومانی بە جۆرێکی سیر بۆ پێشەوە ڕاودەنا. قەلەندەر ئامون لەوانە بوو کە لە دەرگای پشتەوە خۆیان بە قەڵای بەحسەکاندا کرد بۆ ئەوەی بینەکە ژوورە و ژوور لەناوەوە پاک بکەنەوە و خۆیان بگەیەنە زیندانەکان و ئازادیان بکەن. مەنگوڕ کەسی نەکوشت، بەخۆی و چەقۆکەیەوە لەسەر دیواری دەرەوەی بنکەکە دانیشت بوو. بە هێمنی سەیری هەموو دیمەنەکەی دەکرد. سەرەتا هەوڵیدا منداڵان و ژنان لە سیرکردنی کوشتارەکە دوور بخاتەوە، بەڵام سوودی نەبوو. دایان منداڵ و ژن لە حەوشی بنکەی ئاسایشدا کۆببوونەوە و بۆ ئەوەی لە نزیکەوە تەماشا بکەن. لەو ساتەدا مەنگوڕ دەیزانی سەردەمێک بەرەو کۆتایی دەڕوات و سەردەمێکی نوێ دەست پێ دەکات. ئەوە دوا شەڕ بوو بتوانێت وەک چەقۆکێشێک لە نزیکەوە بیبینێت. ئەوە ساتی ئاودیوبوونی تەواوەتی خۆری چەقۆکێشان بوو کە لە مێژ بوو بەرەو ئاوابوون دەڕۆیشت. مەنگوڕ تاکە کەسێک بوو لە گەرمەی ئەو تووڕەیە بێسنوورەدا هۆشی ئەوەی هەبوو بڵێت ئەم جۆرە کوشتارە ڕاست نییە. بەڵام لەوە زیاتر هیچی دی نەگوت. لەو ساتەدا لای ئێمە وەک پیاوێکی زۆر ئازا دەرکەوت کە تەنیا دوای بڕوانە گۆڕەکانی خۆی دەکەوێت. شێوەی دانیشتن و سیرکردنەکەی ئەوەی تێدا بوو کە دەیەوێت جۆرە وێنەیەکی لەو چەشنە بۆ هەتایە لە خەیاڵی ئێمەدا بەجێبهێڵێت. سەوسەن لە ڕزی پێشەوەی تەماشاکەراندا بوو. لەگەڵ هاتنە دەرەوەی هەر بەحسیەک و لەگەڵ هەر کوشتنێکدا ئێمە سەیری دەموچاوی ئەومان دەکرد کە گەلێک سارد دەینواند. ئێمە هەموو چەپڵەمان لێدەدا، خۆشحاڵ بووین، لەسەر لاشەکان سەمامان دەکرد، بەڵام کەسمان نەمانتوانی شتێکی تایبەت لەسەر ڕوخساری ئەودا بخوێنینەوە. هەندێک جار وامان هەست دەکرد شتێک لە ناوەوە توند بەری هەناسە دەگرێت، بەڵام وانە بوو. هێدیەدی سەرنجماندا و بینیمان سەوسەن بۆنی هەموو دیمەنەکە دەکات، تەنیا گوێ دەگرێت و بۆن دەکات. لە ئێوارەدا شتەکان گەلێک تاریک و ترسناک دەیان نواند. سەدەها لاشە بە تەباری گەورە لەسەر یەک کەڵەکە کرابوون. زۆربەی لاشەکان بە بەرد و لێدان و پیاکێشان بە جۆرێک شێوەنرابوون. بەدەگمەن کەسێک بیتوانی بە یەکێکیان بناسێتەوە. لە هەندێک پەنجەرەی بیناکەوە هێشتا دووکەڵ و بۆنی بۆ کوڕوز و سووتانی گۆشتی مرۆڤ بەرز دەبووەوە. تیپێکی بچووک لە ئێمە چوینە ژوورەوە و یەکەیەکە هەموو ژوورەکان گەڕاین. لە ناوەوە سەدان لاشەی سوتاومان بینی. سەرنجماندا بەحسێکان لە هەندێک ژووری تایبەتیدا کۆبوونەتەوە و دواتر ئاگر بواری نەداون بێنە دەرێ و دووکەڵ خنکاندونی و هێدیەتی کڵپەکان گەیشتۆتە سەریان و بوونەتە ڕەژووی تەواو. چەندێک لە ناو لاشەکاندا گەڕین یەک زیندومان نەدۆزیەوە، بەڵام لە جێگایەکدا لاشەی بەڕێوەبەری ئاسایش و پارێزگاری شارمان ناسیەوە. هەردووکیان لە تەنیشت یەکەوە مردبوون. لە زیندانەکاندا هەندێک لە گیراوەکان لەوانەی دەبایە ئازادیان بکەین سوتا بوون. لەویادا تەرمی جەلادەکان و قوربانیەکان تێکەڵاوی یەکتر ببوون. پێست و گۆشتەکەیان لە ناو یەکدا توا بووە. ئەوە بۆ ئێمە دیمەنێکی زۆر غەمبار بوو کە نەمان دەتوانی ئاسان جەلادەکان و قوربانیەکان لە یەکتر جیا بکەینەوە. لە هەندێک شوێنی تردا سەرنجماندا ئەوانەی دەستیان چوو بە خۆیان و نەیانویست بوو بکەونە دەست شۆڕژگێڕەکان خۆیان کوشتە بوو.